ئازادی، سەلەفیەت، تند و تیژی، ئیسلامی سیاسی، کرانەوە، زەبر و زەنگ، مافەکانی چن. کوردستان لە نێوان دیموکراسی و عەلمانیەت لە دیبەیتێکی نێوان مەلا بەختیار و عەلی باپیردا. ومەدەوارم دەیمانگ ئەزموونی دیموکراسی و دیالۆگ لە کوردستانە لە هەردوو من و مامۆستا عەلی باپیر شتێکی جوان ببینن. دیبەیتێک لە نێوان بەندە و کاک مەلا بەختیاردا ببێ ئەوەی کە بەڕاست و بە چاکی دەزانی بۆ خەڵک و وڵاتی خۆمان دەیخەینە ڕوو. دیبەیتی ساڵ لە ڕوودا و ئێستا کاتی دەستپێکی دیبەیتەکەیە. داوای لێبوردن لە میوانەکەم بەڕێز دکتۆر نەوساد ئەحمەد دەکەم. دکتۆر داوای لێبوردن لێکم کاتی دیبەیت هاتووە بپێکەوە بچین گوێبیستی دیبەیت و گفتگوکانی قسەکانیان بین. سوپاس کە لەگەڵمان بوویت. داوای لێبوردنەکەم کە نەمتوانی پرسیاری زیاترت ئاراسە بکەم. بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە هۆڵی تەوار دیبەیتی نێوان عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ دەستی پێکردووە. ئێستا کاتی دیبەیتەکەیە. کۆمەڵێکی زۆر لە هاونیشتیمانیان لە چینی گەنجان هاتوون ئەیانەوێت بیسەری یاخود بیسەر و بینەری دیبەیتەکە بن. بۆ چوونی هاونیشتیمانیان لە شاری دهۆک وەرگیراوە. هاوکارانم قسەی چەند کەسێکیان وەرگرتووە سەبارەت بەم دیبەیتە پێکەوە گوێبیسی و بۆ چوونانە. ئەوە دیاردەیەکە سەخلەمە چونکی جڤاکی شارستانیدا تەنها ڕێک بۆ پێشکەفتنێ دیبەیتن و دانوستاندنن. ئەوجا سەردەمێکی نەهادا و سەردەمی جیهانگیریەیەک و هەمی هزر هەمی چەمکێن جودا سنوورات بەزینن ئەوجا پێدویە ئەف دیبەیتە بهێنەکردن. ئەف پێک هاتە تێکەل یا تێکەڵاوکو حەتانو کە بوومە وەک جەماوەر دیار نەبووە. ئایا ئەم ئەلمانینە ئەم ئیسلامینە ئەم چ تشتین. یعنی بڕاستی هەبوونا وان ڕەنگە دانوستاندنا gelek giringiya xwe bû cadê bû hawlatî bû her kesî heye. Bi taybet eger mirovê wêrek bîtin hekur bêjin danûstandinê xwe da hemî rastgoyî baxivîtin. Ez bînim ev dîbîte gelek mifane bû mustaqbelê me Kurdistanê bes paş min ve bît hinde şolên baştir û fertir hebin ji van dîbêta çunku em ê hinde şolê dîvet min jîlîn belkû şerê Daeş e. Gerek dîbêtên wisa hebin gerek mamostan vêngazîkirin mamostan olî kesên raşemîr vêngazîkirin li hevberî hev bisekinin rastiyên dîrokî jî eşkira bikin. Erê dewleta olî bi rastî jî di dîrokê de serkeftî bûye mafê mirovan tê de hatiye parasin. Erê dewleta dîmokrasî pişbestin li ser olê nekiriye yan olê rol tê de nebûye. Eger ev rastiye bên eşkira kirin êdî xelk xwe jî wê bizanin kîjan sîstemê helbijêril wexta wê sîstemê jî heldibijêrî bi çi awayî helbijêrî. ئەو شێوەی دهۆک هاونیشتیمانیانی هەولێریش قسەیان لەسەرم دیبەیتە هەبووە پێکەوە گوێبیستی بۆ چوونێوانی شەڕی. هەر بابەتێکی فیکری کە توێژینەوە هەڵبگرێ لە دوو جەمسەری جیازیا قسەی تێدا بکەن پێم وایە گونجاوە. بەڵام ئەمن هەڵبژاردننی خودی دوو کەسایەتیەکە لای من گونجاو نییە. دەکرا دوو کەسی هەڵ بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە هۆڵی تەوار بۆ گوێبیست و بینینی دیبەیتی نێوان عەلی باپیر هەروەها مەلا بەختیار. بەتەرەفی بەڕێز کاک بەختیارەوە لە دایکبوونی ئەم پرۆژەیە پرۆژەی دەیبەیتی دوو ئەکتەری سیاسی لەم ئاستەیە بەو پێگا کۆمەڵایەتی و سیاسی کە هەیە پێم وایە هەنگاوێکی نوێیە بۆ کۆمەلگای ئێمە هەنگاوێکی پێویستە بۆ کۆمەلگای ئێمە چونکە جیاوازی نێوان ئەم دەیبەیتە لەگەڵ ئەو دەیبەیتانەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانە کرێ سەرەتاکەی بریتێ لەوەی ئەم دەیبەیتە لە چوارچەوەیەکی ئەکادیمی و زانستی ڕوت و قوتە ئاکرێت. بە زمانێکی سادە ئەم دوو بەڕێزەی کە لێرەن هەردووکیان پێکەوە ئەو چوارچەوە میتۆدۆلۆژیە سۆسیۆلۆژیان قبوڵ کردووە کە ئێمە بۆمان داناون. و هەروەها ئەو گفتوگۆ و دیالۆگانش کە لەسەر ئەو دوو ئیشکالێتە ئاکرێت
لە چوارچێوەی ئەو منهەجە سۆسیۆلۆژیا ئەکرێت ئەو خاڵێکە پێم خۆشە هەموو لایەک ئاگادار بێت. خاڵی دووهەم ئێوەی بەڕێز کە لە هۆڵەکان کە گوێ لەم دوو ئەکتەرە سیاسیە ئەگرن ئێوە لێرن بۆ ئەوەی لە تێز و ئەنتیتێزەکان تێبگەن. ئێوە لێرن بۆ ئەوەی مەسافەیەک وەربگرن لەگەڵ تێزەکانی هەرێکێک لەو دوو بەڕێزە و دواتر لەو مەسافە وەرگرتنەوە بگەڕێنەوە سەر تێزی هەرێکێک لەو دوو بەڕێزە. بە زمانێکی سادەتر ئەگەر ڕێگان بدەن ئەم دەیبەیتە دەیبەیتی چەپڵەلێدان و فیکەکردن و هوتافکێشان نییە، بەڵکو دەیبەیتێکی عەقڵانیە، دەیبەیتێکی ئەرگیومۆنت بەرامبەر ئەرگیومۆنتە، نەک دەیبەیتی چەلەحانێ و وروژاندنی ناوچەکانی سۆز و هەست و عاتیفەی یەکتری. و دڵنیاتانەکەمەوە هەم بەڕێز مامۆستا عەلی باپیر هەم بەڕێز کاک بەختیار لە ئاستێکی وشیاری ئێندە بەرزان کە بە هیچ شێوەیەک دانەبەزنە ئەو ئاستەی کە لۆژیکی میدیاکان کە پێی وترێ لۆژیکی سپێکتاکل واتە لۆژیکی نمایش داوای ئەکەن. بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک بەختیار دوو ئەکتەری سیاسی تازە پێگەیشتوونین بە درێژایی هەشتاکان هەتا ئێستا بە چەندین قۆناغا تێپەڕیون، لە چەندین قۆناغا یەکتریان بینیوە، لە چەندین دانیشتنا ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە دانیشتنی پرایڤەیت لەبەرەوە یەکتری چاک ئەناسن. دڵنیام لەوەی هەردووکیان خەڵگری کولتورێکی ساردن بە مانا سۆسیۆلۆژیەکەی. کولتوری سارد واتە ئەتوانن ئەرگیومۆنتەکانیان بخەنە ڕوو و گوێ لە ئەرگیومۆنتی بەرامبەرەکانیشان بگرن. ئەم دەیبەیتە زۆر گفتوگۆی بە دوای خۆیان ڕاکێشاوە بۆ لەم کاتە لەبەر چی لەم کاتە. کۆمەڵێک هۆکار کۆمەڵە لە پێناوی کۆمەڵێک ئامانجایە، بەس من بە شێوەیەکی خێرا تەنها ئاماژە بە دوو ئامانجە دەم. ئامانجی یەکەمیان من کە ئەم پرۆژەیەم پێشنیار کردووە بۆ ئەم دوو بەڕێزە لەبەر ئەوەیە کە مەیدانی توێژنەوەی من وەکو سۆسیۆلۆگێک جنوبی سوودان نییە، باشووری ئەفریقا نییە، ئەمریکای لاتین نییە، بەڵکو کوردستانە. کوردستانیش وەکو مەیدانێکی زانستی بریتێ لەم ئەکتەرانە. ئەگەر بێت و سۆسیۆلۆگ لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵ لەگەڵ یەگرتو قسە نەکا ئەی لەسەر کێ قسە بکە؟ ئەی خۆ ناڕۆم نیلسۆن ماندێلا بێنم بۆ ئەوەی لەم هۆڵە بیکەم بە بابەتی توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی بۆ خۆم. ئەوە خاڵێکە، خاڵێک کە زۆر گرنگە ئەمەوێ ڕوون بێ لای ئێوە. ئەم دەیبەیتە بابەتێکی توێژینەوەی ئەکادیمیە نەک شتێکی تر. خاڵی دووهەم ئامانجی دووهەم ئەگەر تا دوێنێ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زەبروزەنگ بوو بێ تا بینە قاقامان غەرق بوو بین لە زەبروزەنگە، قبولکردنی ئەم دەیبەیتە لەلایەن بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک بەختیارەوە یەکێکە لەو بەڵگانەی کە وردە ئێمە ڕۆشتوونەتە ناو پرۆسێسی چوونە دەرەوە لە کۆمەلگای زەبروزەنگ. لەبری ئەوەی ئێمە کەڵەشنکۆف بەرامبەری یەکتری بەکار بێنین بۆ ئەوەی مەسیژەکانمان بگەێنین، بەڕێزان کاک بەختیار و مامۆستا عەلی باپیر لێرە دانیشتون ئەرگیومۆنتەکانی خۆیان دەرێنن، قسە ئەکەن پێکەوە، لەگەڵ یەکتریا قسە ئەکەن بە ئامادەیی بەڕێز پرۆفیسۆر میشەل ڤیڤیۆرکا و من و بە ئامادەیی ئێوە پێش هەمومان. ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمە. ڕەنگە لەم چرکە ساتە ئێمە تەواو وشار نەبین بەم دەستکەوتە، بەڵام لە ڕاستیە گوزەرێکە پەڕینەوەیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە و زۆر گرنگ لە کۆمەلگای زەبروزەنگەوە بۆ کۆمەلگایە کە بڕوای پێکەوە ژیان و قسەکردن و دیالۆگ هەبێ لەگەڵ جیاوازەکانمانە. بەڕێز مامۆستا عەلی باپیر قسەیەکی جوانی کرد لە تەلەفۆن کە من لە پاریس بووم، وتی ئەگەر من و کاک بەختیار وەکو یەک بیر بکەینەوە کەواتە یەکێکمان زیادین. ئەکرێ ئەم قسەیە ئەم گزارشتە بکرێ بە بنەمای سەرەکی ئەم دەیبەیتە. لەبەرەوە من داواتان لێ یەکەم هەروەکو بەڕێزان کاک بەختیار و مامۆستا عەلی باپیر خاوەنی دوو کولتوری ساردن بە دوو مێشکی ساردەوە مامەڵە لەگەڵ ئەم دەیبەیتاکەن. ئێوەی ئامادە بووش، ئێوەی یەکێتی، ئێوەی کۆمەڵ، ئێوەی ئیسلامی، ئێوەی ئەلمانی هەر چۆنێک پێناسەی خۆتانەکەن بە هەمان کولتوری ساردەوە مامەڵە لەگەڵ ئەم دەیبەیتا بکەن. وهروها پێم خۆشە سوپاسی بەڕێز پرۆفیسۆر میشەل ڤیڤیۆرکا بکەم کە سەرۆکی خانەی زانستە مرۆیەکانی پاریسە
کە بەهێزترین دەستگایە لە بواری زانستە کۆمەڵایەتەکان و زانستە مرۆیەکانە لە پاریسا بێ مناقەشە. باش ڕەنگە تەنها داتایەکتان بەمێ بەس بودجەی ساڵانەی دەستگاکە 22 ملیۆن دۆلارە تێپەڕێ ساڵانە. و پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکا زیاتر لە 200 توێژەری ئەنتەرناسیۆنال لە بەردەستی ئەوە ئیشەکەن، هەر لە ئەمریکای لاتینەوە هەتا ئەگاتە مەغریبی عەرەبی هەتا ئەگاتە ئەوروپای باشوور. هاتنی بەڕێز ڤیڤۆرکا بۆ ئێرە و بەشداریکردنی لەم دەیبەیتە خۆی بە خۆی ڕەهەندێکی جیهانی بەم دەیبەیتە ئەدا و ئەگەر هات و دەیبەیتەکەمان سەرکەوتنی بەستەسێنەوە دڵنیان سەرکەوتنیش بەدەسێنێ گریمانەی ئەومان لە بەردەسایە هەمان دەیبەیت بگۆزینەوە بۆ قوتابخانەی خوێندنی باڵای زانستە کۆمەڵایەتەکان لە پاریس. بۆیە سوپاسی هەم بە ناوی خۆمەوە و هەم بە ناوی ئەوشە و سوپاسی بەڕێز پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکاکەم. دوو وشەی بچووک لەسەر چۆنەتی بەڕێوەچوونی دەیبەیتەکە. سەرەتا ململانەی تەواضوع بوو لە نێوان بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک بەختیارە لەسەرەوەی کێ دەست پێ بکە. هەر یەکیان ئەویست سەرەتا ئەوی تریان دەست پێ بکەن، لە کۆتاییە من یەکلام کردەوە و مامۆستا عەلی باپیر دەست پێ ئەکا. هەر یەکێک لەم دوو بەڕێزە نیو سەعاتی هەیە، چارەکێک بۆ قسەکردن لەسەر ئیشکالێتی دیموکراسی، چارەکێک بۆ قسەکردن لەسەر ئیشکالێتی عەلمانیەت. دوای ئەوەی کە بەڕێز مامۆستا عەلی باپیر نیو سەعاتی خۆی تەواوەکە، نیو ساعت کات ئەدەم بە کاک بەختیار کاڵێم نیو ساعت 30 دقەیە 30 دقە و زائید 1 دقە نییە 30 دقەیە بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە ڕێز لەو چوارچەوە بگرین. کاک بەختیار 30 دقەی خۆی تەواوەکات پاشان چارەکێک ئەدەم بە مامۆستا عەلی باپیر بۆ مناقەشەکردنی تێزەکانی کاک بەختیار و دوای چارەکێک ئەدەمەوە بە کاک بەختیار بۆ مناقەشەکردنی تێزەکانی مامۆستا عەلی باپیر. پاشان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکا مناقەشەی تێزەکانی مامۆستا عەلی باپیر و کاک بەختیارەکەین و ئەوانش کاتی خۆیان دەست ئەکەوێت بۆ ئەوەی وەڵامی مناقەشەکانی ئێمە بدەینەوە. وی ڕاستەوخۆ هەر ئێستا ئەگەر ڕێگان بدەن قسەکردن ئەدەم بە بەڕێز مامۆستا عەلی باپیر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. وەڵام سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەم برایان و خوشکان، چ ئەوانەی ناو هۆڵەکە، چ ئەوانەی دەرەوە و هەموو ئەوانەی کە گوێیان لە قسەکانمانە و دەمان بینن لە هەرێمی کوردستان و دەروە هەرێمی کوردستانیش. و پاشان زۆر سپاسی هەردوو بەڕێزان پرۆفیسۆر میشێل ڤیڤۆرکا و کاک دکتۆر عادل باخەوان دەکەم کە ئەم دیبەیتیان سازدا و سپاسی کاک مەلا بەختیاریش دەکەم کە ئامادەی دەربڕی ئێمە بێکەوە ئەم گفتوگۆ و دیبەیتە ئەنجام دەین. بەڕێزان، من پێشەوەی بێمە سەر بابەتەکەم دەمەوێت چوار تێبینی کورد بخەمە ڕوو. یەکەم من خۆم هەوڵ دەدەم کە زۆر بابەتیانە قسە بکەم بە هیچ جۆرێک خود نەخەمە نێو بابەتەکە و قسەکانمەوە. دوو، ناچار دەبن زۆر بە گوشراوی و بە چیرروپڕی ئێوە شەموتان خوێندەوار و ڕۆشنبیرن بە کەمی لە زۆری دەگەن. مەتنەکەی دەڵێم و شەرحەکەی عایدی خۆتان دەکەم. سێ، هەوڵ دەدەم بەم لاولادا نەچم. ئەو دوو بابەتەی کە دیاری کراوە باسی سیکۆلاریزم و سیکۆلاریزیشن لەگەڵ دیموکراسی نەپڕژەین بەو لاولادا، چونکە باس و بابەت زۆرن، ئەگەر بێت و هەر تیرێ لە کەنداڵێکی بدەین لێ نابینەوە. چوار، ئەم دیبەیتە پێویست بوویان نا کاک دکتۆر عادلیش باسی کرد. باس کراوە کە ئێستا ئێمە قەیرانی ئابووریمان هەیە و کێشەمان هەیە و شەڕی داعش هەیە و کۆمەڵی گرفت و نەهامەتی یەخەوبەرۆکی هەرێمەکەمانیان گرت و هەمووی ڕاستە. بەڵام ئەم دیبەیتە بۆیە پێویستە بە بۆچوونی من ئێمە ئەو سیکۆلاریزمەکە لەم وڵاتەدا گوتومانە پیادەی دەکەین، ئیدعای ئەوە دەکەین و ئەو دیموکراسیەتەی کە بانگەشەی بۆ دەکەین پێم وایە کە لەگەڵ هیچیاندا ڕاستمان نەکردووە، بۆیە ئەم واقعانە هەمواری لێکەوتۆتەوە. کەواتە جێی خۆیەتی ئێمە وتوێش بکەین کە بزانین سیکۆلاریزم چییە، دیموکراسی چییە. بۆیە من لە سێ تەوەرەدا باز دەکەم. لە تەوەرە یەکەم پێناسە دەکەم و باسیکی مێژووی هەر کامیان دەکەم، دیارە زۆر بە کورتی، و پاشان هەڵویستی ئیسلام لە بەرامبەر هەردووچیان دەواتە هەم سیکۆلاریزم هەم دیموکراسی. و لە تەوەری سێمیشدا باسی واقعی هەرێمی کوردستان دەکەم و هەوڵیش دەدەم کاتەکە بەسەر هەر سێ تەوەرەکەدا بە یەکسانی دابەشکەم. بێمە سەر سیکۆلاریزم. دیارە
سیکۆلاریزم بە پێی ئەو سەرچەوانی کە من تەماشام کردووە زیاتر لە 100 پێناسەم بینیوە بەڵام باشترین پێناسەیە کە من بەدڵمە ئەوەیە کە ئینسکوپێتای بەریتانی هێناوێت دایرەت المعارفی بەریتانی کە دەڵێ سیکۆلاریزم جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە دەیەوێت خەڵک لە گرنگجیدان بە ڕۆژی دوایی لا بدات و ڕوویان پێ بسوڕێنێ بەرەو گرنگجیدان تەنیا بە ژانی دنیا ئەویش بەهۆی ئەوە کە خەڵک لە سەدەکانی نێوە ڕازدا واتە خەڵکی ئەوروپا حەز و ئارەزوویکی توندیان هەبوو بۆ پشت تێکردنی دنیا و بیرکردنەوە لە خوا و لە ڕۆژی دوایی ئەجا بۆ بەر هەڵستیکردنی ئەو حەز و ئارەزووە سیکۆلاریزم لە میانەی گەشەپێدانی مرۆڤگەراییدا خۆی ڕانوان و خەڵک لە چاخی ڕێنسانسدا پەیوەستبوونی توندی خۆیان بە بەرهەم و دەستکەوتە کلتوریە مرۆیەکانەوە پێشاندا و قەنەعەتیان پەیدا کرد کە دەگونجێ ئاوەتەکانیان لەم ژیانە دنیادا بێن نەدی ئیدی بەو جۆرە ڕووکردنە سیکۆلاریزم لە سەرجەم مێژووی تازەدا لە پەرستاندندا بوو وەک بزاوێکی دژی ئاینی و دژی مەسیحیەت من پێم وایە کورتترین پێناسە بۆ سیکۆلاریزم ئەوەی کە کلۆز جفرای هێناوێتی دەڵێ بریتێ لە لابردنی هەر مەرجعێکی ئاینی هەروەها جۆڵ فێری کە ئەویش پێناسەیەکی کورتی هێناوە دەڵێ بریتێ لە ڕێخستنی کۆمەلگا بەبێ خوا و دەشگونجێ بڵین بەسەنتەرگرتنی مرۆڤ و پشت گوێخستنی خوا ئەویش پێناسەیەکی دیکەی سیکۆلاریزمە منیش دەڵێم سیکۆلاریزم ئاینێکی زەمینی مرۆڤ کردە بۆ جێگرتنەوەی ئاینی ئاسمانی خوا یەکەم کەس کە بۆ یەکەم جار وشەی سیکۆلاریزمی بەکارهێنا جۆرج جەیکۆب هۆلایۆک بوو کە لە ساڵی 1954 نامێلکەیەکی نووسی بە ناوی سیکۆلاریزمی ئینگلیزی سیکۆلاریستەکان هەم کەسانی خواناسیان لە نێودا هەیە و هەم کەسانی خوانەناسی واتە مولحیدیش واتە زۆر لەسەرەوە نەچین باشە هەردوو بەرایان تێدا بوون بۆ وێنە جۆرج هۆلایۆک خواناز بووە بەڵام چارلز برادلۆ بابایەکی مولحید بووە کە لە کتێبێکیدا کە لە ساڵی 1996 نووسێتی دەڵێ دەرەنجامی لۆژیکی وەرگرتنی سیکۆلاریزم بریتێ لە ئیلحاد و ئەم چارلز برادلۆ کاتی خۆی بەرپرسی کۆمەڵەی سیکۆلاریستانی بەریتانیا بووە دیارە ئێمە سیکۆلاریزممان هەیە وەکو فیکرە سیکۆلاریزیشنمان هەیە وەکو پراکتیزەکردن و پیادەکردن واتە علمانیەت و علمەنە سیکۆلاریزمی گشتگیر هەیە یاخود سیکۆلاریزمی سەخت و تند کە هەموو شتێک دەیەوێت خاتە ژێر هەیمنە و هەژمونی خۆیەوە و سیکۆلاریزمی جوزئیمان هەیە یا سیکۆلاریزمی نەرم کە بەوەندە ئیکتیفا دەکا دەوڵەت و دین لێک جابێتەوە بەڵام ناوێت بچێتە ناو هەموو جونگەکانەوە ناوێت بێتە بەدیل بۆ هەموو شتێک وەڵام من لەبەر کاتەکە دەمەوێت دەستی لێ بژوڵێنم من پێم وایە سیکۆلاریزم بە گشتی یان دەڵێ خوابوونی نییە سبحانه وتعالى و ئاین ڕاست نییە یاخود دەڵێ خوا ئەگەر هەش بێ مافی ئەوەی نییە دەست وەربداتە کاروباری مرۆڤ بەڵام دیارە کام خوا سبحانه وتعالى ئەو خوای کە لە تەسەووری کڵێسادا دروست بوو ئەو خوای کە ئەرسطۆ دەیگوت خوا وەکو بوونەوەری وەکو سەعاتی خستۆتە گەڕ و لێگەڕاوە نەک ئەو خوای کە ئیسلام پێناسەی دەکات کە هەمیشە لەگەڵ بەندەکانیەتی و مشوریان دەخوا و بەسەریان ڕادەگا و نەک ئەو ئاینەی کە لەگەڵ ڕەوتی ژیاندا دەڕوە ئەو ئاینە کە بەربەز بوو لە بەردەم پێشکەوتن و لە بەردەم ئازادی عەقڵ و ئەوانەدا بەسەرهاتی سەرهەڵدانی سیکۆلاریزم لە ڕۆژئاوا بەسەرهاتێکی دوور و درێژە بە کورتی دەڵێم دوای ئەوەی کە کڵێسا تەنازولی کرد بۆ ڕۆم و قۆستەنتین یەکێک لە پادشاکانی ڕۆم کە لە 280 تا 337 زاینی ژیاوە لە کۆبوونەوەی نیقیەدا لە 335 بڕیاریدا کە بەڕەسمی ئاینی مەسیحی بگۆڕێ بۆ تەثلیث بۆ لە زیاتی یەکخواپەرستی کە ئەسڵی دینی مەسیح وا بووەوە هەموو بەرنامەی پێغەمبەران هەمویان بۆ شێوە بوون ئەو گۆڕی بە باب کوڕ روح القدس الابن الروح القدس لەو کاتەوە دیارە پاپا دەسەڵاتی زۆری پەیدا کرد و چینی ئەکلیرۆس ئەوەی پێدەڵە پیاوانی دینی بە زاراوی ئێمە پیاوانی ئاینی پەیدا بوون و لەو کاتۆ وردە وردە تیۆکراسی سەری هەڵدا واتە حکمی خوایی
حکوومەتی دینی کە بەداخەوە دەڵێ زۆر لە سیکۆلاریسەکانی ئێمە تا ئێستاش جیاوازی ناکەن لە نێوان حکوومەتی ئیسلامی تا حکوومەتی دینی کە حکوومەتی ئیسلامی و دوای باسی دەکەم شەرعیەت و ڕەواتی لە خەڵک وەردەگرێ بەڵام حکوومەتی دینی شەرعیەتی دەیگوت من وەکیلی خوا مسێبەری خوا ئەنجا لەو کاتەوە کە لادان و ئینحراف لە دینی مەسیحیدا سەری هەڵدا و لە ڕاستیدا کڵێسا جۆرە دینێکی دیکەی تایبەتی هێنا شوێنی دینی مەسیحی لەو کاتەوە خەڵکی ڕۆژ ئاوا بەگشتی کەوتنە مەینەتیەوە لە ڕووی عەقیدەی و فیکریەوە و چ لە ڕووی گۆڕین دەستکاریکردنی کتێبی پیرۆزەوە چ لە ڕووی دادگاکانی پشکنین سانسۆری عەقاید کە ژمارەیەکیان لە بیرمەندانی ئەوروپا سووتان جۆردان و برۆنۆ جۆفری و فالیە کۆمەڵێک لە زانایان وە گالیلۆ تۆبەی پێکرا لەبەرەوە کە گوتمی زەوی خڕا و ڕەنگە بشخولێتەوە تۆبەی پێکرا گەرنا ئەویش بە مەرەدی ئەوان دەچوو و دیڕۆزاک یەکێکە لە زانایەکان لە کتێبی مێژووی ڕەشی کەنیسە دەڵێ بەس لە ئیسپانیا لە ماوەی 2-3 ساڵدا 30,000 کەس یا سووتێنران یاخود ئیعدام کران لەسەر ئەوەی کە شتانێکیان دەگوت پێچەوانەی ئەو عەقیدانە بوو کە کڵێسە تەبەنی کردبوون لە ڕووی سیاسی وەکو گوتم تێۆکراسی بوو بە سیستەمی حکومڕانی لە ڕووی ئابووریەوە قەشە و پاپایەکان بە ناوی دینەوە سەرۆت و سامانێکی زۆریان قۆرەخ کردبوو بۆ خۆیان و لە ڕووی تێکچوونی ئاشتی کۆمەڵاتی و شەڕی کاتۆلیک و پرۆتستانت کە شەڕیان هەبووە 100 ساڵ دەوامی کردەوە 30 ساڵ دەوامی کردووە بە ملیۆنان کەسی تێدا کوژرا ئیدی سەرنجام کڵێسا عەقڵی بیرمەندانی کۆت و زنجیر کردبوو تاکو بیرۆکە ئەفسانەیەکانی ئاشکرا نەبن دڵ و دەروونیشانی بە ناوی کە هەنووتەوە زەوت کردبوو و پاپاو چینی ئەکلیروس خۆیان کردبوو بە سێبەر و وەکیلی خوا و ژیانیان تووشی وەستان و جمود کردبوو و دژی هەر تازەگەریەک بوون و گۆشەگیری و ڕەبەنیان تەبەنی کردبوو و کڵێسا بوو بە بەشێک لە سیستەمی ستەمکارانەی تیۆکراسی و سێکوچکەی پاپا و پادشا و دەرەبەک بووبوونە مڵۆزمێک بۆ ژیانی خەڵکی ڕۆژ ئاوا ئیدی خەڵکی ڕۆژ ئاوا کە ئەوەی بینی لەگەڵ واقعەدە دژوارەدا ڕوبەڕووبوون و بیریان کرد لە ڕێدەربازکردنێک بیریان کرد لە ڕێچارەسەرێک بۆیە سەرەتا مارتن لۆتەر لە ئەڵمانیا جوڵانەوەی پرۆتستانتی بەرپا کرد لە کۆتایی سەدەی 15 و سەرەتای سەدەی 16 و کالفن لە فەڕەنسا ئەویش بە هەمان شێوە ئەوانە لە کڵێسا ڕاپەڕین و ئیعلانیان کرد کە مرۆڤ دەبێ ئازاد بێ وە کتێبی پیرۆز هەر کەسێ بووی هەیە بیخوێنێتەوە کە پێشتر قۆرەخ کرابوو تەنیا پیاوانی دینی بۆیان هەبوو کتێبی پیرۆز بخوێنەوە و بڕیاریاندا کە کەهانە نییە و نهێنی پیرۆز نییە و تاک ڕاستە و خۆ بۆی هەیە خوا بپەرستێ و لە دەرەوەی کڵێساش مرۆڤ بۆی هەیە ڕزگار بێ و خەڵک بۆی هەیە تێگەیشتنی عەقڵانەی هەبێ بۆ کتێبی پیرۆز و لە ئاکامدا شۆڕشی فەڕەنسا لە ساڵی 1989 ڕوویدا کە لەوە بەدوا سیکۆلاریزم کە پێشتر وەکو بیرۆکەیەک چەقەرەی کردبوو ئەمجا وەکو پراکتیک لە زۆر لە کۆمەڵگاکانی ئەوروپا هاتەدی سیکۆلاریزم لە کۆمەلگایەکی لە ئیسلام تێگەیشتوودا پاساوی نییە جارێ یەکەم مێژووی ئیسلام و موسڵمانان پێچەوانەی مێژووی کڵێسا و نەسڕانیەکانە عیسا بۆ قۆناغێکی دیاریکراو هات بوو سەلامی خوای لێبێ بەڵام ئیسلام بۆ هەموو بەشەریەت هاتووە کتێبەکەی عیسا زۆر دەستکاری کرا خوا یەک ئینجیلی بۆ عیسا نار بوو بەڵام ئێستا نەسڕانیەکان 4 ئینجیلیان لەبەردەستدایە ئەو 4 ئینجیلش لە نێو 70دا هەڵبژێردراون تەنانەت جرین برنتن لە کتێبێکیدا دەڵێ بێگومان مەسیحیەتی زاڵ بوو لە کۆبوونەوەی نیقیەدا کە کرا بە عەقیدەی ڕسمی گەورەترین ئیمپەراتۆریەتی دنیا زۆر جیابوو لەو مەسیحیەتەی کە مەسیحیەکانی جەلیل بەڕێوەیان دەبرد پاشان نەسڕانیەکان هەتا دەستگرتوون بوو بە ئاینەکەی خۆیانەوە دواکەوتوو بوون کە دەستیان لێبەردا بەرەو پێشچوون بە پێچەوانەی موسڵمانانەوە تا ئێمە دەستمان بە ئیسلامەوە بوو لە پێشەوە بووین دەستمان لە ئیسلام شل بوو بەرەو دوا چوینەوە پاشان هیچ کام لەو هۆکارانەی کە خەڵکی ڕۆژ ئاوایان لە کڵێسا سڵەماندەوە لە ئیسلامدا بوونیان نییە لە ڕووی عەقیدەی فکری و زانستیەوە ئێمە دەیان ئاەت و بەڵکو سەدان ئاەت و فەرمایشتی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام بیرکردنەوە لەسەر ئینسان فەرز دەکەن بە دوای زانستدا گەڕان فەرز دەکەن تەماشاکردنی سروش لەسەر ئینسان فەرز دەکەن ئەمجا لە ڕووی ژیان و گوزەرانەوە ئیسلام هیچ ناوکۆچیەک نابینێ لە نێو ئەوەدا کە ئینسان لە دنیادا بژیە و ئیمانی بە دوا ڕۆژیش بێ لە دنیادا بژیە بەڵام دوا ڕۆژێکی لەبیر نەچێ
لە نێو خەڵکدا بێت و بەڵام خواش بناسێ هیچ ناکۆچیەک نییە کە دەتوانین دەیان ئاەت و فەرمودە لەو بارۆ بین لە ڕووی سیاسیەوە بناغی حکمڕانی لە ئیسلامدا شوڕایە و حکمڕان وەکیلی خوانیە بەڵکو وەکیلی خەڵکە و خەڵک ڕەوایەتی پێدەدا خەڵکی توان ڕەوایەتی لێ بستێنێتەوە بە پێچانی ثیۆکراسیەوە و زانایان ڕێزدارن بەڵام چینێکی تایبەت نین هیچ مافو ئیمتیازێکی تایبەتیان نییە وەگەر لە هەندێک شوێنی جیهانی ئیسلامی دەبینی ئەزمموی ئاینی کلێسا و ئەزمموی پاپا و قەشە دووبارە دەبێتەوە لەسەر ئیسلام حساب ناکرێەوە چۆ لە قورئان و سونەتدا ویلایەتی شوڕامان هەیە ئێمە ویلایەتی فەقیهمان نییە خەڵک لە نێو خۆیاندا ڕاوێژ دەکەن بۆ بەڕێوەبردنی کاروباری دنیای خۆیان لە ڕووی ئابووری و هیچ کەس مافی زیاتری نییە بە نیعمەتەکانی خواوە بڵێ وەڵام من پاپام قەشەم عالمی دینیم حەقم لە تۆ زیاترە هەمووی وەکو یەکە والأرض وضعها للأنام وخلق لكم ما في الأرض جميعا لە ڕووی دەمارگیری و تەبایی پێکەوە ژیانەوە لە ئیسلامدا بەڵێ مسلمانان غەڵەت و پەڵەتیان بووە بەڵام هیچ مسلمانێک بەڵگەیەکی شەرعی بەدەستەوە نییە کە دەستی بچێتە نەک خوێنی مسلمانی خوێنی نامسلمانێکیش بەناحەق بەڵکو کوشتنی ئینسانێک وەکو ئینسان چاوپۆشی لەو کەس دینێکی هەیە بە گەورەترین گوناح دانراوەکەوە کە هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئیسلام ئاینی فیترەتە و خوا هەموو نیعمەتەکانی بۆ مرۆڤەکان خوڵقاندوون بەڵکو هەموو بوونەوەری بۆ خوڵقاندو ئینسان تێیدا جێنشیناتی خوا بکە بە کورتی ئەگەر سیکۆلاریزم مرۆڤ بەسەندتر دەگرێت ئیسلامیش مرۆڤ بەسەندتر دەگرێت بەڵام نەک وەکو بەدیلی خوا بەڵکو وەکو خەلیفە و جێنشینی خوا بێمە سەر دیموکراسی جارێ دیموکراسی حکمی گەل ئەوە دیارە کە لە دوو شەی دیمۆس و کراتۆسەوە هاتووە من چەند پێناسەیەک دێنم جۆزف شەمپیتەر دەڵێ دیموکراسی سیستەمێکی سیاسیە کە تێدا کاربەدەستان کێبەرچێ دەکەن بۆ گەیشتن بەدەسەڵات لە ڕێگەی بەدەستێنانی دەنجی خەڵکەوە و کاربەدەستانی سیاسی لە ڕێی هەڵبژارنەکانەوە دیاری دەکرێت ڕۆبێرداڵ دەڵێت سیستەمی دیموکراتی سیستەمێک ڕەوایەتی لە خەڵک وەردەگرێ و مانەوەشی پەیوەستە بە ڕزامەندی خەڵکەوە کارل پۆپەر دەڵێت دیموکراسی سیستەمێک کە هاوڵاتیان تێدا دەتوانن بەبێ خوێن ڕشتن کاربەدەستانی خۆیان بگۆڕن ئیان شاپیرۆ دەڵێت دیموکراسی خوازیارە بۆ کۆمەڵێک دامەزراوە کە بوار دەڕەخسێنن خەڵک کاربەدەستانیان دابنێن وەلاشیان بەرن فرانسیس پێکۆیەما دەڵێت دیموکراسی سێشتی پێویستن دامەزراوەکان سەروەری یاسا لێپرسینەوە دەتوانین بڵین دیموکراسی ئەو سیستەمەیە کە خەڵک مافی هەبێ لە دانانی حکمڕانان و ڕەخنە لێگرتنیان و لابردنیاندا بێمە سەر سەرگوزشتەی دیموکراسی ئایا ڕاستە وەکو بەداخەوە دەڵێم لە لای زۆربەی خەڵکی دنیا بۆتە قەناعەت کە دیموکراسی سیستەمێکە لە یۆنانەوە هاتووە لە ئەوروپاوە هاتووە ئایا ئەمە ڕاستە من تەماشای کۆمەڵە کتێبی مێژوویم کردووە کە لە ڕاستیدا دیموکراسی نەگوەکو ناوەکەی وەکو نێوەڕۆکەکەی ئەوە کە خەڵک بەرپرسانی خۆیان دابنێن بۆشیان هەبێت چاودێریان کەن بۆشیان هەبێت لیان بپرسنەوە کە ئەوە نێوەڕۆکی دیموکراسیە ئەم نێوەڕۆکە شتێکی زۆر لە مێژینەیە ئەم نێوەڕۆکە لە مێژووی بەشەردا شتێکی لە مێژینەیە ئەگەر تەماشای قورئان بکەین خی پەروەردگار کە باسی مەلیکەی سەبە دەکا باسی شاژنی سەبە دەڵێ يا أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون أما ديمقراطي أما نيوروجي ديمقراطي أي خلشينا أي كاربدستان مشهور خوركان راتان شيء تا إيو برليانا دمن هيز برلياريك نادم قرانو بو راي خلق قرانو بو نراني خلق أما لقرآن ده هاتوا والنقل يعني برپرسێکی پیاویشەوە بەرپرسێکی ئافرەتیش شاژنێکەوە ڕاول مانغلابۆس لە کتێبێکیدا کە بە عەرەبی تەرجەمە کراوە ئیرادەت الشعوب کە لە قوبروس لە 1991 چاپ کراوە دەڵێت دیموکراسی بەر لە دەسەڵاتی ڕۆمانەکان لە باکووری ئەوروپا هەبوو لە نەروێژ و دانیمارک و ئایسلەندا هەروەها هەر مانغلابۆس دەڵێ سیستەمی ناوبەراو لە نێو هێندە سوورەکانی ئەمریکاشدا هەبووە بە هەڵبژاردن سەرۆکی خۆیان داناوە و بە زمانی خۆیان ساخیمیان پێگوتووە هەروەها هەر مانغلابۆس دەڵێ لە وڵاتی مابەینە نەهڕین کە 4500 ساڵ لەمەوبەر ئەو سیستەمە باو بە تایبەت لە شاری ئیبلا کە دانیشتوانی 30,000 کەس بوون 12,000 کارمەندی هەبوو وڵاتێکی 250,000 کەسی بوو هەروەها ئیف شمیل لە کتێبی ئەسیاسە فی شەرق القەدیم و ساموئیل نوح کرێمەر لە تاریخ سۆمەر دەڵێ 3000 ساڵ پێش زاین ئەو ناوچانە واتە ناوچەکانی
نێوان دوو ڕووبارەکان دوو مەجلیس بەڕێوەیان بردوون مەجلیسێک بۆ خەڵکی بەتەمەن و مەجلیسێک بۆ کەسانی جەنگاوەر هەروە هەر ماغلابۆز دەڵێ لە هیندیش بەر لە 600 پێشداین کۆمەڵێک کۆمار هەبوون 12 کۆمار هەبوون کە سەرۆکی یەکێکیان بابی بووزا بووە کە سەرۆکەکان پێیان گوتووە ڕاجا ئەمە بۆچی لە حەقیقەتدا براو خوشکانی بەڕێز حاڵەتی ئاسایی و حاڵەتی فیتری خواڕستی مرۆڤ ئەوەی کە هیچ کەس پێی خۆش نییە بسەوسێنرێتەوە هیچ کەس پێی خۆش نییە حسایی بۆ نەکرێ کەواتە ئەم نیوەڕۆکە من ناڵێم وشەی دیموکراسی ئەم نیوەڕۆک و محتەوایە کە خەڵک هەمویان بەشدار بن لە دەسەڵاتدا لە حکومڕانیدا لە شتێکی لە مێژینی لە ژیانی بەشەردا لە هەنیەوە هەموو کۆمەلگاکاندا بۆ شتێک نییە لە ئەوروپا هەڵقوڵابێ و پێشەوەی لە ئەثینا و لە یۆنان ببێت لە دوو شارەکە ئەسپارتە و ئەثینا پێشتر لە مێژووی بەشەردا بۆ چ لە ئەوروپا لە ئاسیا لە ئەفریقا لە هەموو ئەو شوێنانی کە بەشەریان تێدا ژیاوە لە یۆنان دیارە دیموکراسی یۆنان خۆتان هەمووتان دەزانن کە دیموکراسیت ڕاستەوخۆ بۆ نوێنەرایەتی نەبووە خەڵک ڕاستەوخۆ لە ساحەی کۆبەتەوە ڕای خۆیان داوە و تەنیا پیاوانیش بۆیان هەبووە و تەنیا ئازادەکانیش بۆیان هەبووە تەنیا یۆنانیەکانیش بۆیان هەبووە دیموکراسی ڕۆژئاوا کە دوایی خەڵک لە تاوکڵێ ساڕای کرد و گەڕا بۆ سیستەمێکی حکومڕانی کە بتوان بە تەبایی پێکەوە بژین مێژووی خۆیان هەڵکۆڵی دیموکراسیەتیان دەرهێنایەوە بە شێوە یۆنانیەکەی کە بەم شێوەی ئێستا نەبوو تەنیا دەوڵەمەندەکان بۆیان هەبوو دەنگ بدەن پارەدارەکان دوایی ئەو شەرتیان لابرد تەنیا پیاوان بۆیان هەبوو دوای وردەودا ئافرەتانیشان بەشدار کرد هەتا بەم شێوە ئێستا گەیشت و ئێستاش بەردەوام ئەو دیموکراسیەتە ڕەخنەی لێدەگیرێت چاک دەکرێ و دەستکاری دەکرێت و دیموکراسیەتی هەر وڵاتێکی جیا لە ویدیکە هەر کامیشان مۆرشی تایبەتی خۆی هەیە بەراوردێک لە نێوان دیموکراسی و سیستەمی حکومڕانی لە ئیسلامدا لە ئیسلامدا سیستەمی حکومڕانی بناغەکەی بریتە لە شوڕا و خەڵک و جەماوەر سەرچاوەی دەسەڵاتە و حکوومەت لە ئیسلامدا مەدەنیە نەک ئاینی و ثیۆکراسی واتە خەڵک ڕەوایەتی بەدەسەڵات دەدا و کار و چالاکی سیاسی مافی هەموو هاوڵاتیانە بەبێ هەڵاواردن بە مسلمان و نامسلمانەوە مادام لە کۆمەلگادا من مافیان هەیە دەستیان هەبێت لە دانانی بەرپرسانی خۆیان و دەوریشان هەبێت لە بەڕێوەبردنی وڵاتیاندا و دەوڵەتی ئیسلامی دەستی کراوی بۆ وەرگرتنی هەر بیرۆکە و ئامراز و هۆکارێک کە کۆمەلگا بەرەو پێش دەبا و حکومڕانان لە ئیسلامدا لە بنەڕەتدا پیرۆز نین تاکو پیرۆزیان لێدا بڕندرێ جگە لەخوا کەس مقدس نییە و ڕەخنە لێگرتن لە حکومڕانانی ستەمکار گەورەترین جیهادە لە ئیسلامدا بەڕای بەندە هەرچەندە دیموکراسی وەک هەر بیرۆکەیەکی دیکە کە زادەی بیر و هۆشی مرۆڤە بێکەم و کوڕی نییە بەڵام پێم وایە بەگشتی باشترین شتێکە کە مرۆڤ بۆ بەڕێوەبردنی کاروباری کۆمەلگا و دەوڵەت بەرهەمی هێناوە باشترین شتێکە کە مرۆڤ بەرهەمی هێناوە و بەڕای من ئەو بنەمایانەی دیموکراسی خەڵک سەرچاوەی دەسەڵات بوون هەڵبژاردن لە یەکجاکردنەوە سێ دەسەڵاتەکان سەروەری یاسا دابینکردنی ماف و ئازادیەکان بۆ هەموو لایەک حکمکردنی زۆرینە و پاراستنی مافی کەمینە دەساودەستی دەسەڵات بە ئاشتیانە ئیسلام هیچ ناکۆچی نەک لەگەڵ ئەوانەدانی بەڵکو ئەوانە لە پێش ئەوەیدا کە لە ئەوروپا و ڕۆژئاوا ئەم دیموکراسیەتە بێ لە سیستەمی حکومڕانی ئیسلامیدا لە سەردەمی چوار خەلیفەکان و لە سەردەمی بەشێکی دیکە لە حکومڕانان ئەم بنەمایانە هەمویان ڕەچاو کراون کە ئێستا من دەرفەتم نییە بە تەفسیل باسکەم بێمە سەر ئەنجامگیری بەڕێزان براو خوشکان بێگومان هەر ئاین و بەرنامەیەک دەبێ ئامانجی ئەوە بێ کە لە واقعدا بەرجەستە ببێ و مای بەرەو پێشبردننی ژیانی خەڵک و بەختەوەرکردنی خەڵک بێ بێگومان وایە خی پەروەردگار دەفەرمێ ئەنزەلنا ئیلەیکە الکیتابە للناس بالحق کتێبمان بۆ تۆ ناردۆتە خوارد بۆ خەڵک بە حەق قورئان بۆ خەڵک هاتوو بۆ بەختەوەرکردنی خەڵک بۆ ئەوە کە خەڵک بە شێوەیەک بژین کە بەختەوەری دنیا و سەرفرازی دوا ڕۆژ بن بەڵام ئایا ئێمە لەم هەرێمی کوردستانەدا بابین ئەو سیستەمی حکومڕانیە کە باسی سیکۆلاریزم دەکەین و باسی دیموکراسی دەکەین با لە مەحەکیان بدەین ناگوترێ تاقیکردنەوە باشترین بەڵگەیە با بزانین ئێمە چۆن دەرچوین جارێ بە تەماشای سیکۆلاریزم بکەین سەرەتا من دەڵێم لە وڵاتێکی ئیسلامیدا کە خەڵک لە ئیسلام تێگەیشت بێ سیکۆلاریزم پاساوی بوونی نییە و بۆچی چونکە لە ڕاستیدا هەموو ئەو شتانەی کە تۆ بۆیان لە سیکۆلەریزمدا دەگرێت لە ئیسلامەکەی خۆت داهەن بە باشتر
وە کۆمەڵێک کەم و کوڕی لە سیکۆلاریزمدا کە هەیە بە تایبەت حیساب نەکردن بۆ خوا بۆ قیامەت ئیسلام طبعاً ئەوەشی تێدا نییە واتە چاکەکانی سیکۆلاریزمی هەموو تێدایە خراپەکانیشی لە خراپەکانیشی دوورە و بەڵگەشم بۆ ئەوەیە کە تەماشای پانایی و درێژایی جیهانی ئیسلامی بکەن لەکوێدا کۆمەلگایەکی مسلمان ئەو سیکۆلاریزمی قبول کردووە مادام لە ئیسلام تێگەی بێ قبول نەکراوە من دەڵێم بەداخەوە مەسرەفێکی زۆر لە پارەی مسلمانان لە سیکۆلاریزم کراوە پشتیوانی دەرەکیشان لێ کراوە کەچی هەر ڕەوایەتی پەیدا نەکردووە ئێستاش لەگەڵدا بێ سیکۆلاریستەکانمان بە شەرمەوە لە ژێر لێوە باسی سیکۆلاریزمەکەی خۆیان دەکەن بۆچی چونکە بەدی ینی چونکە جێپێی نییە چونکە پاساوی بوونی نییە هەرچی تۆ دەتەوێت لە سیکۆلاریزمە بۆی دەگەڕی لە ئیسلامی خۆدا هەیە بە باشتر پاشان دەرهاویشتە ئەرێنیەکانی سیکۆلاریزم لە ڕۆژ ئاوا لەنێو ئێمەدانی من بئینساف نیم من دەڵێم ڕۆژ ئاواییەکان کە پەنیان بردە بەر سیکۆلاریزم لە واقعێکی زۆر دژوار خۆیان دەرباز کرد و بۆ ژیانی دنیای خۆیان کۆمەڵێک بەهرەیان لە سیکۆلاریزم وەرگرت یەک مرۆڤبوون و هاوڵاتی بوون پێوەربێت لەوێ وایان کرد بەڵام لای ئێمە وایە لای ئێمە خێڵ و بنەماڵە و حیزب پێوەرە نەک مرۆڤبوون و هاوڵاتی بوون دوو چەسپاندن یەکسانی دادگەری لە ئەوروپا کردیان تا ڕادەیەکی زۆر بەڵام لێرە قۆرەخکاری و گەندەڵی و قڕیپڕی سێ لەوێ وڵاتی خۆیان ئاوەدان کردەوە ژێرخانی ئابووری خۆیان گەشە پێدا بەڵام ئێرە قەرزدار و فەرزدارین و لات و مەینەتبارین چوار لەوێ بەهۆی سیکۆلاریزمەوە کە تاوان پەیوەندیشی بە لێکۆڵی نوێ زانستی و ئازادکردنی عەقڵەوە هەبوو زانست بەرەو پێشەوە چوو فیکر و ئەدەب بەرەو پێشەوە چوو و هونەری بنیاتنەریشان بەرەو پێشەوە برد بەڵام لای ئێمە کوا ئاستی زانستی زۆر بەرەو دواگەڕاوەتەوە و هونەر و ئەدەبیش زیاتر بە باری ڕوخێنەر و ڕوژێنەردا زیاتر بەکاری دێنی پێنج لەوێ فعلەن کە دینیان لە ژین دابڕی دینیان لە دەوڵەت دابڕی دەستیان وەرنەدایەوە کاروباری ئاین بەڵام لێرە من پێم عەجایبە حیزبێکی سیکۆلاریست و حکوومەتێکی سیکۆلاریست یەکێتی زانانی بۆ چییە تەچێ و تەریقەی بۆ چییە سەلەفی و خەلەفی بۆ چییە ئیشی خۆت بکە خەریکی ژیان بۆ بەرەو پێشەوەی بەرەو ئابووری و ژێرخان ئەوی کە قەناعەتت پێێتی بەڵام ئەو شتانەی کەت بۆ چیە بۆچی ئەو شتانە لە خۆتدا ئاڵێنی ئەگەر لەگەڵ بەرنامەکەی خۆتدا واقعیانەوە ڕاز دەکەی و من دەڵێم هەتا ئەم چرکە ساتە ئەم وڵاتەی ئێمە ئەو چینە سیاسی کە چینێکی بەحساب دەڵێمە سیکۆلاریستین لە بەرپرسێکم نەبیستووە باسی خوا بکە باسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی قورئان باسی ڕۆژی دوایی بۆ هەر بەقەدەر ئۆباما گوتی ئیسلام دینی ڕەحمەتە ئیسلام دینی دادگەریە ئەوەی کە داعش و ماعش و گروپە پەجیڕەکان دەیکەن ئیسلام لێی بەریە کەچی ئەلمانیەکانی پیان عەیب جارێک مەدحی دینەکەی خۆیان بکەن وەگوڵی بڕیاریان دابێت بابە دەوڵەتێکمان هەیە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەوڵەتی ئیسرائیل بە ناوی یەکێک لە پێغەمبەران و ناودراوە دەوڵەتێکی دینیە دیموکراسیشە و هێزیشە و دەسەڵاتیشی هەیە بەڵام وەکوڵی ئێمە قەرارماندا بێ دانومان لەگەڵ ئەو ئیسلامی خۆماندا هەر نەکوڵێ ئەنجا ئەوە لەگەڵ سیکۆلاریزم بەو شێوەمان کردووە لەگەڵ دیموکراسیدا جارێ دیموکراسی بە واتای دەستکراوەی خەڵک بۆ دانان و لێپرسینەوەی بەرپرسان و پێسپاردنیان کە لە پورێکی لە مێژینەی بەشەرە و بەرنامە خواییەکان و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بە قەناعەتی من داڕێژەری ئەوە بوون ئەوە کە خەڵک سەرچاوەی دەسەڵات بێ بۆچی هیچ پێغەمبەرێک نەهاتووە فیرعەونێک یەخەی پێ نەگربێ لیکولی فیرعەونین موسا پێغەمبەران هاتوون هەمیشە چینی خۆ بەزل کرد چینی خۆش گوزەران ئەوانەی کە بەتەمە خەریکی ئەوە بوون شەپ و گوپ لەسەر حسابی خەڵکی هەژار مدالێدن ئەوانە یەخیان بە پێغەمبەران گرتووە بۆ زانیوانە بەهۆی بەرنامەی پێغەمبەران و بەزم بازاڕیان لێ تێک دەچێت کەواتە پێغەمبەران هاتوون دادگەری بچەسپێنن بۆشی گوتوانە خەڵک بەس دێ بەندەی خوا بێت تاکو بەسەرێک نەبنە پەرسترا و پەروەردگار و خوان لێکدی نەکەنە فیرعەون و قاڕوون بۆیە من پێم وایە لە ئاەتی 25 سوورەتی ئەنبیا و لە ئاەتی 25 سوورەتی الحەدید کە باسی خوابەیەکگرتن و باسی دادگەری دەکرێت لەسەر بناغی خوابەیەکگرتن و دادگەری ئەوە دەچەسپێت کە خەڵک خاوەنی دەسەڵاتی و پرسانی خۆیان دابنێن لێشمان تێک نەچێ ئێمە ئیشکالێک کە لەگەڵ دیموکراسیدا هەمانە ئەوەیە کە مەسەلەی حەڵاڵ و حەرام دەداتە دەست خەڵک ئێمە تەنیا و تێبینێمە لەسەر دیموکراسی هەیە
حەڵال و حرام عایدی خۆیە شوڕا لە ئیسلامدا شریعەت پەرژینیەتی بەڵام دیموکراسی بێ پەرژینە بۆیە لەگەڵ ڕێزم بۆ ئەم مەجلیسە بەڵام دەبێ بگوترێت لە ئەوروپا لە پەرلەمانەکانی ئەوروپا خێزانی هاوڕەگەزی پێک دێ لە پەرلەمانەکانی ئەوروپا بڕیاردرا ئەم هەرێمە کوردستانی ئێمە بەش بکرێ لەوێ بڕیار دەدرێ لەشکر کێشی بکرێ وڵاتانی دیکە داگیر بکرێن هەمووی بەپێ بۆ چونکە دیموکراسیەکەیان پەرژینێکی وەکو شریعەتی ئیسلامی نییە دەستیان بگرێت لە زوڵم و لە خراپە ئەمجا بزانین دیموکراسی ئێمە لە هەرێمی کوردستاندا بزانێت چۆنە ئایا خەڵک سەرچاوی دەسەڵاتە یاخۆی حیزب و بگرە لە حیزبیش مەزڵومە من حیزبی مەزڵوم دەزانم من ئەندامی مەکتەبی سیاسیان دێ لە حیزبەکان حیزب حکومڕانەکان هەیە دادوفیغانێتی بەدەست شتێکی بچووکترەوە لە حیزب هەر حسابی بۆ مەکتەبی سیاسی و حیزب ناکە واقع بینانە قسە بکەین پاشان ئایا یاسا سەروەرە یاخۆ حیزب و ئاسایش سەروەرە خەڵکی ئێمە گیراوە بە قانونەکەی خۆیان حاکمەکەی خۆیان ئیفراژی دەکا ئاسایش نایاڵێ من جارێ بە کاک مەسعودم گوتم کاک مەسعود بۆ دەستەلمێنم ئاسایش سەروەرە نەک یاسا گوتی چۆن گوتم بە یاسا بەری دەدەن ئاسایشەکەتە ناڵێ بێتەوە ماڵێ پاشان هەڵبژاردن شتێکی باشە بەڵام بە مەرجێک بەرجەستەکەری ئیرادەی ڕاستەقینەی خەڵک بۆ مستاقەکاری و فشار خستنە سەر خەڵک و تەخشان و پەخشان ئیمتیازات بۆ کڕینی وەلا و دەنجی خەڵک پاشان لە یەکجارکردنەوەی دەسەڵاتەکان ئێمە وەکو چێشتی مزێوە هەموو شتێکمان تێکەڵ کردووە حکوومەت و حیزب و عەشیرەت و بنەماڵە هەمووی پێکداچووە بە کەس سەریە دەرناچێ کاری بە دامەزراوەی ئایا ئەوە دامەزراوەکانمان دەبین پەرلەمانێکی پەکخرا و حکوومەتێکی ئیفلیج ئەوەی دیکەش بەپێی یاسا مدەتی یاسایی بەسەر چوو من ئێستا دامەزراوێکی سەلامەت نابین لەم هەرێمەی خۆماندا ماف و ئازادیەکان شتێکی زۆر باشە ماف و ئازادی و تا ڕادێک هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام زیاتر ئەو ماف و ئازادانە مەجالیان پێ دەرکەزەری بە پەزەکان نەبێ لە کۆتاییدا دەڵێم ئەگەر 2 دقە خاترم بگرن لە کۆتاییدا دەڵێم بە حکمی موسڵمان بوونم ئیمان و عەقیدەکەم لەسەری پێویست کردم کە دڵسۆز و ڕاست و ساغ بم و بە پەرۆژ بم بۆ هەموو کەس بەگشتی بە تایبەت بۆ خەڵک و وڵاتی خۆم بۆیە دەڵێم زۆر بەڕوونی زۆر بە ڕاشکاوی بەڕێزان چینی سیکۆلاریسی بڕیار بەدەست لە هەرێمی کوردستاندا فەشەلێکی گەورە و حاشاڵن هەڵنەگرتان هێناوە لە بەڕێوەبردننی هەرێمەکەتاندا نە سیکۆلاریزمتان سیکۆلاریزمە نە دیموکراسیتان دیموکراسیە نە ئەو بنەمانەی کە ئەوانیان لێ پێکات و هیچی من نایبینم بەڕاستی بێئینساف نیم بەڵام پەرۆشی ئەو خەڵک و میلەتەمەکە ئێوە بەو شێوە تا ئێستا ئیدارەی وڵاتان کردو دوای 25 ساڵ دوای چارەگە سەدەیەک بۆیە چاو بە خۆتان دابژێڕنەوە ئەلمانیەتی هەرێمە وەکو چێشتێ مەجێور وایە هەموو شتێکی تێدایە حکمی میراتی سەپاندن بە پیرۆزگرتنی دەسەڵات بۆیە من دەڵێم گوناحتان دەگات چیدی ئەو چێشتە خراپەت دەرخواردی و میلەتەی خۆتان بدەن ئەگەر هەدەتانی حکومڕانی چێشتێکی باش بۆ خەڵکە سازکە ماسنی و ساعتی تریشت هەیە بۆ قسەکردن بەڵێ من بعد ئەوە تاوەکەم خزمەتکردنی خەڵک و جەماوەر ئەرکی حکوومەت و دەسەڵاتە چیدی کە پیان مەفرۆشنەوە بە نرخی کڕینی ئیرادە و دەنگ و بەهایە با 2 قسەش لەبەر ئەم میوانە بەڕێزەکە لە فەڕەنساوە 2 قسەش بۆ ڕۆژ ئاوایەکان بکەم یەکەم ئێوە سیکۆلاریزم و لائیکیزمەکەتان هەرچەندە لە کڵێسا و تیۆکراسی دەربازی کردو بەڵام تووشی زۆر دەرد و نەهاتی نەهامەتی دیکەی کردوون بە تایبەت پوچگەڕایی و ئێستا زانست لە خزمەت چەکی کۆکوشدایە دیموکراسیەکەشتان بەهۆی تاکگەرایی و کاپیتالیزم و خەریکە پێچەوانەی خۆی دەبێتەوە لە زیاتی و حکمی خەڵک بێت بۆ خەڵک حکمی کەمینەیەکی پارەدارە بەسەر خەڵکێکی هەژار و نەدار و بێچارەدا و بۆیە ئەگەر بگوترێ چێ پارەی زیاترە دەنجی بەهێزترە شتێکی زۆر ڕاستە واقعی گەلی کورد بەرهەمی بیرکردنەوەی سیکۆلاریستانە و بڕیارە دیموکراسیەکانی ئێوەیە چاوێک ئینسافێکتان هەبێ ئەم میلەتەی ئێمە بۆچی ئاوا وەکو گۆشتی خێرێ ببەشرێتەوە لە پەرلەمانەکانی خۆتان بڕیارتاندا 4 ئەگەر دیموکراسیتان بۆ خۆتان پێ باشە بۆ ئێمەشتان پێ باش بێ ئێمەش مرۆڤین بۆ ئەگەر ئێمە لە هەڵبژاردنەکاندا خەڵکێکی ئیسلامی دەیباتەوە بۆچی ڕێگە دەدەن کە کودەتای بەسەردا بکرێت لە جەزائیر و لە فەڵەستین و لە میسر زۆر باشکرا دیار بوو بەڵێ ئەمە قسەی کۆتاییمە هیوادارم کە خەڵکی ڕۆژئاوا سیاسیەکان چیدی کە هەڵە و پەڵەی گروپە پەرگیرەکان داعش و ماعش و ئەوانە سەر ئیسلام حساب نەکەن ئیسلام دینی سەماحەت و ڕەحمەتە ئەوانە بۆ نەمایش سەرێشە و زەحمەت
195 تەوژمی ئیسلامی هاوسەنگە ئێمە هێندێک لات و پەرگیرمان هەن ئەویش بەهۆی ئەو واقعە نەخۆشەوە پەیدا بوون و باچی دیکە ڕژێم و حیزبە سیکۆلاریستەکان ئێمە لە ئێوە نەکەنە داوەڵ ئێوە بە ئێمە نەترسێنن کە بەڵێ هەر لە پشت ئێمەوە بندەنا ئیسلامیەکان دێن ئیسلامیەکان ئەگەر بێن بەخوا لەگەڵ دیموکراسیدا ڕاستتر دەکەن ئەو لایەنە ئیجابیانەی کە لەگەڵ شەریعەت تێک ناگیرێن لەگەڵ هەموو ئەو قیام و بەهامرۆیانە ڕاستتر دەکەن و ئێمە واقعی ژیان و کرداریشمان ئەوە دیارە چ نەمانگوت و مارکسی و چەپین بەڵام ژیانێکی هەژارە و نەدارەمان هەیە لەگەڵ میلەتی خۆمان دەژین و خەڵکی دیکەش لافی شەبگەرایی لێدەدا و بەڵام ڤیلا و ملیاردێر و ملیۆن لێرە گرنگە و ئینسان لەگەڵ مەبدەەکانی خۆیدا ڕاستکە بەڵام ئەگەر نابەخوا بە حەڵوا دەم شیرین نابێ بەبێ شیعار بەبێ کردار بەخوا شیعار هیچی لە هەڵناوەرێ والسلام عليكم. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر. یەک تێبینی بچووک پێشەوەی داوا لە بەڕێز کاک مەلا بەختیار بکەم کە دەست بە عەرزەکەی خۆی بکە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە مامۆستا عەلی باپیر ئەیکا خۆم شەرحەکەم ئێمە مامۆستا عەلی باپیر یا بەڕێز کاک بەختیارمان بانگ نەکردو بۆ ئێرە بۆ ئەوەی بە پێی ئارەزوو حەز و خواستی ئێمە قسە بکەن نا ئەوە گرنگ نییە بۆ ئێمە ئەلمانێت چییە وەکو ماهیەت گرنگ نییە بۆ ئێمە دیموکراسێت چییە وەکو ماهیەت ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە بەڕێزان مامۆستا عەلی باپیر و کاک بەختیار چۆن لە دیموکراسێت تێگەن چۆن لە ئەلمانێت تێگەن و چۆن خەیاڵدانی یەکەن و چۆن ئەی خوێندنەوە لە واقعی کۆمەلگای کوردەواری چۆن ئەی خوێندنەوە لە کۆمەلگای کوردەواری ئێمە مامۆستا عەلی باپیر زۆر ڕاستگویانە گزارشتی لە خەیاڵدانی خۆی بۆ دیموکراسی و بۆ ئەلمانیەت کرد حاڵەتێکی زۆر تەندروستە حاڵەتێکی زۆر ئاساییە لێرەیە بۆ ئەوەی ئەو ڕۆڵەی خۆی ببینێ و ئومێ دەکەم هەرێکێک لە ئێمە بەو کولتورە سادەی کە پێشتر ئاماژەم پێدا مامەڵە لەگەڵ گوتارەکەی بەڕێز مامۆستا عەلی باپیر بکە هەر بە هەمان کولتوری سادەوە مامەڵەش لەگەڵ گوتارەکەی بەڕێز کاک بەختیارە ئەکەین ئەمن کۆمەڵێک تێویشم بۆ کاک مەلا بەختیار هێناوە دوای پێشکەشێکی دوایی کۆتاییە لە کۆتایی پەلە بکە مامۆستا نانا پەلە ناکەی ئەوە زۆر ئێمە نەفەسمان زۆر درێژە مەلا بەختیار مامۆستا عەلی باپیر نەفەسی زۆر درێژە کاک بەختیار نەفەسی زۆر درێژە ئێستا یەکسەر با کاک بەختیار دەست پێ بکە فەرموو کاک بەختیار زۆر سەردڵم گەوی تۆ دڵی چاکەمەوە تکایە ئەوانەی کە تەلەفۆنەکانیان نەکوژاندەوە تەلەفۆنەکان بژێنەوە بێدەنگی تەرجەمە چۆنە تەرجەمە چۆنە la traduction c'est comment la traduction il y a pas de son Michel personne ne traduit là personne ne traduit je les entends discuter entre eux mais t'as pris combien de notes n'est-ce pas est-ce que tu as pris des notes and now it works No good? فرموا كاي وقتها دەست پێ باشە دەبڕێت ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ بەڕێز مێشێل و کاکە عادل باخەوان کە هەوڵێکی باشیاندا تا ئەم دیبەیتە ساز بوو و بەڕاستی لە ناخەوە سپاسی مامۆستا عەلی باپیرەکەم کە بۆ یەکەمین جارێ لە 25 ساڵی ڕابردوو لە دەر ڕاپەڕینەوە کەسایەتیەکی سیاسی و دینی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئامادە بێ لە بەردەم ڕای گشتی گەلەکەمان و دنیاش ئەم دیبەیتە ساز بدەین بەڕاستی ئەمە بەڵگەی نزوجی سیاسی و نزوجی حزبی و تەجروبە وەرگرتنە لە هەموو کارەسەتەکانی 25 ساڵی ڕابردوو لە مێژووی خۆمانە لە ڕاستی ئەمە جێگەی تەقدیرە بۆ من زۆر خۆشحاڵیشم کە قاعەکە بینم هەموو خوشک و برایانە دانیشتوون بە شوناسی ئایدۆلۆجی جیاوازەوە بە شوناسی فەلسەفی جیاوازەوە لە دەرەوە خەڵک دانیشتوون و بە دڵنیاییەوە سەدان هەزار کەسێسە لە تەلەڤیزیۆن سەیری ئەم دیبەیتە ئەکا چ لە دەروەی وڵات چ لە ناوەوەی وڵات سپاس بۆ ڕووداویش کە لەو هەفتەیە ئەرکێکی زۆریان کێشا لەگەڵ کەناڵەکانی تر
هەم کەناڵەکەی کۆمەڵ و هەم کەناڵی گەلی کوردستان و هەم کەناڵەکانی تر کە ئیشێکی باشیان لەسەر ڕووپێوی ئەم دیپەیتە کرد کە زۆرترین بینەر بیبینێ. لە ڕاستی ئێمە لەگەڵ مامۆستا عەلی باپیر نهاتوون بۆ ئێرە شتە جیاوازەکانمان قوڵ بکەین، هاتووین شتە جیاوازەکانمان جوانتر پیشان بدەین و خاڵە هاوبەشەکانمان نەسەپێنین. ئەو خاڵانەی هاوپەشە لە پێنمانە گەڵاڵە ئەبن سەرنجامی مشت و ماڵکردنیان و خاڵە جیاوازەکانش کە جاران وەکو پێویست لە ڕووی بابەتیەوە، لە ڕووی عەقلانیەوە، لە ڕووی ڕخنە و لۆژیکەوە نەمانەتوانی باش تەعاملی لەگەڵ بکەین و هەندێک جاریش هەڵە دێرا بەملاو بەولا ئەو لاپەڕەیە دابخەین و لاپەڕەیەکی گەشتی دیالۆگ، دیبەیت، بۆڵتین و دیالۆگی شارستانانە پیشان بدەین. بەڕاستی قسەکانمان بۆ ئەوەیە. من خۆشحاڵم کە گوێم لە مامۆستا عەلی باپیر گرت ئەوەی کە ویستی وتی سپاس لەو ڕۆژەوە کە جارێ هەر دیموکراسی ناوی نەبووە، جەنابی ناوی نا دیموکراسی، تا ئەگاتە ئەم ڕۆژەی کە باسی داربڕینەکەیشی کرد. بەڕاستی یعنی وەزعی ئێستای کوردستانیش کێشەی حکوومەت، کێشەی حیزبەکان، کێشەی دەسەڵات، کێشەی ئاسایش هەموو ئەمانی باس کرد. خۆزگە تۆزێکیش ئاوڕێکی باە لە هەڵەی حیزبە سیاسیە ئیسلامیەکانیش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ئیخوان موسلیمینەوە تا ئێستا و هەموو ئەو داعش و درڕندە و پیاوکوژ و سەلەفیانەی کە هەموو دنیایان هێناوە تا ژان ئێستا، ئەمەش هەر لەسەر بەری ئیسلامی ئەگەر چی بە ناحەق ناویشان نابێ لە خۆیان نابێ ئیسلامی، ئەمەش لەسەر بەرەی ئەوان ناس حسابە. ئاوڕێکیش لەو هەڵانە بدایەتەوە هەر هەڵەی حکوومەتەکەی ئێمە و حیزبەکانی ئێمە دیایە کە لەوە زیاتر ڕخنە بگرێ من قبوڵمە. لاریم نییە لە ڕخنەکان، لەوەش زیاتر ڕخنە لە هەڵە سیاسیەکان، لە هەڵە ئابوووریەکان، لە هەڵەی سیستەمی حکومڕانی، لە بەشارمەنی باسکردنی سیکولاریزم لەلایەن هەندێک حیزبەوە نەک هەموو لایەکەوە، لەلایەن هەندێک حیزب و کەسایەتیەوە چەند ڕخنەی لێ بگرە من هیچ لاریم لەوە نییە. بەڵام بێگومان ئێمە هەمومان ئەزانین کە مێژووی ئێمە سیخناخە بە مێژووی حیزبی جیاواز، دەسەڵاتی جیاواز، ئایدۆلۆژیەتی جیاواز، فەلسفەی جیاواز، ململانی جیاواز، کوشت و کوشتاری جیاواز و مێژووی سەدەکانی ناوەڕاست مێژووی ئیسلامیەکانی، مێژووی علمانیەکان نییە. مێژووی سەدەکانی ناوەڕاست مێژووی خەلافەتی ئیسلامیە، مێژووی ئۆباما و مێژووی مارکس و مێژووی هێزە دیموکراتەکان نییە. هێزە دیموکراتیەکان لە زنجیەکان زیاتر لە 2 ملیۆن کەسیان نەکوشتووە. هێزە دیموکراتیەکان لە قەرامەتەکان زیاتر لە 1.5 ملیۆنیان نەکوشتووە. بەسرەیان لەگەڵ خاکە تەخت نەکرد ئەو عەباسیەکان بوو کە مەسەلی بەعدە خەراب البەسرەیان هێنایە پێشەوە بۆی کە یەک دار بەسەر بەردەوە نەما لە بەسرە، هەموویان سووتان و کوشت. خۆ ئێمەی علمانیەکان نەچون دووجار مەککە بسووتێنین، ئێمە دووجار مەککەمان نەسووتانوە، دووجارش ئەتکی مەککەمان نەکردووە. مەککە لە سەردەستی ئومەویەکان کوژراوە، خۆ ئێمە ئەولای پێغەمبەرمان نەکوشتووە. یەک علمانی لەسەر ئەستی دنیا نەبووە کە ئەولای پێغەمبەر کوژرا. خۆ ئێمە سێ خولەفای ڕاشیدینمان نەکوشتووە. یەک علمانی لەسەر ئەرز نەبووە کە سێ خولەفای ڕاشیدین کوژرا. دوای ئەوەش هەموو عوترەت و ئەهلی بەیت کوژرا. تاڵیبیەکان خۆ عەباسی و ئومەوی ئێمە دروستمان نەکرد، خۆ هاشمی و تاڵیبیەکان ئێمە دروستمان نەکرد، خۆ قەتوعامی حەجاجی کوڕی یوسی سەقەفی و کوفە و 8,000 دیر کوشتن ئێمە نەمان کردووە. خۆ عەباسیەکان کە سەرکەوتن ئێمە نەچوین قەبری ئومەویەکان هەڵدەینەوە بزان کامیان ئەندامێکی لەشیان بە ساغی ماوەتەوە حتا لە قەبریشا ئەندامەکانی لەشیان ئەنجن بکەین. ئەوە ئەلمانیەکان نەبوو بەڕاستی. ئەمەش مێژووە. من نەفرەت لەو مێژووەکەم کە دەسەڵاتی مەسیحی لە ئەوروپا کردێتی. ئەبەدەن پاساو بۆی کوشتی مریشکێکیش کەڵەشێرێکیش ناهێنمەوە کە لە ئەوروپا کراوە. لەوە زیاتر ئەڵێم 3 جەنگی جیهانی بەرپا بووە دەسەڵاتی مەسیحی لە ئیزاڵ بووە
و حکووماتێکە لەسەر مەسیحێت ماڵبوون بەرپرسیارن لێ جەنگی سەلیبی ئەوانن ئەگەر چی ئەسبابی زۆرە جەنگی یەکەمی جیهان ئۆروپان ئێمە نین جەنگی دووەمی جیهانیش ئۆروپایە هەر ئێمە نین بەڵام جەنگی عوسمانیەکان کە چوون ئۆروپایان داگیر کرد خۆ مەسیحەکان لەی مەسوول نین کاکە ئەو جەرائیمانەی عوسمانیەکان لە نەمسا لە هەنگاریا لە یونان لە بولغاریا لە پۆڵەنیا کردویانە و حتا ئەگەنە توخوبی فەرەنسا ئەو تاوانانەی عوسمانیەکان لەوێ کردویانە کە مێژووی خوێنیتەوە سەر سوڕەمێنە لەم تاوانانە ئەو تاوانانەی خلافەتی عوسمانی بۆ سەرنەوەی خلافەتی عەرەب لە عەرەب ئەنجامیان داوە یعنی خلافەت بەرامبەر بە خلافەت نەک خلافەت بەرامبەر بە دەسەڵاتێکی ئاینی تری ئیسلام ئەوەی بەرامبەر بە خلافەتەکانی تر کراوە لەلایەن عوسمانیەوە لەلایەن سەلاحەدینی ئەیوبووە بەرامبەر بە فاتمیەکان بەرامبەر بە ئیسماعیلیەکان بەرامبەر بە زەندیەکان بەرامبەر بە حەشاشەکان خەوارج کردوێتی غەیرە خەوارج کردوێتی بەڕاستی ئینسان کە ئەم مێژووە خوێنێتەوە لە کوشتنی شێخ خەلیفەی راشدینەوە بگرە هەتا ئەگاتە تەواوی ئەو تاوانانەی بە ناوی ئیسلامەوە ئەنجام دراون هەتا ئەگاتە ئەوەی 76 خەلیفە لە ناو بەغا کوژراوە قاهر بالله کە شانازی ئیسلامیەکان بووە چاویان هەڵکۆڵیوە لە ناو بەغا سواڵی کردووە لە ناو بەغا خۆ عەلمانی کوشتووە ئەو کاتە یەک عەلمانیش لەسەر ئەرز دەبووە هەر وشەی عەلمانی هەر نەهاتووەتە ناو ئەدەبیاتی ئیسلام و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەمە سەبارەت بەو تاریخە بەڕاستی ئەگەر بیستێ مێژووی سەرهەڵدانی عەلمانیەت ببەستێتەوە بە مێژووی سەرهەڵدانی کوشت و کوشتار وەکو تر تۆزە بەدیقەتر لەسەر عەلمانیەت قسە بکەین عەلمانیەت سەرنجامی تەنها ئەو هۆیانە نەبوو کە جەنابی مامۆستا عەلی باپیر باسی کرد عەلمانیەت لە ڕووی بابەتیەوە هەلومەرجەکە پێگەیشت کە سیستەمی سیوکراتی و سیستەمی سەدەکانی ناوەڕاست و سیستەمی شکستی دەسەڵاتی کەنیسا کۆتایی بێبێ و سیستەمێکی تر کە سەردەمی سەرهەڵدانی بازرگانی و سەردەمی سەرهەڵدانی پەیوەندی سەرمایەدارەکان و فەلسەفەکان بوو بەمای ئەوەی کە ئەڵتەرناتیڤێک بەدیلێک بێتە کایەوە ئەم بەدیلە بەدیلێکی باشتر بێ بۆ ئیدارەکردنی سەر ئەرز لە حەقیقەتە عەلمانیەت نەفیکردنی خوا نییە ئلحاد نییە عەلمانیەت ومن بەتەواوەتی دژی ئلحادم ئێتا ئەم لەحزەیەش و لە حەیاتم لەگەڵ کەسێ قسەم نەکردووە بەرەو ئلحاد ڕۆشتن عەلمانیەتی شوانیە ڕاستە لە کۆمونیزمە ئلحاد هەیە بەڵام لە عەلمانیەتە ئلحاد نییە بە دەلیلی ئەوەی ئێستا لە دوای 500 ساڵ لە سەرهەڵدانی عەلمانیەت و لە دوای 200 ساڵ لە سەرکەوتنی سیستەمی دیموکراسی و ئینجا بە قۆناغ چەسپاندنی سیکۆلارزم لە ئەوروپا ئێستا کەنیسەکانی ئەوروپا زۆر زیاترن لە سەردەمی سەرهەڵدانی عەلمانیەت لەو سەردەما بە خواهشتیش بە ئارەزووش بە ئازادیش خەڵکەچێ بۆ کەنیسەکان بە ئازادیە چێ کەس لەسەر دۆلاری ئەمریکی ناوی خوا نووسراوە لەسەر دۆلاری ئەمریکی ناوی خوا نووسراوە بڕۆ کەنیسەکانی ئەوروپا بڕۆ فاتیکان ببینن کە کاسوودیکە و لە تاریخە شکستیشی خواردووە لەبەرەوەی ئازادی مەزهەبە لەوێ لەبەرەوەی ئازادی دین هەیە لەوێ بڕۆ ڕۆژی شەمۆ یەکشەمە بچن بۆ پاپای فاتیکان بزانە سەدان هەزار کەس ئەچێ بۆ ئەوێ هەموو مانگێ هەموو ڕۆژێک لە مانگی 5 تا مانگی 1 ملیۆن کەس ئەچێ بۆ فاتیکان و دەوروبەری بەس ئەو ناوە ببینێ و ڕۆژی یەکشەمانیش ببینە پاپا دێتە دەرەوە سەڵەواتی مەسیحی خۆی ئەدا ئەو پەڕی ئازادی ئەسڵەن ئەوەی ئازادی زەوت کرد لە عەلمانیەکان دەسەڵاتی کەنیسە بوو کە عەلمانیەکان سیستەمی دیموکراسیان هێنەنایدی ئەو پەڕی ئازادیاندا مەزهەبەکان ئەبەدەن یەک مەزهەبیان قەدەغەن نەکرد مەزهەب لەگەڵ مەزهەب شەڕیە کرد نەک عەلمانی لەگەڵ مەزهەب کاسولیک و پروتستان مارتین لۆتەر پروتستان بوو دوورڕای خۆی دەربڕی بە ڕخنەگرتن بەوەی جەنابیشی فەرمووی ئەوەی ناوی نادادگاکانی پشکدین خۆ مارتین لۆتەر یەکەی منجار هەڵی وەشانەوە خۆ ئیسلامیەکان هەڵیان نەوەشانەوە هەر مەسیحی لەناو مەسیحی سەگڵ غوفرانیان قبوڵ نەکرد و ئیسلام لە تاریخی خۆیان ئەگەر ئیستیفادەی لە زانست لە دیموکراسی لە عەلم کردبێ خۆ لە سەردەمی گریکەکانەوە تا ئاخر شت زانە گەورەکانی ئیسلام ڕۆشتن ئەو سەرچاوەکانی فەلسەفەیان لەوێ نەقڵ کرد
لە فارابیوە لە ئیبن سیناوە لە هەموومانەوە بڕۆ بزانن سەرچاوەکانیان احتیمادی کوردیان لەسەر فەلسەفەی یونانی بووە و شتێک ئیزافە کراوێ بۆ ئەو تاریخە لە فەلسەفە لە علم لە زانست لە نەقڵکردنی هەموو سەرچاوە زانستیەکان خۆ هەر ئەوانان کە لە وڵاتانی یونان لە پێش ئاینەکانی سەری هەڵداوە لە دوای ئاینەکانی سەری هەڵداوە. ئەلمانیەت هەلومەرجی ئابووری بابەتی ئەلمانەتی هەناتە گۆڕێ نەک هەلومەرجی ذاتی علاقەی بەوە نییە وحدانەتی خوا ڕەفز کرابێ و مرۆڤ بکرێ بە بەدیری خوا شتیوان نییە. ئەوەی کە ئەلمانیەکان وتوانەوە مامەستا و تەفسیری بۆ کرد ئەوەیە کە بۆ شتە دنیایەکان عەقلی ئینسان ئەبێ بە چەقی بیرکردنەوە تەنها ئەمەیە و عەقلی ئینسان لە چەقی بیرکردنەوە بۆ ئەرکە دنیایەکان ئیلحاد نییە. ئەمە دوای ئەوەی گالیلۆ هاتووە ئیثباتی کرد و تا ئێستا یەک زانای ئیسلامی ناتوانێت ڕەدی بکاتەوە ئیثباتی کرد کە بابە ئەوە خۆر نییە بە دەوری ئەرزا ئەسوڕێتەوە ئەوە ئەرز و هەموو ئەستێرەکانە بە دەوری خۆر ئەسوڕێنەوە. لەمەوە وردەوە لە نیقاش لەسەر ئەوەی چەقی گردوون چییە و ئینسان ئەبێ چۆن بیر بکاتەوە و چۆن مەسەلە دنیایەکان بۆ مەسەلە دنیایەکان بێ مەسەلە ئاسمانەکانش بۆ مەسەلە ئاسمانەکان بێت. خۆ حەزرەتی مەسیح جوانی فەرمووە دع ما لله لله وما للإنسان للإنسان. ئەوەی بۆ ئینسانە بۆ ئینسان بەجێ بێڵێ ئەوەی بۆ خۆیە بۆ خۆی بەجێ بێڵێ. ئەمە 2000 ساڵە مۆبەلوتراوە و تێکستێکی جوانە بۆ ئاگاداریتان. من خۆم بە مسلمانەدانم سونەیشم چەند ڕۆژێک لە مۆبەل کاک محەممەد حەکیم لی پرسیم وتی پێتەڵەن تۆ شیعی وتم وەڵە لە ئەجداوە ئاباوەم شیعەیەکی تیان نییە باشە بەڵام تێکستی جوان هەر جوانە کەواتە چ گوناحێکی تایە ئینسان بەم عەزەمەتەی خۆی بەم هەموو داهێنانەی هەیەی لەسەر ئەرز بەم هەموو خزمەتەی کردوێتی لە سەدەی 14هەمەوە تا ئێستا و لە پێش ئەوەش لە سەردەمی کۆیلەیەتی یونان و ئیمپەراتۆریەتی ڕۆمی و ئەنجایی بریتانی وەرەوە بۆ هەموو ئەوروپا و بۆ هەموو ئەو شارستانێتی لە تاریخ دروست بووە هەموو عەقلی ئینسان دروستی کردووە. چ پەشمێکی تایە ئینسان بۆ مەسەلە دنیایەکان بکرێ بە چەقی بیرکردنەوە بۆ تەنزیمکردنی ژیان بۆ دروستکردنی سیستەمی بەڕێوەبردنی ژیان بۆ ئازادیەکانی ژیان. ئینسان دروستکرایی خوا نییە لەسەر ئەرزیدانە ناوە ئەم ئەرزە ئینسان دەسەڵاتیشی هەیە بتوانێت ئەم ئەرزە باشڕێکخە سیستەمیش باشڕێکخە لەسەر ئەم ئەرزە. بەڵام ئیلحاد بەڤەیە خراپە بە هیچ شێوەیەک ئیلحاد نە ئێستا نە لە ئایندەشە لە قازانجی پێکەوە ژیان ڕایەڵەی کۆمەڵایەتی ئاسوودەیی ئینسان نییە. یەکێک لە نهێنیە گەورەکانی سەرکەوتنی ژاپۆن کە دوو حەربی دۆڕان حەربی یەکەم و حەربی دووەمی دۆڕان یەکێک لە نهێنەکانی سەرکەوتنی ژاپۆن کە ئێستا یەکێک لە هەرە پێشکەوتەکانی وڵاتی تەکنۆلۆژیای دنیاە لە 12 باقی دنیا 11 باقی ژاپۆنە ئەگەڕێتەوە بۆی هاو ئاهەنگیەک لە بینی مەسەلە ڕۆحیەکانیان و مەسەلە مادیەکانیان هەیە. بۆ ئەمە ناکرێ بۆ لە لای ئێمە ئەمە ناکرێ ئەکرێ ئەمە ئاسایی ئەمە بکرێ. ئەلمانێت لە ڕووی بابەتەوە ئەمەیە ئەنجایی لەسەر زەمەنی سەرهەڵدانی ئەلمانێت کاتێک کە دوو سیستەم لە دنیا بە ناوی دین و حکومڕانیەکە یەکێکیان ئەگاتە بنبەست کە سیستەمی مەسیحیە کاسولیکە شکست دەهێنێ هەموو ئەو تاوانانەی باسەکرێن من لاریم لە هیچیان نییە لەسەر دەمی ئەوانە شکست دەهێنێ ئاڵتەرنەتیڤەکەی بۆ بەڕێوەبردنی دنیا دروستە بێ. منە پرسم چێ مێژوو باشە خوێنێتەوە با بچێ بە ورسی بخوێنێتەوە بزانێت لە دوای پەیدابوونی شۆڕشی دیموکراسی لە دوای پەیدابوون ڕێنیسانس اینجا ڕۆشنگەری اینجا ئاینسازی اینجا شۆڕشی پیشەسازی اینجا شۆڕشی دیموکراسی و سیستەمی دیموکراسی بزان بەشەریەت لەم 500 ساڵە سەرکەوتنی گەورەی بۆهۆی مەسەلە ماتریالیستیەکانەوە بۆهۆی مەسەلە دنیایەکانەوە بۆهۆی دەسەڵاتی دنیایی دروستکردنەوە بەشەریەت لەم 500 ساڵە دەستکەوتی تەکنۆلۆژی دەستکەوتی زانستی دەستکەوتی گردوونی دەستکەوتی فیزیۆلۆژی دەستکەوتی جیۆلۆژی دەستکەوتی سایکۆلۆژی دەستکەوتی گردوونناسی دەستکەوتی هەرچی تۆ استیفادەی لێکەی چێ خۆی زۆر بە
عالمێکی دینی تەواو عەیارەزانێ ئێستا لە تەواوی دەستکەوتەکانی مۆدێرنێتە و تەکنەلۆجیا و سیکولاریستەکان بەهرەمەندا بۆ هەموو شتێکی ژیانی خۆی هەموو تانێکی مۆبایلێکتان لە گرفانە گەردووان نەبێت شمانی ئەمە بە نوشتە بۆتان کرابێت ئەمە دەستکەوتی مۆدێرێتەیە لە گیرفانتانە ئێستا هەموو عالم بە خۆتانەوە بەستراوە بە ئەنتەرنێتەکانتانەوە بە فەیسبوکەکانتانەوە بە یوتوبەکانتانەوە بە هەموو ئەمانە بێگومان ئەمە بە دەستکەوتی مۆدرنەتە و زانستە دەستکەوتی عەقڵە دەستکەوتی غەیبیات نییە ئەمە غەیبیات ئارامکردنی ڕوحە ڕێنوێنیە بۆ ئەوەی ئاسوودەیی ڕوحی هەبێ بۆ ئەوی کەمترین غەڵەت بکەی خوای خۆ بپەرستی مەزهەبی خۆت هەبێ ئیتاعەتی خۆت هەبێ وەکو ئینسان ئەمە شتێکی زۆر باشیشە نەکەر خراپە بەڵام کە هێتە سەر بەڕێوەبردی دنیا و شتە دنیاکان ئەمە مەسەلەیەکی ترە کاتێک کە دەسەڵاتی کەنیسە شکستەهێنێ دەسەڵاتی سیوکراتی کەنیسە شکستەهێنێ ئەمە غەرب بەشێکی ئەمریکای لاتین بەشێکی ئەفریقیا سیکولارزم لەوێ سەرەڵەدا ڕێنیسانس هەتا باقی دەستکەوتەکان سەرەڵا تا ئێستا کە مۆدێرنێتە بەردەوامە باشە لەم لاوە یعنی چی شەرق یعنی چی نەخێر لەو لاوە جنوبی شەرقی ئاسیا یعنی چی ئاسیای گەورە یعنی چی وەرە بە ئەمانش بپشکنین بزانین دەسەڵاتەکانی ئەوێ چۆن بێ یەکەم کەینە شەرق و وڵاتانی خۆمان و ئیمپەراتۆریەتی عوسمانی زۆر بەوازەحی دیارە کە ئیمپەراتۆریەتی عوسمانی عەشرەتێک ئەبێ بە بەدیلی گەورەترین دەسەڵاتی خلافەت لە ناو عەرەب کە قورئان عەرەبیە پێغەمبەر عەرەبیە خولەفای ڕاشدین عەرەبیە و هەموو کولتوری ئیسلام لە ١٩٠ کولتوری عەرەبە لە بێن خۆیان تێکەچێ شەڕ و شۆری گەورە ئەبێ ئەنواعی کەسێتە پێشەوە بە ناوی پێغەمبەرایەتیوە کە هەمووی مزەیەف بوو هەموو شکستی خواردووە بەڵام ئاشوب و بشێوێکی عەجایب لە ناو خلافەتی ئیسلام و لە ناو دەسەڵاتەکانی ئیسلام و لە ناو قەڵەمڕەوەکانی وڵات بە وڵاتی ئیسلام هەیە ئەم ئاشوبەوە ئەکا کە لە ناو خۆیان ئەپووکێتەوە خلافەتی ئیسلامی و عەرەبی و عەباسی دوای پێشەوە ئومەوی دوایەوە فاتمی دوایەوە هەموو ئەمانە ئەوپووکێنەوە عەشرەتێک لە ئاسیای ناوەڕاستەوە دێت بۆ خۆی ئەتوانێ بیزەنتینیە کە دەسەڵاتی پایتەختی هاوینەی ڕۆمەکانە داگیرەکە و دەوردا دەسەڵاتی خۆی ئەگەێنێتە ئەفریقیا و مەغریبی عەرەبی بەشێکی ئەفریقیا بەشێکی هەموو ئەوروپا ئەو کاتە خلافەت ئەمە حاڵی بووە شەڕ و شۆرێکی بەردەوام هەبووە لە جیوی ئەم دیوە بە بێەوەی جاری سیکولارەکان هیچ دەسەڵاتێکیان هەیە بڵێم شەرقی ئێمە خۆ بۆ هۆی خلاف لە بینی سیکولاریزم باشە یا ئیسلامی باشە یا شیعە باشە یا سونە باشە سەفەوی باشە یا ئەمە باشە خۆ ئەم شەڕ و شۆرە لە ناو وڵاتانی موسڵمانراوە ئەم شەڕ و شۆرە بۆی عەلمانەت و دیموکراسیەت و فەلسەفەی عەقلانیە بۆ یەکجار سەری هەڵداوە ئەم مناقشەیە لە سەردەمی موعتەزیلە سەری هەڵداوە هەمویان کوشت و کۆتایی هات تۆ خۆ لە دوای ئەوە مەسەلێکی تر ناتۆ تێپێشەوە لەسەر عەقلانی بوون فەلسەفە نقاش لەسەر بوون و نەبوونی خوای گەورە قەت شتیوانە بووە ئەوەی کە بۆ بەمایی ئەوەی وڵاتانی ئیسلامی وردە لە 400 ساڵی حکومڕانی عوسمانیەکان ئینجا سەفەویەکان ئینجا فاتمیەکان و لە دوای ئەوە پێش ئەوەش هەموو شکستی خواردووە ئەوە خۆی باجی خۆیەدا ڕاستە ئەوەی خلافەت کردوێتی و بە خۆی و توتی سێبەری سەر ئەرزم و حکمی خوا لەسەر ئەرزەکەم خەلیفەکان وایان وتووە خەلیفەی ئومەوی وای وتووە خەلیفەی عەباسی وای وتووە خەلیفەی فاتمی وای وتووە خەلیفەکانی تر وایان وتووە با ئەمە لە قورئانە نەبێ بەڵام بە عەمەلی بە سەدان ساڵ ئەمانە بە ناوی خەلیفایەتی و سێبەری سەر ئەرز حکمی خەڵکیان کردووە و ملیۆنها کەسیشیان لەسەر خلافەت لە دژی خلافەت لەسەر ناکۆکی لەسەر خلافەت لەسەر تەفسیری خلافەت نەک خەڵکی کۆیلە و فەلاحی فەقیر باشترین عالمەکانی ئیسلام لە مالک و لە ئیبن حەنبەل و لە ئەمانە هەمویان یا کوژراون یا لە زیندانی نراون ئەمانە نەک خەڵکی سادە هەر لەسەر تەفسیر و شەریعەت و فقه و هەر لەسەر بەقووەتبوون و هەندێک بیر و ڕای ئازاد ئەم کوشت و کوشتارە لە وڵاتانە ڕوویداوە ئەم هەموو عالمە گەورەیە لە وڵاتە تووشی زیندان و چەوسانەوە بووە خۆ حەلاج چی لێکرا چی بوو حەلاج چی ئەتوانێت ئێستا یەک تێکستم بۆ بێنە لەسەر ئەوەی حەلاج مخالەفەتی خۆی کردبێ
یەک کەسم بۆ بێنن بتوانێت یەک و جێڕی بۆ بێنێتەوە ناتوانێت بێنێ چیان لێ نەکرد بەناو بەغا جێڕایان ئەم بەرە ئەو بەغایان بۆ دانا بەردەبارانیان کرد تا کوژرا لەناو هەموو ئەوانەی بەردەبارانیان کرد ڕەفیقێکی خۆی وەستا بوو گوڵێکی تێگرت وتی ئاخ لێیان پرسی وتیان ئەم هەموو موسڵمانە بەردی تێگردی نەدوو داخ بۆ بە گوڵەکە ئەڵێ ئاخ وتی ئاخ خۆزگە دۆستەکەم ئەو گوڵی تێنەگرتمایە شوێنی گوڵ تێگرتن نەبوو ئەمە یعنی دۆستەکەی گوڵی تێکرد پێی ناخۆش بوو لەوێ لە ڕووی بابەتیەوە کە ئەلمانەت لە ئەوروپایاتە پێشەوە شەرقی ئێمە و هەموو وڵاتەکانی کە موسڵمان ڕۆشتووە بە لەشکر ڕۆشتووە فتوحاتی تیا کردووە بە لەشکر بە زەبر و زەنگ نەک بە دخوا هەشت ئەخرەوە بەڕاستی هەڵگەڕانەوە جەڕانەوەی بوترێت ملەتی کورد و ملەتانی وەکو ئێمە بەهەلەکە ساما بەرەو پیری ئیسلام ڕۆشتوە شتیوان نەبووە ئەخ من تێناگەم چۆن ئەتوانین ئێمە بڵین لە هەموو کوردستانە یەک کورد نەبووە عەرەبی بزانێ لە هەموو کوردستانە یەک کورد نەبووە لە فەقه بزانێت لە هەموو کورد نەبووە ئەسڵەن ناوی خولەفای ڕاشیدینشی بیستی بێت چۆن ئەتوانێت لە خۆیەوە ببێ بە موسڵمان ئەگە بە لەشکر نەکرابێ ئەگە بە جزیە نەکرابێ ئەگە بە کوشت و کوشتار نەکرابێ شتیوان نییە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نەبووە لە هیچ شوێنێک لەم شەرقی ئەوسەتا یەک فتح و فتوحات نەبووە ئەگە بە زبری فشمشێر دەبێت یا جزیان بەسەرە سەپاندون یان بە زۆر کردیانن بە موسڵمان ئەمە زۆر وازەحە لە تاریخە بەڕاستی هەر کەسێک پێشەوارەکە ئێمە بنووسێ مێژوو تەزویرەکە ئێستا 6 دکتۆرە لەسەرەوە هاتووە کە چۆن 6 دکتۆرە لەسەرەوە هاتووە کە چۆن لەشکرەکانی ئیسلام لە قاچیەکەمەوە هەتا عوسمانەکان ڕووخاون چۆن بە زەبری شمشێر و کوشت و کوشتار خەڵکیان کردو بۆ موسڵمان جەنگی یەکەمی جیهانیش کە بەرپا بێ ئامادە بوانی بەڕێز عوسمانەکان شکستیان خوارد شکستەکە پێش ئەوەی لە بەرامبەر ئەوروپا بێ لە بەرامبەر فەرەنسا و بریتانیا بێ و ئەمریکا و ئەڵمانیا و مارش پشتیوانی شکستەکە سەرکەوتنەکە بکەن یا تێکەڵی ببن یا لەگەڵ عوسمانەکان بن خۆی عوسمانی لەناو خۆیان تێک و پێکچوو بوو ئەنواعی ئیسلاحاتی ئیراقیان شکستی خوارد خۆ ئێوە تاریخ خوێندنەوە ئەمریکا ئەڵمانیا بریتانیا فەرەنسا هەموو ڕۆژهەڵات ناسەکانیان پێش ئەوە هاتوون پشتیوانی عوسمانەکانیان کردو لەشکرەکانی عوسمانیان بەقوت کردو تۆپیان داونەتێ پارەیان داونەتێ سیستەمیان بۆ هێناون قانونیان بۆ هێناون بۆ ئەوی بەقوت بێ و بمێنێ پێش ئەوەی جەنگ یەکەم بەرپا بێ سەرمایەداری بەرەو کۆلۆنیالیزم هەڵبکشێ هاتوون ئەم سیستەمانیان بەقوت و ئەم سیستەمانە بە پشتیوانی غەرب هەموو ڕاپەڕینەکانی ئێمەیان لە سەدەی حەفدەم و لە سەدەی هەژدەم و لە سەدەی نۆستەم سەرکوت کردووە عوسمانیەکان هەروە سەفەویەکان بە پشتیوانی غەرب ئێمەیان سەرکوت کردووە و نەبێ غەرب هات بێ محارەبەی ئەمانی کرد بێ لە بەرەوەی موسڵمانن غەرب هاتووە توجارەتی لەگەڵ کردوون هەموو جۆرە دامیکی کردوون ئەنجا لەگەڵۆشە خۆیان نەیتوانی ئەم سەرکەوتە بەدەستبێن چون لەگەڵ ئەڵمانیا و نەمسا و بڵغاریا ڕێککەوتون فەرەنسا و رووسیا و بریتانیا حربی عالمی یەکەم بەرپا بوو عوسمانی بەرگەینەکە شکستی خوارد کەمال ئەتاتورک هاتە سەر حکوم 4 ئازاری 1924 خلافەت تەواو بوو 23 خلافەت تەواو بوو خلافەتی عوسمانی من لێرە بۆ ئەوەی کەس لە ئێوە وا خەیاڵ نەکا من پێم وایە کەمال ئەتاتورک کەمالیزمی هێنایە سەر حکومکاری زۆر باشی کردووە سەراپا دژی سیستەمی حکومڕانی کەمال ئەتاتورکم بەوەوە کە ئەڵێ سیکولاریزم بچم ئەوش تاوانی گەوری کردو لە تاریخەوە و هەموو بەعسیەکان لە چەپ و ڕاستیانەوە بەناوی سکولاریزمان ئیبادە کرد هەروەکو چۆن هەموو ئەم ئەمبراتۆرەت و خەلافەت و هەموو ئەم قاهر بالله و هەموو ئەم قەڵەمڕەوە ئیسلامیە لە تاریخە بەناوی ئیسلامە غەڵەتیان کرد ئەگە کۆی ئەوانەی بەناوی ئیسلام حکومڕانیان کردووە و جەزرەبەیان لە ئیسلام داوە کۆکەیتەوە لە 90 زیاترە لە هەموو ئەو سیکولاریستانی بەناوی سیکولاریزم حکومڕانیان کردووە و جەزرەبەیان سیکولاریزم داوە و تاوانەکانی کە لە دەسەڵاتی ئیسلامی لە سەردەمی ئومەویەکانە تا ئاگاتە ئاخر خەلیفەکان تاوانەکانی ئەوان بەرامبەر بە بەشەریەت کوشت و کوشتار شەڕ و شۆر داگیرکردن دزی تاڵانی ئەنفال دیل کوشتن هەموو ئەمانێک کە کراوە زۆر زیاتر بوو لەوانی کە غەرب هات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو تاوانەی ئەنجام داوە زۆر لەمە زیاتر بوو بۆیە سیکولاریزم ناتووە هەروە لە خۆیەوە ببێ بە بەدیلی ئەم قەڵەمڕەوانە ئەم قەڵەمڕەوانە خۆیان لەناو خۆیانە باجی مێژووی خۆیاندا گەیشتن بنبەست کۆتایی حکومڕانیانەت لە تاریخە دیموکراسی لەکەیەوە سەرێڵداوە لە حقیقەتە ئینسانەگە لە ڕووی سۆسیۆسیاسیەوە یعنی لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی و سەیریەکە
پێش دیموکراسی شتێکە بۆ لە بەرناو بەشەرێتە بە ناوی مەشاعی بیدایی کۆمونیزمی سەرەتایی ئەو کاتە نە دەسەڵاتی کۆیلیەتی هەبووە نە دەسەڵاتی دەرەبەگایەتی هەبووە نە دین هەبووە نە مەزەبەوە بوو حتا عەقیدەش نەبووە هیچ شتێک نەبووە بەشەر بووە هەر ئەوە بووە سەرەتای قسە لە مێشکی ئینسانە پژاوە و لەسەر سروژیان بۆ خۆیان ئەمە پێش دیموکراسیش بووە پێش کۆیلیەتیش بووە ودا لە سەردەمی کۆیلیەتیە سیستەمی کۆیلیەتی کاتە سەرکان شتێک ئەگەر هەبێ پێی بڵێ دیموکراسی لە یونانە سەری هەڵداوە لە یونانە هەڵدرا دیموکراسی تەنها دیموکراسی بیربەندە گەورەکان بێ بەڵام لەناو ئەسینا نەک سپارتا شاری لەشکری کۆیلەکان بوو و بۆ شەڕ و شۆڕ لە ئەوروپا دروست کرا بوو یونان شاری عەقڵ و معریفەت و فەلسەفە بوو هەڵدرا شتێک لە بینی قەڵەمڕەوەکانی یونانی ئەو کاتە و عەقڵمەندان و فەیلسوفەکانی ئەو مادە پێک بێدێ بە ناوی دیموکراسیەوە بەڵام هەر لە ناو ئەسینا خۆیان 40,000 کۆیلە هەبوو ئەو کاتە لەبەرەوەی زمینەی سەرخستی سیستەمی دیموکراسی نەبوو ئەگەر چی تەرحەکانی ئەو کاتی دیموکراسی بۆ زەمان و زمینەی خۆی تەرحێکی زۆر باش و شکستی خوارد بۆ شکستی دەخوارد لە دوای ڕێنیسانسەوە لە دوای ئاینسازیەوە لە دوای ڕۆشنگەری و شۆرشی سناعیەوە بۆ شکستی نەخوارد لەبەرەوەی کە زمینەی سەرکەوتنی دیموکراسی هاتە پێشەوە ئەگینا شکست لێخوارد خۆ کاسولیک و پروتستان زۆر زیاتریان لە دەسەڵاتی ئەسینا و سپارتا دژی دیموکراسی کرد لە سەردەمی یونانە لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستا 5 ملیۆن ئینسانیان کوشت کاسولیکەکان نیانتوانی ڕێگە لە تەوەژم و سەرکەوتنی دیموکراسی بگرن زۆر زیاتریان کوشت ئەنجا نیانتوانی خۆ لە سەردەمی یونان و سپارتا کۆی کوژراوەکانی ئەو کاتە لەسەر دیموکراسی کۆکەیتەوە ناگا بە 1000 کەس کەچیش 5 ملیۆن کەس لە سەردەمی سەرهەڵدانی شۆڕشی دیموکراسی و ڕێنیسانس و ڕۆشنگەری ئەکوژرە دیموکراسی ئێسەرەکەیە بۆ چکە لە ڕووی بابەتیەوە پێویستەکانی سەرکەوتنی دیموکراسی ڕەخساوە نەک لە ڕووی زیهنیەوە پێویستە مادیەکانی ژێرخانە مادیەکانی تەکنۆلۆژیەکانی فکر و فەلسەفەکانی تەجروبەکانی زیاتر لە 2000 ساڵی ڕابردوو دەسەڵاتی مەسیحی و دوایەوە پێش ئەوە هی عەشرەتەکانی جوولەکە و دوایەوە هی ئیسلامی هەمووی سەلماندی کە ئەبێ ئەڵتەرناتیڤ دروست بێ کە بەدیل دروست بێ لەبەرەوە شۆڕشی دیموکراسی کە سەری هەڵدا سەرەڕای ئەوەی لە ناو شۆڕشی دیموکراسیش کوشت و کوشتار بوو هەڵەی گەورە بوو سەرکەوتنی بەدەستێنا ئەم سەرکەوتنی دیموکراسی ئامادە بووان فرۆسەیە ئارەزوو نییە ئەوە نییە کە ئینسانێک لەسەر ئەرز دانیشتووە بیریە کاتەوە خوای گەورە ئەبێ بڕاتە لاوەوە من ئینسانم هاتووم بۆ ئێرە مەسەلەکە وان نییە مەسەلەکە ئەوەیە کە هەلومەرج پێگەیی بیری وردیش فەلسەفەی تازە سیاسەتی تازە خەباتی چینایەتی و نەتەوەیی و ئایدۆلۆژی تازە دێتە پێشەوە و دەدە کۆ بێتەوە بەرەو سیستەم ئەڕوا ئەمە حاڵەتی بابەتی حاڵەتی ذاتی نییە فەیلسوفێک لە ناو کوپەدا نەنشوە بیری لێ بکاتەوە ئەو مێژووە فت ئەم مێژووە دەست پێ بکە لەگەڵ 3 دقەی مامۆستا عەلی باپیر کە خستێت سەری 4 دقم ماوە باش ئەوە حقیقەتی ئەوەیە ئەمە وەسەر سیکولاریزم لە سەردەمە بە ئەم 4 دقەیە بۆ ئەمە تەرخانی کەم ئەم سەردەمەوە لە ئامادەبووان ڕیژیکەین مامۆستا عەلی شتێک خاتری ئەوروپای کرد بەڵامەوەی شەرقی بە تەواوەتی نابوت کرد شەرق بە هەموو خراپیەکانی ئەم حکوومەتانی کە هەیە هەرچی ڕخنەی لە یەکدن بیگرن بە هەموو خراپیەکانی ئەم حکوومەتی 100 ساڵی ڕابردوو دروست کراوە وەرم بزانم بەراوردی بکەین بزانم پێشکەوتن لە 100 ساڵی ڕابردوو لە تۆب لە هەندەسە لە معمار لە ژیانی کۆمەڵایەتی لە سەقافی لە ئازادی بیرۆڕە لە ئازادی فەلسەفە لە هەموو ئەمانە بزان زیاتر نەبووە لە هەموو سەردەمی خلافەتەکانی ئیسلامی بە هەموو کەمبووکوڕەکانیەوە کە هەیە بە هەموو عیب و عارەکانی کە هەیە ئەمە خراپترین جۆری سیستەمی سیکولارەکە لێرە هەیە ئەنجا باشترە لە باشترین خلافەتەکانی سەردەمی ئیسلامی کە لە 1600 ساڵی ڕەبەقا حکمڕانی ئەم وڵاتانی ئەبیان کردووە ئەمە وەکوتری ئێمە هاتووە سەر ئێمە حکمڕانیمان خراپە وەڵام من دیفاع لە هیچ گەندەڵێک ناکەم دیفاع لە هیچ کەم و کوڕێک ناتم دیفاع لە هیچ قەرارێکی خراپ ناکەم چ سەبارەت بە پەرلەمان چ سەبارەت بە حکومڕانی چ سەبارەت بە غەدرێکە لە حیزبەکان بە حیزبە ئیسلامیەکانی شۆ کرابێ من هیچ دیفاع لەوە ناکەم بە ئەبەدەن بەڵام ئاخر قسەم ئەوەیە ئێمەی بەعس و شەرجێردەستەیی و 100 ساڵی ڕابردوو کە
هیچیان بە ئێمەڕەنەوە ڕەوا نەبینە 100 ساڵی ڕابردوو یەک حرەکەی ئیسلامی لە تاریخا پێش سەر هەڵدانی بزوتنی ئیسلامی لە کوردستان و دوایی کۆمەڵ کە لە بزوتنی ئیسلامی جیابەوە و ئینجا حیزبەکانی ترکە مەسلەی نەتەوەیەتیدان لا گرنگە و مەسلەی دیموکراسیش بەقەت ئەوەی کە باوەڕتان پێیەتی ئەو جانبانەی باوەڕتان پێێتی لە دیموکراسی تێیدیەکەن پێش ئەوە چی هێزێکی ئیسلامی لە ناو عەرەب لە ناو کولتوری عەرەب لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو دنیا هەموو متەمەراتیانی ئیسلامی بپشکنن هەموو کۆبوونەوەکانی هێزە ئیسلامیەکان لە ناو وڵاتانی عەرەبە بپشکن بزان یەک قسەی خێریان بۆ کورد کردووە یەک قسەی خێر ئەنفالمان بەسەر هات بێدەنگ بوون نەک ئەوە ئیخوانەکانی عێراق 1972 خۆیان تەجمید کرد هەتا ساڵی 1994 ئیخوانەکانی عێراق وزەیان لە دەم هاتە دەرەوە بەرامبەر بە ئەنفال کیمیاباران 5,000 گوندی ڕووخاو سەدان هەزار شەیدی ئێمە کە ڕۆشتن وزەیان لە دەم هاتە دەرەوە ئەخۆ ئەگەر عیب و عار بێ هیچ نەبێ ئێمە شتێکمان بینا کرد بە هەموو عیب و عارەکان مەشەوە بەڵام بەرامبەر بەوەی کە بوون و نەبوونمان کەوتە غەرغەرەوە کەس دیفاعی لێ نەکردن لەم دنیای ئیسلامیە من ڕخنەم لە ئێستادان نییە ڕخنەم لەوەش نییە لە دوای هەڵەبجا بزوتنی ئیسلامی هاتن دەرەوە و چەکی مقاومەتان بەس کردەوە ڕەحمە لە دایک و باوکتان بۆ ئەوەی کە کردتان بەڵام ئەی لەوە بەر چ وەزعیتێک بەسەر ئێمە هاتبوو آخر ئێمەی سکولار بووین ئێمە و پارتی و سۆشیالیستی ئەو کاتەوە حزبی شووعی بووین کە بەعس وتی ئەنفال وتمان نا کە بەعس وتی چەکی کیمیایی بەکارێنم چەکەکانتان فڕەدەن وتمان فڕێی نادەین ئەتڕوخێنین کەوتی 5,000 گوندتانە ڕوخێنم ناڵم ئاو بخۆنەوە لە کوردستانە وتمان هەوا و گڵ ئەخۆین چەکەکان بەرامبەر بە ئێوە دانادەین مەقاومەت دەکەین کردمان گەیاندمانە ڕاپەڕینیش سەریش کەوتین بە هەموو کەم و کوڕەکانەوە وەکو ئیسماعیل بەشکچیڵێ خراپترین حکوومەتی کوردی باشترە لە باشترین حکوومەتی داگیر کرد من سوپاسدانەکەم سپاس نەخێر وەکو پێشتر وتم ئەم هۆڵە جێگای چەپڵە لێدان و هوتارکێشان و شتانە نێت تا ئێستا نمونەیەکی زۆر جوانتان پێشکەش کردووە لەسەر ئەو نمونە جوانە بمێننەوە من نەزانم ئەگەر گوێم لێ بگرن بە ڕێزان خاڵێکی هاوبەشی نێوان بە ڕێزان کاکبەختیار و مامۆستا عەلی باپیر خاڵێکی هاوبەشی زۆر بەهێزیان بە درێژایی مێژووی هەردووکیان لە هەشتاکانەوە تا ئێستا کە 2016 ئەوەیە کە هەمیشە زۆر بە دەگمەن دەرفەت ئەهێڵنەوە بۆ بەرامبەرەکان کە بێلایەن بێ بەرامبەریان لە ڕێگای تێزەکانیانەوە لە ڕێگای ئەرگیومۆنتەکانیانەوە لە ڕێگای بەڵگەهێنان و گزارشتەکانیانەوە هەمیشە بەرامبەرەکان وا لێکەن یا دۆستیانە یا دوژمنیانە یا زۆر بە توندی لایەنگریەکەن یا زۆر بە توندی دژایەتی ئەەکەن بەڵام من و بەڕێز پرۆفیسۆر ڤیڤۆرکا و من بە فێری تەواضوع بین هەوڵەدەین بە یەک مەسافە لە نێوان هەردوو لابۆسین پێم وایە هەر لە ڕووی جیۆگرافیشەوە هەر یەک مەسافەیە تقریبان 1 مەترە لە نێوان هەردوولا لەبەرەوە هەم لە ڕووی جیۆگرافیەوە هەم لە ڕووی فکریەوە دڵنیابن لەسەرەوەی هەم لە ڕووی سۆسیۆلۆژیەوە ئێمە بە یەک مەسافە بە یەک مەودا لە نێوان هەردوو لا ئەوەستین و هەوڵەدەین نەڕۆینە ژێر باری ئەرگیومۆنتەکانی ئەم دوولایەنەوە بۆەوەی بتوانین ئیدارەی دەیبێتەکە بەو شێوەی کە بڕیانمانداوە بیکەین ئێستا بە ڕێزان 15 خولەک ئەدەم بە ڕێز مامۆستا عەلی باپیر ئومێ دەکەم مامۆستا عەلی باپیر خۆی لە 15 خولەکەکەیە بۆستێ بۆ ناڵم بۆ وەڵامدانەوە ئەڵم بۆ مناقەشەکردن بەڕێزان گوێ بگرن تکایە لەم وشەیە مامۆستا عەلی باپیر مناقەشەی بەڕێز کاک مەلا بەختیارەکە وەکو کاک مەلا بەختیار مناقەشەی مامۆستا عەلی باپیرەکە لەم مناقەشەکردنیشە دیسانەوە دووبارەیەکەمەوە ئێمە لێرە نین بۆ وروژاندنی زۆنەکانی هەست و سۆزی بەرامبەرەکانمان ئێمە لێرەین بۆی بە شێوەیەکی عەقڵانیانە گوێ لە یەکتری بکرین لە یەکتری دێ بکەین و وەڵامی یەکتری بینەوە و مناقەشەی یەکتری بکەین بەڕێز مامۆستا عەلی باپیر فەرموو زۆر سپاس شارێکێکت هەیە ئەم زۆر سپاسی کاک مەلا بەختیار دەکەم بەنسبەت کاک مەلا بەختیار هەستم کرد زیاتر ئێمەی بردەوە بۆ مێژوو من حەزم دەکرد کاک مەلا بەختیار زیاتر قسە لەسەر واقیع بکە من باسم کرد کە ئەگەر سیکۆلاریزمە ئەگەر دیموکراسیە ئەگەر سیستەمی حکومڕانی ئیسلامیە کەمە پێمان وایە بەدیلە بۆ خاڵە ئیجابیەکانی دیموکراسی تێدایە و ناکۆچیشی نیە لەگەڵ زۆربەی بنەماکانیدا وەکو میکانیزمی حکومڕانی
بەڵام بەدیلە بۆ سیکۆلاریزم خەڵکی ئەوروپا ناچار بوون پەنا بەر سیکۆلاریزم بەڵام خەڵکی ئێمە هیچ ناچار نییە و هەرچی چاکی لەوێدا هەیە لە ئیسلامی خۆیدا هەیە بە باشتر وە لە سەلبیات و خاڵە نەرێنەکانیشی دوورە من پێم خۆش زیاتر قسە لەسەر واقع بکە بەهەرحاڵەوە بۆ خۆی دەگەڕێتەوە چونکە من پابند بووم بە ناونیشانی دیبەیتەکە سیکۆلاریزم و دیموکراسی لە ئەزمموی هەرێمی کوردستاندا لەو چوارچێوەیەدا من هەوڵمدا قسە بکەم ئەلبەتە ئەوەی کە کاگمەلا بەختیار گوتی چەند شتێکی وروژان من بە خێرایی بەسەریدا دەڕۆم خۆزگە باسێکی هەڵی ئیسلامیەکانی کردبایە بە تاکید باسی ئیسلامیان نەبوو باسی سیکۆلاریزم و باسی دیموکراسی بوو ئیدی من دەبێت ئەوەی کە ئیدعای سیکۆلاریزم بوون و هەڵگری فکری سیکۆلاریزمی دەکا و ئیدعای جێبەجێکردن دیموکراسی دەکا من دەبێت باسی ئەوە بکەم بەڵام ئێمەسا ئەگەر دانیشتباین بۆ باس و خواست مشتمر لەسەر دەوڵەتی ئیسلامی و تەوژمی ئیسلامی و ئیسلامیەکان چیان پێ ئەو کاتە باسی کەموپڕی ئیسلامیەکانیشم دەکرد بە تاکید ئیسلامیەکان فریشتەی بێ هەڵە و بەفری بێپاڵە نین بەڵام ئەو باسە نەبوو من حەقە سوپاسی ئینسافی کاگمەلا بەختیار دەکەم کە گوتی هیچ لاریم نییە لە ڕەخنەکانی مامۆستا و زۆری دیکەش هەن هەڵدەگرن جا من ئەو زۆری دیکە کە هەڵدەگرن ئیدیەوە ئەو لە زیاتی من باسی کرد و زۆر سوپاسی دەکەم فعلاً واقعەکەمان ئەوەی من گوتومە هەڵدەگرێ و زۆری کەش هەڵدەگرێ و حەقیقەت من کە باسی کەم و کوڕیەکانی خۆشمان دەکەم لەم هەرێمی کوردستانەدا کوردەواری خۆمان دەڵێن دۆست ئەو کەسێ دەتگرێنێ دوژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنین بەڕاستی پێم وایە کە دەبێت دڵسۆزی ئێمە بۆ هەرێمەکەمان بۆ ئەزمونونەکەمان بۆ خەڵک و جەماوەرەکەمان جورئەتی ئەومان پێ بدا کە نوختە بخینە سەر پیت پەنجە بخینە سەر نەخۆشیەکان ئەگەرنا بە خاتری دیگرتن و بە مجاملات من ڕێزی هەموو کەس دەگرم هەرچی چینی سیاسی لەم هەرێمی کوردستانەدا هەیە یا ڕەفیقمان بۆ لە شاخ یان ئێستاش لێرە من قەت عادەت منێ خۆم لە کەس دابڕم مەگەر خەڵک دەرگەمان بەڕوودادا خاو خۆمان لێ دابڕگەنا من بڕوان بە دابڕان نییە بڕوان بە قسە لەگەڵ یەکدیدا نەکردن نییە من زۆر جار ڕۆڵم بینیوە کە دوو لایەنی ناکۆکی ئالمانی پێکەوە ناکۆ بوون پێک و ئاشتم کردوونەوە دانیشن پێکەوە ئێمە گەر بە هەمومان شتێکمان بۆ بکرێت دەکرێت ئەگەرنا بە لێکجایی بە پشتێکردن هیچمان بۆ ناکرێت بەنسبەت کاگمەلا بەختیار هەندێشتی باس کرد ئێمە ئالمانی نەبووین مەکەمان ڕوخاند ئەمن باسی ئەوم نەکردووە ینی ئەگەر ئەو بێ وەڵامی مندا تو باسی ئەوم نەکردووە ینی حاصل ئەو بەرپەرچی قسەیەک دەدەوە کە من نەمکردووە سێ خەلیفە ڕاشیدەکان کە کوژراون و بنەماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و حوسێن کە کوژراوە فعلاً هەموو شتی خراپ بوون بەڵام خۆ من خەڵکی ئالمانی تۆمەتبار نەکردووە ئەوانە سێ خەلیفەی ڕاشید بۆ دەکوژرێن لە ڕاستیداوە خاڵی هێزە بۆ ئیسلام چونکە کلتوری ئەو کاتەی حکمڕانی و دواکەوتوێتی کۆمەڵگا تەحملی فکری حکمی ڕەشیدی نەکرد حکمی خەلیفە ڕاشیدەکان کە خەڵک هەموو یەکسان بێ و خەڵک لە نێو خۆیان دای کامیان بە باشتر دەزانن کامیان خاوەن کەفاءەتر هەڵی بژێرن بەبێ ڕەچاوکردنی بنەماڵە تیرە و ڕەگەز پارە و سامان وەجاخ و ئەوانە ئەوە خەڵک بۆی تەحمل نەکرا ئومەویەکان هاتن کودەتایان کرد بەسەر ئەو خلافە ڕاشیدەدا کە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەلبانی لە السلسلة الصحيحەدا هێناوێتی ئەوەل من يغير سنة رجل من بني أمية یەکەمین کەسێک کە ڕێوشوێنی من دەگۆڕێ واتە ڕێوشوێنی حکمڕانی پیاوێکە لە بەنی ئومەیە کە ئەلبانی دەڵێ مەبەستی پێ شێوەی دانانی حکمڕانە کە لە شوڕاوە گۆڕدرا بۆ میراتی و بۆ بنەماڵەیی لەوێوە ئینحراف دروست بووە ئێمە دەزانین خەلیفە ڕاشیدەکان کوژراون و زانانی ئیسلام سجن کراون بەس ئەوە خاڵی هێزە بۆ ئیسلام خاڵی هێزە بۆ زانانی ئیسلام کە ئامادە نەبوون سازش بکەن لەسەر مەبدەئەکانیان لەگەڵ دەسەڵاتدا ئێساش ئەوە لە ئێمە داوا کراوە ئەوە لە ئێمەی ڕۆشنبیر و بە مامۆستا و بە ڕۆشنبیر و نووسەر ئەوەمان لێ داوا کراوە کە بە زارچەوەرکردنێک و بە تەماوە بەرنانێک و بە دوو هەڕەشە و گوڕەشە و بەوانە ئێمە تەنازول نەکەین لە مەبەدەئەکانی خۆمان لەوەی کە بەڕاست و چاکی دەزانین بۆ خەڵک و میلەتی خۆمان و پێداگیری بکەین لەسەرەوەی کە ئەم وەزعەی بەڕاست بێتەوە چاکسازی و پاکسازیە بکرێت زانانی ئیسلامیش هەروایان کردووە ئەحمەدی کوڕی حەنبەل کە تەنازول ناکە شافعی کە دەردەکرێت ئەبوو حەنیفە کە سجن دەکرێت مالیک کە لێی دەدرێت ئەوە مەدالیای دەبێت مەدالیای شەرەفیان پێڵ بواسرێ ئەوە نیشانەی زیندوێتی ئیسلام و نیشانەی ڕەسەنێتی ئەو زانایانەمان بۆ ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بەنسبەت
جەنگەکانی جیهانی کە تەبەن خۆی باسی کرد منیش تەئیدی دەکەم یعنی لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم بەپی هەندێک سەرژمێر نزیکەی 7 ملیۆن کەس یاخود کەمتر و زیاتر کوژراوە هەموو جەنگەکانی عالەمی ئیسلامی خڕ بکەوە لەو کاتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بووە کە وەکو کامەلا بەختیار ئاماژەی پێدا ئەو شەڕی لە نێوانی یۆنانیەکاندا بوو هەمووی چەند هەزار کەس نەبووە هەموو شەڕی فتوحاتی ئیسلامیش پێش خەلیفەی ڕاشید لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناگاتە هەزار کەسێ دەوری 900 کەسێکە بەهەرحاڵ بەس ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو کە گلەیەکیشی لە سەلاح الدین ئەیوبی کرد کە حکمی فاتمیەکانی لە میسر نەهێشتووە آخر خەلیفەی فاتمی شاعرێک پێ دەڵێ فەحکم فەئەنتە الواحد القەهار حکم کە تۆ واحدی قەهاری یعنی ثیۆکراسیەکی زۆر خراپ بووە و خەڵکی بە کۆیلە تەماشا کردووە حکمێکی شیعی متطرفی طائفی صلاح الدین ئەیوبی زعما صلاح الدین مانێشە نازی پێ بکەین ئەویش ڕخنەی لێ بگرین لەسەرەوەی کە حکمێکی طائفی دەمارگیری خراپی نەهێشتووە ئەوە پێما بە ئینساف نییە لەگەڵ صلاح الدیندا بەنسبەت کوشتنی خەلیفە عەباسیەکان ڕاستە مەش دەزانین لە تاریخی لە مێژووی ئیسلامدا لە مێژووی موسڵماناندا کەم و کوڕی و هەڵە بووە بەڵام کەم و کوڕی هەڵەکان دەگەڕێنەوە بۆ لادانی خەڵکەکە لە ئیسلام بەڵام هی نەسڕانیەت دەگەڕێتەوە بۆ خودی دینە تێکدراوەکە بۆ خودی کتێبە پیرۆزەکە کە ئەلبەتە کە تێک دراوەگە ناو کتێبی کە خۆی پەروەردگار ناردوویەتی بۆ شێوێ نەبووە بەنسبەت عەلمانیت ببەسرێت و بە کوشت و کوشتارە من بە پێچەوانەوە گوتم نەسڕانیەت کوشت و کوشتاری کرد کەنیسە دادگای تەفتیش و ئەوەی دانا دوای ئەلمانیەکان هاتن بەرپرسی ئەوەندایە و ئەلمانیەکان جۆری ئەلمانی باجی گەورەیدا سووتێنران یعنی من وام نەگو لە ڕاستیدا وەکو بڵێ ئەوەش نازانم ڕەنگە چاک لە قسەکەی من تێنەگەی بێ ئەلمانیە دەگەڵ لحادانی من لە سەرەتاوە گوتم لە نێو ئەلمانیەکاندا بگەڕێ خەڵکی مولحید هەیە و خەڵکی خواناسیش بووە ئەلبەتە ئێمە تێبینیشمان لەسەر زۆرە خواناسینەش هەیە کە کابرا بڵێ من خوا دەناسم خوا حەقە بەڵام دینەکەی بەکەڵک نایە ئەوەش دەبێت زۆرە خواناسینەی بێ ئەوە پێی دەڵێن شەل نییە بەڵام پایشکاوە یعنی کە تۆ بڕات بەخوا هەیە و خوا قورئانی ناردووە و خوا پێغەمبەری ناردووە و بۆ هەموو بەشەری ناردووە چۆن دەڵێ دینەکەت بەکەڵک نایە و چۆن ئەوەی کە خوا حەڵاڵی کردو بە حەڵاڵی دانانی و ئەوەی کە قەدەغەچی کردو ناڵێ قەدەغەیە نابێ یعنی ئەوە لەگەڵ ناوی مسلمانەتیدا ناگوێت کە تۆ مسلمانی هەر کەسێک مسلمان واتە ملکەش بۆ خوا ئەوەی کە خوا ناردووی بێ قبوڵت بێ دەتوانی بڵێ قبوڵ نییە نامسلمانی تەواو بەڵام کە مسلمان بووی دەبێت ئەو خوا فەرموویەتی مادام خوا فەرموویەتی و بە ئێمە گەیشتوونەك هەر شتێ بە ناوی دینەوە گوترا ئەوەی کە خوا فەرمیێتی وەکو وەحی تۆ دەبێت تازە بیسەلمێنی بەنسبەت ئەوە کە عەقڵی ئینسان ببێتە چەق و عەقڵ ئینسان ئازاد بێ و خۆ ئێمەش هەروە دەڵێ هەسڵەن زانانی ئیسلام دەڵێن العەقل مناط التەکلیف عەقڵ تەکلیف بە عەقڵەوە بەستراوەتەوە شێت هیچ تەکلیفی لەسەر نییە منداڵ تەکلیفی لەسەر نییە بۆ چونکە عەقڵی کامل نەبووە عەقڵی نییە لە ڕاستیدا لە ئیسلامدا زۆر گرنگی بە عەقڵ دراوە و هەر معتەزیلەکان نەبوون يعني هەموو خطاباتی قورآن ڕووی لە عەقڵمەندانە إنا أنزلناه قرآن عربيا لقوم يعقلون أجر كسي عقلي نبي معناه قرآن هالروتينا كهرناي دوينه قرآن عقلان ده دوينه قرآن كسانة دوينه كتير ده ليش شارزان بالنسبة لوك هبولا أغلب مودرنيته بهرمندين راست بلام آية مودرنيته بشوروجك پیدا بو آية مودرنيته كارجك بلوغ ورحل توقي دواي بالا بارانيك مودرنيته كوي كلفوري بشرة كاتي خوي هند بويانا مصركان خصويانا تسريان ميزوبوتاميا خصوية تسري يونان خصوية تسري إغريقيا كان وباشان دولة إسلامي لأنجام تراكمي همويدا أي خو كاغ ملا بختيار نابي أول شيء لبي بشيكا روشالات ناسكان دان بودا دينين دواي الشر خاص پرستكان ودواي ترجمة كتابة كان ابن رشد وكتابي مسلمانان رينسانس لأوروبا سري هلدا كواتا أو ميراث كلفوري بشريته أو نبتني أوروبا خاونيتي نه يونان ونه غريك ونه مسلمان ونه هند ونصين هي مو بشريته أم تكنولوجيا شارستانية تستودز ذاك هر جارك لهند بو جارك ليو بو استاب وكو حالتي شي عولمه ورغرتو انكارج ناكرك أوروبيا كان زوري عن خصه سري بلام اواني لسفر ودستيان بينا كر بالتاكيد كتابي عالم مسلمان كان يعني ورجرا ولا كتاب مسلمان كان فعلا كاتي خوي كتابي يونان كان ورجرابو او دغينا كاسلام لا رينير لسود ورغرتن لفكري هر كسي لترجمه كتابي نام مسلمانان لي بهرمند من اسلام دسي مسلمانان ناغري كل حكمته زانستي بسول هر كسي كوا وربغرن پێم وای بوو کاک مەلا بەختیار زۆر چۆناو مێژووە لە بەرەوە هەوام هەست کرد کە
وەک پێویست دیفاعی بۆ لە واقعەکە ناکرێت کە ئەو واقعی کە هەڵبەتە ئیسلامی لە هەرێمی کوردستاندا بەرپایان نەکردووە ئەو واقعە کە بڵین حکومڕانە سیکۆلاریستەکان بەرپایان کردووە ینی پێمان لە بڕۆ کە لێرە لەو جەبهەیەوە تۆزێک هەستی بە زوعف دەکرد پەڕێەوە بۆ قوڵایی مێژوو کە بابەتەکەمان بابەتی مێژوو نەبوو لە ڕاستیدا. کۆمەڵە شتی دیکەی باس کرد هەڵبەتە مەجال نییە من باسی لەسەر هەمویان بدوێم دیموکراسی لەکەیوە سەری هەڵدا من وتم وشەی دیموکراسی بڵێ لە یۆنانەکان داهاتوو بەڵام نێوەڕۆکی دیموکراسی خۆ وەکو زانایان دەڵێن العیبرەة بالمحتویات والمضامین وليست بالأسماء والعناوین. ئێستا گرنگە نێوەڕۆکی دیموکراسیەوە کە خەڵک خاوەنی دەسەڵات بێ ئەمە دەڵێمەوە قەدیمترە لە یۆنان جا باشە خۆ معقوڵ نییە بڵێ وڵا هەتا یۆنانیەکان لەدایک نەبوون خەڵک عەقڵی نەبووە خۆ خەڵک عەقڵ و فیتڕەتی ساغی بووە بەشەر هەر بەشەر بووە ئەزمموی شکست خواردووی هەبوو ئەزمموی سەرکەوتوشی هەبووە و من ئیشارەم بە چەند کتێبێکی مێژوویش کرد کە هەر ئەوروپیەکان خۆشیان نووسیویان. مەسەلەی دیموکراسی ئەوە نییە کە خوا لابچێ منیش ناڵم ئەوەی خوا لابچێ بەڵام دەڵێم دیموکراسی چوارچێوەیەکی نییە کە بیپارێزێ لەوە کە شتێک بڵێ لەگەڵ شریعەتی خوا تێبژیرێ بۆ ئێمەی موسڵمان. من دەڵێم بۆ کەسێکی ناموسڵمان بۆ خەڵکێکی ڕۆژئاوایی حەقی خۆیەتی بەڵام ئێمەی موسڵمان ڕیبا حرامە زینا حرامە دزی حرامە قەتڵ حرامە و نوێژ واجبە ڕۆژوو واجبە عەدل واجبە زوڵم حرامە ئەو شتەکە خوا واجبی کردو واجبە تا قیامەت ئەو شتەکە خوا قەدەغەی کردو قەدەغەیە تا قیامەت. ئێمە وەکو میلەتێکی موسڵمان دەبێت بە چوارچێوەکانی شریعەت و پابەند بین کە شریعەتی خوا هیچ شتێکی قەدەغە نەکردووە مەگەر بۆ تاک و کۆمەڵ و بۆ دنیا قیامەت خراپ بێ هیچ شتێکیشی واجب نەکردو مەگەر بۆ تاک و کۆمەڵ و دنیا قیامەت باش بێ. دەوڵەتەکان قسەی خێریان نەکردووە بۆ ئێمە ئاخر دەوڵەتەکان ئەو ڕژێمە خۆسەپێنانە بوون کە ئیدعای سیکۆلاریسێتی دەکەن ئیدعای دیموکراسی دەکەن بەڵام کابوسن بەسەر سینەی خەڵکەکەوە خۆ ئەوان نەیان هێشتووە ئێستا لە سەردەمی ڕژێمدا ئێمە بۆچی وڵاتی خۆمان بەجێ بچوو بووینە شاخ چونکە خۆ ڕێنەدا کەس نەفەس بدا ڕێنەدا کە کەس چوار قسە بکە لەبەرەوە من پێم وان نابێت لە ئیسلامیە بێدەسەڵات و بێچارەکان بکرێت کە لە کونجی زیندانەکاندا بوون لە میسر و لە کوێکی ئێستاش لە کونجی زیندانەکاندان دوای ئەوەی کە ڕەوایەتیشان لە شەقام وەرگرت بەڵام عەبدولفەتاح سیسی وەختێک کودەتا دەکا بەسەر شەرعیەت و ڕەوایەتی خەڵک و جەماوەریکی موسڵماندا ئێستا تۆ لە هیچ چی لێ بکە کە کاتی خۆشی لە زینداندا بوو دیفاعی پێ لە تۆ نەکراوە و ئەگەر کەم تەرخەمیشیان بوو بێ كم ترخمي هر كم ترخمي من دفاع لخليه هيك شسناكم فعلا مظلوميتي شي زور كوتو سر ملتي اما دبوا دفاع عليك باين بلام كسي لزندان دابي كسي كمجالي قسينا بي من قليش شي لكم جاء اخوان بي يا سلفي بي يا هر كسيك بي باسي مقاومه كر ام بابوين كمقاومه كر راستا امش بل وكو اسلامي درنگ دفريا كوتين بلام امش دواي مقاومه كر شتيكي باش مان كرد بەڵام من نەمزانی ئەوە چڕەفتی هەیە بە بابەتەکەی ئێمەوە شتێکی باشمان کردو ئێستاش من لێرەوە ڕێز و تەقدیر و سوپاس دەنێرم بۆ ئەو برا پێشمەرگانەمان کە سنوورەکانی کوردستان ئەم وڵاتی ئێمە دەپارێزن و ئێمەش لێرە ئەوە بە ئارامی دەتوانین قسە و باسی خۆمان بکەین بە حەقیقەت جێ هێن ڕێز و تەقدیرەکەن بەڵام پێشمەرگانە هیچیان خۆ ئەگەر پارتی یەکێتی بڵێن هی ئێمە معنام بیلیشیان دەبێت بڵێن هی هەموو ویلەتەکەن وانە هی هەموو خەڵکەکەن ڕەنگە بە هەستیاری هەندێک لایەنی عەلمانی نانهێش بێ خەڵکێک کە بڵین ئیسلامیەتی تێدا زەخبی هەرچەندە زۆربەی پێشمەرگەکان بیستومە نوێژ دەکەن ڕۆژوو دەگرن نوێنەری هەموومانن و لە حەقیقەتدا سەر بە هەموو لایەکمانن بەڵام ئەگەر ڕێگەدرا بە دەرفەت ڕەخسابا حەقیقەت ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی کە کاتی خۆی هێزێکی چەکداری باشمان هەبوو ئێستا ئەوانیش ئەگەر لە یەکەی سەربازیدا ڕێکخرابان پێم وایە جەبهەکەمان بە قووەتر دەبوو بە تایبەتی لە بەرامبەر داعشێکدا کە بە ناوی ئیسلامەوە شەڕ بە ئێمە دەفرۆشێ و جێشەڵ بە ئێمە دەکا و من بە ڕەسمیش چەند جار لە جەنابی کاک مەسعود داوامان کرد وەکو مەکتەبی سیاسی داوامان کرد لەلایەنە سیاسیەکان کە با ئێمەش ببین بەڵام بەهەرحاڵ بوار نەدرا لەگەڵەوەشدا هیچ گرفتمان نییە ئەوانەی کە لەوێشن برای ئێمە خوابیان پارێزێ ئێمە بە هەموو لایەک دەتوانین ئەم وڵاتی خۆمان بەرەو پێش بەرین بیپارێزین چ لە بەرەکانی جەنگدا چ لێرە کە کەموکوڕەکانی خۆمان دەست بخەینە سەرێەوە چارەسەریان بۆ دابنین و پاکسازی و چاکسازیی وا بکەین کە خەڵک و جەماوەرەکەمان زیاتر متمانەدار و باوەڕدار بێ بە واقعی ئەساسیەکەمان. زۆر سپاس بۆ مامۆستا عەلی باپیر بۆ پابەندبوونی بە 15 خولەکەکەی خۆیەوە. کاک بەختیار 15 خولەکی تۆ. جارێکی تریش سپاس بۆ مامۆستا عەلی باپیر. سپاس بۆ جەنابی بەختیار. ڕوونکردنەکەی خۆیدا لەسەر باسەکانی من. بەڵام من ئەو خاڵانە باسەکەم کە مامۆستا باسی کرد بۆچی من ناچار بووم بچمە ئەو مێژووە.
سەیری خاڵەکانی کە لە سیاقی باسەکانیا پێشەوەی بێتە سەر سکۆلارزم و دەسەڵاتی کوردستان چی وت؟ یەک وتی فەرق هەیە لە بینی ئاینی ئیسلام لە مێژووەوە لە قورئانەوە لەگەڵ ئاینی مەسیحی ئەوان دەسەڵاتێکی تیۆقراتی بوون ئێمە وانین ئێمە بە نوعێکی تر خوا ئەم دەسەڵاتەی لە قورئانە وا دیاری کردووە لەسەر ئەس بە جۆری کترە ئێمە نابین بە مەسیحیەکان ئەمە خاڵی یەکەم دووەم گوایە سکولارەکان و ئەمانە خوا پشتگوێ ئەخەن و مرۆڤ ئەکەن بە هەموو شتێک لەسەر ئەس سێ خوابوونی نییە لای هەندێک لە سکولارەکان هەش بێ خوا ناتوانێت دەست بخاتە ناو کاروباری مرۆڤەوە ئەمانە هیچ علاقەی بە دیبەیتی دیموکراسی و ئەلمانێتەوە نەبووە کە هەمووی هێنایە پێشەوە ئەنجا حکوومەتی دینی و حکوومەتی خوایی هێنایە پێشەوە شەرحی کرد ئەنجا لەسەر هەڵدانی سکولارزم ڕۆژ ئاوا کەوتە مەینەتەوە و سوتاندنی زاناکان 30,000 کەسیان کوشتووە یعنی سکولاریستەکان کەوتونەتە مەینەتەکە لەو کاتە ئەنجا عیسا بۆ قۆناغێک هاتووە بەڵام ئیسلام بۆ هەمیشە هاتووە ئەنجا دەست بە ئیسلام پێشکەوت دەستمان بە ئیسلامەوە گرتبوو پێشکەوتین بەڵام کە دەستمان لە ئیسلام بەردا دواکەوتین ئەمە هەموو قسەی مامۆستایە بناغەی ئیسلام شورایە ئەمە هەر قسەی مامۆستایە مەلایەتی باوەڕی بە شورایە نەک بە ویلایەت و خەلافەت و ئەوانە اینجا لە ئیسلامدا نەک ئیسلام بەڵکو ناموسڵمانیش ناکوژرێ ئەمە بۆ قسەی مامۆستا بوو و لە وڵاتانی موسڵمانراودا سیکولارزم جێی نابێتەوە ئەمە شەر قسەی مامۆستایە ئەنجا هات لە دوای ئەم شەرحە مێژوویە لە ڕووی علمیەوە لە ڕووی سکولارزمەوە لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی قورئانەوە لە ڕووی خواوە لە ڕووی مرۆڤەوە ئەنجا لە ڕووی دەسەڵاتی کەنیسەوە ئەنجا لە ڕووی دەسەڵاتی ئیسلامیەوە ئەنجا لەوەی کە ئیسلام هەموو شتێکی جێتیا ئابێتەوە وەکو مەسیحەکانیە ئەنجا هاتە سەرە قۆڕەکاری و گەندەڵی لە ئاخری بابەتەکە هاتە سەر ئەو مۆزوعە دیارە منیش حەقی خۆمە ئەو مێژووی کە ئەو بەو شێوەیە چارچەوەی بۆ داڕشت منیش بە شێوەیەکی تر بێم مێژۆکە هەڵسەنگێنم وەکو جەنابی هەوڵیدا هەموو ڕخنەکان ئاراستەی ئۆروپا و ئاراستەی مەسیحیەت و ئاراستەی سەردەمی سیکولار و پاساو بۆ ئەوە بێنێتەوە کە هەموو شتێک لە ئیسلامە جێئێبێتەوە و هیچ جێیەک بۆ سیکولاریستەکان لە وڵاتی ئێمە نەماونەتەوە دیارە منیش خەباتەکەم بۆ ئەوی سیکولارزم لە وڵاتە بەدی بێ سیستەمی سیکولاریستی بێ لە وڵاتە دیموکراسی بێ لە وڵاتە و دیموکراسی بەبێ تایبەتمەندەکانی ئێستای ئێمە بێ دیارە ئەگەر من ئەو قسانی جەنابەت قبول بکەم کە هیچ شتێک بۆ سیکولار نەماوەتەوە ئیسلام ئەتوانێ هەموو شتێک بگرێتەوە و ئەو تاریخەوە ئیتر من لێرە بۆ دانیشتوم خۆ ئەبێ جوابت بەمەوە بۆی جێگەی کارێکی خۆم بکەمەوە منیش بۆی تەفسیرێک بدۆزمەوە کە حەقیقی و منطقیشەوە بە بەڵگە شێنامەوە وی بڵم بابە وەکو تۆ ئاوا تاریخی خوێنیتووە ڕوانگەیەکی تریشەیە گیانبینیکی تریشەیە کە گیانبینی منی سیکولارە منی دیموکراتە منی ئازادی خوازە منی دنیابینیە بۆ نوعی کە هەیە ئەنجا هاتمەوە سەر ئاخر بابەت کە بابەتی حکوومەتی ئێستا و حکومڕانی ئێستامانە باسی مێژووشم کرد حەقی خۆمە باسی مێژوویەکەم کە زووخاو کراوە بە ناخما آخر خۆ زۆر زەحمەتە ئێستا بۆ نەوەی ئێستا لەوە تێبگا من 24 ساعت بە پێ ڕۆشتوم نیو ساعت نار و چایەکم خواردووە و ئەم وەزعەم هێناوەتە دی ئەخ زۆر زەحمەتە بۆ کەسێک ئێستا من باسی بکەم بڵم لە ئاوایی حەمەی کەرمە من 11 پێشمەرگە بم 22 کۆپتەرم بۆ هاتووە زۆر زەحمەتە لەمە تێبگا ئەخ زۆر زەحمەتە لەوە تێبگا بە بەرچاوی خۆم 5,000 گوند ڕوخێنراوە من وتومە تەسلیم نابم مقاومەتەکەم کردیشمان و کردیشمان خۆ ئەبێ بزانێ ئەمە بەری ڕەنجی قوربانیدان و بەدبەختیار ئەوە نییە کە من ئێستا هەندێک لە مەسئولینی ئەم حکوومەتە و ئەم حیزبانە گەندەڵیان کردو خۆ ئێمە مێژوویەکمان هەیە ئێمە قوربانیەکمان هەیە ئەم مێژۆ زۆر گرنگە ئێوەش کاتونە دەرەوە مێژوویەکتان هەیە ئێوەش قوربانی خۆتان داوە بەسەر سەر و من بەڕاستی تەقدیری ئەەکەم لەوە تێ هاتوونە دەرەوە بەڵام ئەی ڕابردوو ئەی هەفتاودوو ئەی تەجمیدکردن ئەی ئەو هەموو بەدبەختەی بەسەرمان هات یەک موتەمەری ئیسلامی قسەی لەسەر نەکردین ئاخ خۆ هەر بەوە تێ ناپەڕێ منیش قبوڵم نییە و ڕخنەم هەیە و بەوە تێ ناپەڕێ بڵێ وەڵاهی غەڵەتیان کردو غەڵەتی چیان کردووە کە 100,000 ئینسانیان کوشتووە ملیۆنها ئینسانیان لە زنجەکان و قەرامەتەکان کوشتووە شارانیان تەخت کردووە هەزاران دەیان هەزار کەسیان بەدیر کوشتووە بە ناوی خەلافەتەوە بە ناوی ئومەویەتەوە بە ناوی زەیدەوە بە ناوی عوبەیدەوە خۆ ئەمە ناکرێ ئەم مێژووە هەمووی داپۆشین تۆ بێ باسی ئەلمانی بۆی ئەلمانێتەکەی من بکوتی هەڵەسێ ئەوروپا
نابوت بکەی لە بەرچاوی خەڵک ئەوروپا لە بەرچاوی خەڵک بکەی بۆ ئەوی لێرە پاسا و بدۆزینەوە وەڵی سیستەمی ئیسلامی ئەتوانێت ئیشی خۆی بکە و چ پێویستمان بە علمانی نیە وەڵام من ئەگەر قەناعەتی جەنابتم هەبووە مامۆستا لێرە بڕوا بکە ئێستا لە تەنیشت دانیشتم بەس چەپڵم بۆ لێ دەیت خۆ من قەناعەتی جەنابتم نییە تۆش قەناعەتی من نییە هەر بۆیە لێرە دانیشتن تۆ لە وجود نەزەری خۆت لە گیانبینی خۆتەوە گیانبینی زاراوەیەکی ئێرانیە یعنی ڕوانینی سیستەماتیکی بۆ هەموو شتێکی ئەم جیهانە بۆ هەموو شتێکی ئەم جیهانە ئەم زاراوە یعنی گیانبینی جەنابەت گیانبینی خۆتەیە لە ڕوانگەی ئایدۆلۆژیی ئیسلامیەوە منی گیانبینی خۆمەیە لە ڕوانگەی دیموکراسی سکولارزمەوە بەڕاستی و ئەگە دیموکراسیت قبول بێ دیموکراسی بەری ڕەنجی سکولاریستەکانە دیموکراسی بەڕی ڕەنجی تێکۆشارەکانە کە دنیا لە ڕوانگەی دنیابینینەوە و لە چارەسەرکردنی دنیاوە ئەبینن ئەمە دیموکراسی زادەی ئەم خەباتەیە ئەگەر ئیسلامیەکان شیعەکان سونەکان سەلاحەدینەکەی خۆمان نەخێر فاتمیەکان نەخێری هەر کەسێکی تر لە تاریخی ئیسلامە 1400 ساڵ شانسیان هەبوو سیستەمی جۆرا و جۆر دامەزرێنن ئەی بە دیموکراسیشیان دامەزرانێ خۆشورە انتخابات و ڕێی وەرگرتن نییە مەجموعەیەک ڕاوێژی پێ ئەکرێ ئەوە شورایە لەکوێ اجتماعات و انتخابات و ڕئیدان و ڕئیدانە لە هیچ قۆناغێک لە قۆناغەکانی مێژووی دەسەڵاتی ئیسلام هەڵبژاردن و ڕایگشتی وەرگرتن و ڕایژن و پیاوەرگردن و چوونیەک مافدان بە هاوڵاتی کە دەنگ بدابەوەی چێ خەلیفەیە چێ سوڵتانە چێ ئەمەیە قەت ئەمە لە تاریخە نەبووە شتێک دۆزراوەتەوە من خۆم قەناعەتیش وایە ئەو شورایی کە دۆزرایەوە بەڕاستی زۆر وازەحە مامۆستا لە کاتی نەخۆشکەوتنی پێغەمبەرە هێشتا پێغەمبەر لە گیانەڵا بوو لە بینی خولەفای ڕاشدین و ئومەیەکانە بوو بە مشکلێکی گەورە بوو بە مشکل گەورە و خۆش دەزانێت کۆبوونەوە مەشهورەکەی کە ئومەوی و قوڕیشیەکانی لەسەر جیابوونەوە تەواو لەو ساوە تا عەباسیەکان بە تەواوەتی ئیبادی ئومەویەکانیان کرد ئەو خلافە مایەوە لە کاتێکدا هەر لە کۆبوونەکەی سەحیفە حەلی وەسەتیش تەحدید کرا لەلایەن ئومەویەکانەوە بەڵام بێگومان قوڕیشیەکان ئەمەیان قبوڵ نەکەوتە نەتیجە بینیمان ئەمە مێژووە کە مێژووی ئەو دەسەڵاتەیە کە جەنابەت شانازی بیۆگە من هیچ لاریم لێی نییەوە لە هیچ ئیجابیاتی ئەو مێژووە کەشتی چاک کرابێ منی شانازی پێوەکەم بەڵام بەڕاستی ناتوانم لە دوای پێغەمبەر تۆزێکی چاوپۆشی بکەم لە هەر تاوانێک کە کراوێ حەقی خۆمە ڕخنە لە مەسیحێتی شەگرم وەکو دەسەڵات لە جوولەکە شەگرم وە دەسەڵات تا ئێستاش لە جوولەکەی گرم کە مافی چارەنووسی فەڵەستین نادا کە دەوڵەتی سربەخۆ بە فەڵەستین نادا و لە دەسەڵاتی ئیسلامی شێگرم کە تا ئێستا مامۆستا زۆر لە دەوڵەتی ئیسلامی و بەو وڵاتە ئیسلامیەوە کە مەکە و مەدینەشی تایە تا ئێستا حەزەکەم جەنابەت وەفدێک تەشکیلکەی بڕۆی بۆ سعودیە لەیان بپرسی بزانە دوور و نزیک دانی خێر بە کوردانین ئێستاش فیدراڵەتی ڕۆژاوا قبوڵەکان ئێستاش کانتۆنەکانیان قبول کرد ئێستاش دانی خێریان بە شەڕەوانێکانە ئێستا ژوتیان ئافەریم کورد شەڕێکی زۆر باشتەن بەرەمبەر بە داعش کرد جەنابەت شتی جوانە دوتووە بۆ شەڕی پێشمەرگا بۆ قبول نەکردنی داعش ئەگەرچی لە قەناعەتی خۆتەوە بە کافریان نازانی ئەمە شتێکی ترە بەڵام شتی زۆر جوانت لە ڕووی ئایدۆلۆژی و تۆ بەرامبەریان من تا دوێنێ کتێبەکەتم خوێنێتەوە لەسەر ئەلمانە حەزەکەم بزانیت 40 ساعتی ڕابردوون بەس بخوێنەوەی کتێبەکەی جەنابەت دیاری کرد هەموو ئەم شتانی ئێستا شوتت لە کتێبەکە دووتوتە حرف بە حرف لە کتێبەکە دووتوتە هەموم خوێنێتەوە کە گوێم لێگرتی زۆر بە تەبیعی زانیم چی ئەڵی جەنابەت لە ئەوەڵ حرفتەوە تا ئاخر حرف ئاگام لێ بوو چی دوتووە چیشی نووسیوە حق بەرامبەر بە داعش چی دوتووە بەڵام بە حقیقەت مامۆستا ناکرێ ئەم تەجروبەی ئێمە تەنها لە کەم و کوڕەکان و هەڵەکانە ببینین هەمومان ناکرێ ئەوە ببینین ئێوەش لە مەجلسی لە دەسەڵاتی تەشریعی هەن ئێوەش تا ئێستا لە حکوومەتەکە هەن ئەگەرچی حکوومەتەکە ئفلیچ کراوە بەڕاستی ئێوەش پێشتر هەم لە حکوومەت بوون لە حکوومەتەکەی ئیداری سلێمانیش بوون ناکری هەمووی بخەنە سەرگردنی ئێمە لە 190 لەسەر ئێمە یە قبولمانە لە 190 هەڵەکەش ئێمە کوردمانە ڕخنە لە خۆمانەگرین لە سەدادەکەش قبول کە کاکە قبولمە لە 190 من قبولمە دووە دڵنیاش بە من لە جەنابەت کەمتر ڕخنەم لە کەم و کوڕەکان ئەم حکوومەتە نەگردووە خۆشت باشە زانیت لە کۆڕە لە کۆبوونەوە ئامادە نیم بچووکترین هەڵە لە هیچ کەسێک لەم حکوومەتە و لە ئەم پەرلەمانە و لە حزبەکەی خۆشم هەڵەیە کردی بێت لێک حکوومەت و بەشێکی زۆری حکوومەتەکان ڕئیس وزەرا و جێگیری ڕئیس وزەرەکان ئێمە بووین ئەمە ڕاستە بەڵام تۆ بتەوێ ڕەگوڕیشەی ئەلمانیەت و دیموکراسی بینیتەوە بچێتەوە بە مێژوو منیش مێژوومەیە یەیتە سەر ئێستا منیش ئێستام هەیە باسی 30 ساڵەمە بەرەکەی منیش 30 ساڵەمە بەرم هەیە بەرامبەرەکەشم ئێوەن و خەڵکی ترا ئەی خوێنمەوە لە نەیتیجەی خوێندنەوەی هەموو
وەڕخنەگرتی بابەتی نەک حزبەکەی من چی ئەڵێ یا کۆمەڵەکەی جەنابەت چی ئەڵێ لە ڕخنەگری بابەتی هەڵەی هەمومان دیاری بکەین چاکەی هەمومان دیاری بکەین هەڵەکان بە عەقڵێتی ڕابردووی دوای نەوەتەکان تعاملی لەگەڵ نەکەین وەکو ئێستا بە دیالۆگ قسە لەگەڵێکەکەین جاران بە ئاربیجی قسەمان لەگەڵێکەکەین ئەوی بە ئاربیجی کردمان هەمووی هەڵە بۆ حەزەکەم بزانی و کەسیش بە سەرکەوتو نازانم سەرکەوتو ژێرکەوتوی لای من نییە ئەبەدەن لە شەڕی ناوخۆ کەس بە سەرکەوتو نازانم هەر بە دەلیلی ئەوەی جوندی ئیسلام پێشمەرەکانی ئێمەیان سەرەبڕی بەڵام ئەمریکا کە هەڵەی کرد لە ئێوەیدا ئەمە هەموو قوتی خۆمان هاینایە کار بۆی کەمترین زەرەر لە ئێوە بدرێت چکە هەڵە بوو لێدانی ئێوە بە ئاشکراوتمان هەڵە بوو و جەنابی شت کە ئەمریکا تاوانی کرد بەرامبەرت خۆ دەزانی ئێمە وەکوی چێتی و جەنابی مامجلال چیمان کرد لەبەرەوەی ئەوە دژی ئازادیە بەڕاستی ئازادی ئەوەیە کە جەنابەت ئازاد بیت بە کامل جیهانبینی خۆتەوە ئازاد بیت لە حدودی ئازادیەکانت کە تەواوە بێ حدودی ئازادیەکانی منیش دەست پێیەکە هی منیش تەواو بێ ئازادیەکانی یەکگرتووی ئیسلامی دەست پێیەکە هی یەکگرتوو تەواو بوو هی بزوتنەوە تەواو بێ ئەنجا حزبی کۆمونیست لە بەرامبەر بزوتنەوەی ئیسلامی دەئەنی ئەوش ئازادە بۆیە من خۆشحاڵم بەڕاستی کە ناکۆچین بەڵام خۆشحاڵترم لەوەی کە ئەتوانین کۆچیش بین سپاس باقی دقیقانەش بۆ تۆ بەختیار بخێری لێ بین سپاس سپاس بۆ کاک بەختیار سپاس بۆ کاک بەختیار نەک هەر پابەند بوو بە کاتەکەی خۆیەوە بەڵکو سێ دەقەشی بۆ گێڕاینەوە ئێستا بەڕێز میشەل ڤیڤۆرکا چارەکێکی هەیە بۆ قسەکردن لەسەر تێزەکانی کاک بەختیار چارەکێکیش بۆ قسەکردن لەسەر تێزەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر فەرموو زۆر سپاس ئێوارەتان باش هەمولایەک ئێستا ئەمە لە قۆناغێکی زۆر مێژووی دەدەژنین و پێویستە ئێمە لەم دۆخی ئێستان بگەین ئێمە لە کاتێکی مێژوویە دەژین ئەمە عەلی. So I would like to make some short comments and then finish with one question to both of our leaders. پێم خۆشە چەند کۆمنتێکی کورد بە مۆپاشانیش کۆتایی پێێنم بە کورسی. I come from France, and in my country we have been debating these issues with passion during more than 2 centuries. من لە فەڕەنساوە هاتم و ئێمە بۆ ماوەی 2 سەدە دەبێت کە مناقەشەی ئەم بابەتانە ئەکەین. And 30 or 40 years ago, many people had the feeling that we had found a solution, a good solution. 30 بۆ 40 ساڵ لەمەوە پێش خەڵکی ئێمە باوەڕی وا بوو کە ئێمە چارەسەرمان دۆزیەوەتەوە بۆ ئەم مناقەشانەوە ئەو کێشانەی کە لە مناقەشانەیە باس دەکرێت. We use a word which cannot be translated, the word laïcité. کەلیمەیەک بەکارێنین کە زۆر قورسە تەرجمە بکرێت. The idea is to separate the church, which was the Catholic Church, from the state, first point. Yes, please. فکرەکە ئەوەیە کە بتوانین کەنیسە جیا بکەینەوانێ لە دەوڵەت. But also to guarantee freedom of opinion, speech, culture, cult, conviction, freedom of faith. بەڵێ بەڵام لە هەمان کاتا بتوانین گرنتی ئەوە بکەین کە ڕای ئازار دەردەبڕدرێ و هەچ کەسە باوەڕی بە هەر شتێکە ئەتوانێت دەری ببڕێ. So in the 60s or in the 70s in my country it became peaceful between religion and the state. لە 60 و 70 ئاشتی بەرپا بوو لە نێوان کەنیسە و حکومەتە. But due to migration a new religion appeared in my country. بەڵام بە بۆنەی کۆچی خەڵکەوانێ لە دەرەوەی فەڕەنسا بۆ ناو فەڕەنسا ئاینێکی نوێ هاتە ناو وڵاتەکەمانەوە. Islam. ئیسلام هاتە ناو وڵاتەکەمانەوە. And I can tell you that today
maybe the first issue in the public debate is what do we do with Islam? بەڵام ئەتوانم ئێستا پێتان بڵێم یەکێک لەو کێشانەی کە خەڵکی فەڕەنسی زۆر ئێستا باسی دەکات کێشەی ئیسلامە لە ناو فەڕەنسا. Some people say we must fight against Islam. هەنێ خەڵک دەڵێن کە پێویستە ئێمە شەڕ بکەین لەگەڵ ئیسلامە. Some people say we must give Islam the same possibilities that are given to other religions. بەڵام هەنێ خەڵکی تر هەیە دەڵێت کە پێویستە ئەو ئازادی کە دراوە بە دینەکانی تر بدرێ بە ئیسلامیش لە ناو فەڕەنسا. Which means that democracy must welcome Islam. کە ئەمە ژواتە ئەوەیە دیموکراتی بە خێراتنی ئیسلام دەگا. I am on this side. و من لەم بەرەیەدام. And what I heard in this afternoon convinced me that the problem here is a little bit different. Islam and democracy must go together. It is not democracy that welcomes Islam, it's democracy and Islam go together in the same country. بەڵام ئەوەی من لەم عەسرەدا تێگەیشتم ئەوەیە کە پێویست ناکە دیموکراسی بە خێراتنی ئیسلام بکە بەڵام بەڵکو دەبێت هەردووشیان شان بەشانی یەکتری قبولکەن. And what you are discussing here could be very useful for my country. و ئەوەی ئێوە لێرە مناقەشەی دەکەن دەتوانێت زۆر بەسوود بێ بە وڵاتەکەی منیش. I would like just to say one word about where democracy first appeared. من دەمەوێت وتەیەک پێشکەش بکەم لەبارەی ئەوەی کە دیموکراسی لەکوێوە سەری هەڵدا. And maybe I would follow you. و ڕەنگە دوای ئەوەش شوێن ئێوە بکەوم. One Nobel Prize in economics, whose name is Amartya Sen, wrote a very, very interesting book explaining that the West does not have the monopoly of inventing democracy. کەسێک کە نۆبڵی هێناوە لە ئیکۆنۆمیە لە کتێبێکیا دەڵێ کە دیموکراسی داهێنانێکی غەربیانە نییە. In other cultures, the idea of democracy exists. بەڵکو لە شوێنەکانی تریش دیموکراسی هەیە یعنی داهێنانی تەنها غەرب نییە. But the main issue I would like to raise today is the fact that democracy has difficulties. بەڵام ئەوەی من ئەمڕۆ دەمێ پیشانتان بەم ئەوەیە کە دیموکراسیش کێشەی خۆی هەیە. In the part of the world where I live, we are having a big economic crisis. و لەو بەشەی دنیا کە من لێی دەژیم کێشەیەکی گەورەی ئابووریمان هەیە. In my country, a huge political crisis. و لە وڵاتەکەی من کێشەیەکی گەورەی سیاسیشمان هەیە. Which is also a moral and intellectual crisis. کە ئەمە کێشەیەکی ئەخلاقی و سەقافیشە. We don't know what to do when a part of a country say, I want to be independent, like with Scotland or with Catalonia, Spain. نازانین بڵێن چی کە بەشێک لە وڵاتەکەمان لە باشوور دەڵێ ئێمە دەمانوێت سەربەخۆ بین وەکو شوێنەکانی تریش هەنێ هەرێم هەیە لە ئیسپانیا. For me, the best answers to these challenges is to say we need more democracy. و باشترین وەڵام بەلای منەوە ئەوەیە کە بڵێن ئێمە دیموکراسیەکی زیاترمانەوێت. And many people try to invent new dimensions in democracy. و زۆر خەڵک دەیانەوێت زۆر ڕەهەندیتر لە دیموکراسیەوە زۆر ڕەهەندیتر دابهێنن لە دیموکراسیە. Not only political representation, but also deliberation, participation. نەک تەنها بەشداری سیاسی بەڵکو نەک تەنها سیاستکردن بەڵکو بەشداری سیاسی و تەکبیرکردن لە سیاسەتیش. Now let me say that when there are big problems like this, it is not only, if you take social and economic dimensions, it is not only in democracy. و تەنها کێشەی ئیکۆنۆمی و کێشەیەکی کۆمەڵایەتی نییە. The collapse of the empire, of the Soviet Empire, which was the collapse of a non-democratic part of the world,
was also an economic and social collapse. و ڕوخانی یەکێتی سۆڤێت تەنها ڕوخانێکی سیاسی نەبوو کە سیستمێکی نادیموکراسی و بەڵکو ڕوخانێکی کۆمەڵایەتی و ئابووریش بوو. And if I say that, it is because I consider that there is no one model, one way to solve big contemporary issues. و ئەوەی من ئەمەوێ بڵێم ئەوەیە کە تەنها یەک چارەسەر نییە بە ئەو کێشە گەورانەی کە ئێستا ئێمە ڕوبەڕووی دەبینەوە لە Sometimes religion can save democracy or create democracy. هەنێ جار ئاین دەتوانێت دیموکراسی بپارێزێ یان دیموکراسی دروست بکە. If you had visited Poland in the late 70s, you understand very well that with the election of a Polish pope, the people were stronger in order to finish with totalitarianism. ئەگەر ئێمە تەماشای پۆڵاند بکەین پۆڵۆنیا بکەین لە کۆتای هەفتاکانە دەبینین کە قەشە لە پۆڵاند توانی وڵاتەکە ڕزگار بکات لە دەست تۆتالیتاریزم. But on the contrary, religion can go with very terrible and awful dictatorship, massacres and so on. بەڵام لە هەمان کاتە ئاین دەتوانێت ببێت بە هۆکاری ئەوەی کە سیستەمێکی زۆر دیکتاتۆری بێتە سەر حکوم. So there is no one model. Let us finish with religion, or let us consider that religion must rule the world. Historically, there are different experiences. و ئێمە ئەمانەیە بڵین کە ئاین ئەمانەیە There is no only one model. Religion and democracy can have different ways of being articulated. بەڵێ کەواتە تەنها ئێمە ئەتوانین هەردوو مۆدێلەکە کۆ بکەینەوە. History can demonstrate something and the contrary. It depends which historical experience you deal with. و تەجروبەی تاریخی شتێکی دژ پێشکەش بێ ماگە. But something is absolutely sure, and what was discussed today is clear. We live in a modern world, and modernity means, in the same time, for many people, reason, progress, science, social justice, etc., on the one hand, and possibility of religion in the other hand. We cannot define modernity as some people used to do in the past, against religion, modernity being the contrary of religion. مۆدرنیتە ئێمە ناتوانین بڵین مۆدێلەکە کە ئاین دەکاتە دەرەوە بەڵکو مۆدرنیتە هەموو پێشکەوتنەکان و هەموو ئایدیا جیاوازەکان لە خۆیدا کۆ دەکات. And this is how I understood your debate. و من ئێستا بۆ شێوە تێگەیشتم لەو دیبێتی لە بینی ئێوەدا ڕوویدا. But now let me go to very concrete issues. I would like to ask to both of you just one question. من ئەمە ئێستا پرسیارێک لە بەڕێستان بکەم. What would you do politically in one precise field if you can have your program accepted by the country? And my field, the field I suggest to you to discuss would be education and higher education. What would a party like yours and a party like yours would say, and would you find or not agreements on policy making with education and higher education? I take one concrete example just so that we understand better, everybody here. Can you go closer and closer, or is it difficult to find proximity? بەڵێ پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر ئێستا من دەسەڵات بمە دەست ئێوە یان دەسەڵاتان هەبێت لە وڵاتی خۆنامە بەستم ئەوە بوو. ئایا ئەگەر ئێوە بۆ چ سیاسەتێکتان هەیە ئەگەر ئێمە یەک فێڵد هەڵبژێرین چ سیاسەتێکتان هەیە بۆ نمونە لە خوێندنی باڵایە بۆ ئەوی وڵاتەکەتان پێشخان. So rather than discuss only abstract or theoretical ideas, I would like
if you don't mind, of course, I would like both of you to tell us my way of thinking means that as far as education and higher education are at stake, I would propose rather this or rather that. بەڵێ من ئەم پرسیارە ئەەکەم بۆ ئێمە تەنها لە مەجای نەزەریا نەمێنینەوە بەڵکو بزانین لە بواری عملی و لە ئەرزی واقعات چی ئەکرێ و من ئەو پرسیارم لە ئێوە هەیە بۆ نمونە ئێستا ئەگەر سیاسەتی خوێندنی باڵا حاڵی باش نەبێ ئێوە چی ئەکەن بۆ باشکردنی؟ If I ask you this question, it is because in my country we discuss this a lot. Some people say women with Islamic veil should not go to school. Some people say there should be schools with rooms for girls and rooms for male, etc. So it's a huge issue in my country. What do we do with religion as far as Islam is concerned in a non-Islamic country, but where Muslim people exist? So this is why I would like to have your feeling not on France, but on Kurdistan. من بۆیان پرسیارم لە بەڕێستان کرد لەبەرەوەی ئێستا لە وڵاتی خۆمە دیبەیتێکی زۆر گەرم و گوڕ هەیە لەسەرەوەی کە حجاب ممنوع بێ لە زانکۆکانە بۆ ئەو خوێندکارانەی کە موسڵمانن بۆیان نەبێ حجاب بکەن وەکو خۆجیاکردنەوەیەک یا هەنێک کاتیشا داواکاریەکی زۆر هەیە کە ئەڵێن ئەبێ لەلایەن ئەو پەنابەرانەوە یا ئەو جالیە یا ئەو کەمینە موسڵمانانەی کە لە فەڕەنسا ئەژین کە ئەبێ ژووری جیاواز بۆ خوێندنی کچ و کوڕ هەبێت من بۆیان پرسیارم لێکردن نەک بۆی قسە لەسەر فەڕەنسا بکەن قسە لەسەر هەرێمی کوردستان بکەن بۆی ئێمە بتوانین چەند پند و چەند تەجروبەیەکی جیاواز یا بیرۆبۆچوونێکی جیاواز لەسەر ئەم وەزعە لە ئێوە وەرگرین و فێربین. I would like to know your feelings or your position. حەزەکەم هەستان بزانم دەربارەی ئەم مەوزوعە. Merci beaucoup. Merci Michel Viviaka. سپاس بۆ بەڕێز میشل ڤیڤۆکا. کاک بەختیار مامۆستا عەلی باپیر ئەگەر ڕێگەم بدەن من دوو پرسیار لە هەردووکتانەکەم بەڵام دوو پرسیاری کۆنکرێتی تکایە بە شێوەیەکی کۆنکرێتی وەڵام بنەوە نەک بە شێوەیەکی لاستیکی. بۆ بەڕێستان کاک بەختیار وەکو کۆمەڵێک ئەکتەری سیاسی کۆمەڵاتی کە بڕیارە گزارش بکەن لە پرۆژەیەکی عەلمانی و بە ناوی عەلمانێتەوە قسە ئەکەن پێم خۆشە بزانم ئێوە وەکو هەڵگرانی پرۆژەی عەلمانێت چ جۆرەك لە عەلمانێت پێشنیارەکەن بۆ کۆمەلگای ئێمە ئایا ئێوە ئەتانەوێ دەوڵەت بێلایەن بکەن لە بەرامبەر ئاینە لە ڕێگای یاسا و قانونەکانەوە لەسەر خۆمە قساکەم بۆی تەرجمەی بکە لە ڕێگای پرۆژەی یاسا و پرۆژەی قانونەوە ڕێگا لە دەوڵەت بگرن کە دەست نەخاتە کاروباری ئاین و ئاین وەکو کێڵگەیەک سەربەخۆ بێ لە دروستکردنی نۆرمەکانیا لە بەڕێوەبردننی نۆرمەکانیا لە جێبەجێکردنی خۆیە ئێوە ئەمانەتانەوێت کە نە ئاین دەست بخاتە کاروباری دەوڵەت نە دەوڵەت دەست بخاتە کاروباری ئاین یان پشتی دوامی پرسیارەکەم ئەوەیە کە ئەتانەوێ دەوڵەت ئاینێکی هەبێت کە ئیسلامە کۆمەلگایەکی ئیسلامە لە سەدا 95 موسڵمانە بە کولتور موسڵمان و سونی ناتوانانی وەکو لە بەریتانیا دەوڵەت بێدین نیە دەوڵەت دینێکی هەیە لە دانیمارک دەوڵەت بێدین نیە دەوڵەت دینێکی هەیە بەڵام ئێوە ئەتانەوێت کۆمەلگای کوردی لەسەر بەها ئاینیەکان بینا بکەن واتە کۆمەلگایەکی سکولارتانەوێ بەڵام دەوڵەتێک کە ئاینی هەبێ یاخود لە هەمان کاتاوەکو فەڕەنسا ئەتانەوێ کۆمەلگا سکۆلار بێ دەوڵەتیش ئاینی نەبێ ئەوە شتێکی ترە لە مۆدێلەکان پێم خۆشە ئێوە بە شێوەیەکی کۆنکرێتی وەڵام بنەوە مامۆستا عەلی باپیر بەڕێستان وەکو هەڵگرانی پرۆژەی ئیسلامیزم یا ئیسلامی لە کوردستانە ئێوە چ جۆرێک لە عەلمانێت ڕەدەکەنەوە ئایا جیاکردنەوەی یاخود با بڵێن بێلایەنکردنی دەوڵەت لە بەرامبەر ئاینە کە ڕێگەی لێ بگیرێت دەست نەخاتە کاروباری ئاین و نەیەتە پێشەوە پێمان بڵێ مامۆستایانی ئاینی ئەبێ ئەم هەفتەیە بەم شێوەیە وتار بدەن
و یاخود مامۆستایانی ئاینی پێویستە فتوایەک بدەن لەسەر فرەژنی یاخود نۆرمەکانی تر ئێوە ئەتانەوێت دەستی دەوڵەت ببڕن بۆ ئەوەی کە دەوڵەت نێت دەست نەخاتە کاروباری ئاین و هەروەها ئاینیش دەست نەخاتە کاروباری ڕۆژانەی سیاست چونکە سیاست وەکو بەڕێستان ئەزانن ئەکتیڤیتێ چالاکیێکی لۆکاڵە ڕۆژانە ئەگۆڕێت ڕۆژانە گۆڕانکاری بەسەرادێ کە بەڵام ئاین حاڵەتێکی یونیڤەرسال و جیهانە کە جیهانیە کە دەوڵەت و نە ئاین دەستخاتە کاروباری دەوڵەتەوە نە دەوڵەت دەستخاتەکە هیچ کامیان ینی وشەی ئەلمانێت لە بیر خۆمان بەرینەوە وشەی بێلاینکردنی دەوڵەت لە بەرامبەر ئاینە و بێلاینکردنی ئاین لە بەرامبەر ئەمەتان ئەمە ڕەتدەکەنەوە یاخود ئەمەتان قبوڵە بەڵام بیناکردنی کۆمەلگا لەسەر بەهای ئاینیت ڕەدەکەنەوە یاخود لە یەک کاتە هەردووکیانتان بە موتڵەقی قبوڵ نیە و ڕەدیەکەنەوە کاک پرتێر پرسیارەکە درێژ بوو زۆر بە کورتی وڵام طبعا ئێمە لە ئەنگری ئەوەین دەوڵەتێکی دیموکراسی سکولار هەبێ ئاینیشی هەبێ کە ئاینی ئیسلامە و سوود لە هەموو مەزهەبەکانی وەرگرێ بۆ هەر پێویستێکی قانونی کۆمەڵایەتی ئەوانە زۆر تەبیعیە و هیچ ئیجحافێکیش بە حەقی تائیفەکانی تر نەکرێت یەزیدی کاکەیی شەبەک مەسیحی دیانەکانی تر هەموو ئەمانە دەبێ ئازاد بن و ببڕای بەبڕ لە مێژووە لەم دەوڵەتی ئێمە چەسانەوەی ئاینی و مەزەبیتیان نەبێ وەکو 474 جار فەرمان دەرچووە بەرامبەر بە یەزیدیەکان ئیبادە کراون و ئەمەی ئەخیریش 75مینە کە هەمووی بەداخەوە بە ناوی ئیسلامەوە کراوە قەت ئەمە جارێکتر لە مێژوو ئێمە دووبارە نەبێتەوە و قەتیش ئازادی هیچ حیزبێک و هیچ ئایدۆلۆجێک تکرار نەبێتەوە و احتیمادی کولی دەستوری کوردستان لەسەر فەلسەفە دانراوەکان بێ بەڕای من نمونەی تونس نمونەیەکی جوانە هەم ئیسلامیەکان هەم سکولارەکان توانیان دەستورێکی زۆر جوان دابنێن و پێکیشەوە هەڵبکەن و ڕای پرسیشیان لەگەڵ لەسەر کرد سەرکەوتنی گەورەی بەدەستێنە ئێمەش بتوانین ئەم جۆرە دیبەیتانە بە ڕێکوپێکی بچە بەڕێوە سەبارەت بە پرسیارەکەی جەناب مێشێریش بۆ مەسەلەی حجاب وانە ئازاد بە ئینسان ئازاد بێ ینی خوێندنی باڵاوە باقی خوێندنەکانی ئێمەوە فەرمانگەکانی ئێمە ئینسان ئازاد بێ حجابەکە ئازادە حجابیش ناکە ئازادە بەڕاستی سەپاندنی حجاب بە دژی ئازادی ژنی ئەزانین و ڕەفزکردنی حجابیش بە دژی ئازادی ژن ئەزانین زۆر تەبیعیە ئەمە ئێستا ئەو هەموو خوشکانە لێرە دانیشتون هەندێکیان حجابیان هەیە هەندێکیشیان دانیشتون بە ئازادی خۆیانەوە بێ حجاب دانیشتون قەناعەتم وایە زۆرێک لەوانەی کە بێ حجابن لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی دینیەوە لە ڕووی مەزهبەوە کەمتر نین لەو خوشکانی کە بە حجابەوە دانیشتون ئەو خوشکانش کە لێرە بە حجابەوە دانیشتون ڕەنگە بەرامبەر بە دیموکراسی و ئازادی و مافی ژن و مافە مەدەنیەکانی ژن کەمتر نەبێت لەو خوشکانی کە لێرە دانیشتون بێ حجابە یعنی ئەمە ئەم بەڵاز ڕاگرتنە وەکو جەنابی فەرمووی لە بینی مەسەلە ڕوحیەکان و مەسەلە دنیایەکان مەسلێکی مهمە بۆ وڵاتی ئێمە ئەو پرسیاری جەنابەت چ جۆرێک لە ئەڵمانی ڕەت دەکەنەوە ڕەتکردنەوە دوو جۆرە دوو جۆر ڕەتکردنەوە هەیە ڕەتکردنەوەی ئەوە کە وەڵامی قسێکی کاک مەلا بەختیاریشە کە گوتی گویا من گوتوومە سێکۆلاریزم لە نێو موسڵمانان جێی نابێتەوە وام نەگوت گوتم پاساوی بوونی نییە ئەگەر نەخوا سبحانه وتعالى قسەکەی جەناب دەکوێر نییە شەل نا زۆر فەرقە کاک مەلا بەختیار جێی نابێتەوە یعنی ڕێی نادەن جێی نابێتەوە یعنی ڕێگەی نادەین ئێمە بیستومانە لە خەڵکی دیموکراسی سێکۆلاریسمان بیستووە کە گوتویانە دەبێت ئیسلامیەکان سەریان بکوترێتەوە بەس ئیسلامی نەدەسەڵاتی هەبوو نەواشی گوتووە لە هەرێمی کوردستاندا دەڵم بۆی نەچینەوە بۆ تاریخی ئەمێ و عەباسی بەنسبەت ئەوە ئێمە گوتومان لە نێو میلەتێکی موسڵماندا کە لە ئیسلام تێگەی بێ پاساوی ڕووکردنە سیکۆلاریزم نییە بۆ هەرچی تۆ دەتەوێت لەو شتانەی کە خەڵکی ئەوروپای ناچارکە ڕوو لە سیکۆلارزم بکە و لە چەند کرێسا ڕابکە تۆ دینەکەت کلێسای تێدا نیە تەبەقەی ئەکلیرۆسی تێدا نیە تێۆکراسی تێدا نیە ڕێی لە عیلم نەگرتووە ڕێی لە بیرکردنەوە عەقڵ نەگرتووە ڕێی لە ئازادی نەگرتووە هەموو شتێکی باشە دنیا و قیامەتی تێدایە تۆ ناچارنی ڕوو لە سیکۆلاریزم بکەی بەنسبەت قبوڵ نەکردن ئێمە دەڵێن بۆ خەڵکێکی موسڵمان ئەگەر لە ئیسلام تێگەی بێ و بڕوای بە ئیسلام بێ
ڕوو لە غەیری ئیسلام ناکە. خی پرگار کاتێک دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. ئەوە بۆ دوار ڕۆژە. لە دوار ڕۆژدا هەر کەسێ لە دنیادا دوای بەرنامەیەکی کەوێ خۆی بە موسڵمان بزانێ بەڵام بە دوای غەیری ئیسلام کەوێ لە دوار ڕۆژ لی قبول ناکرێ. ئەی لە دنیا لەکم دینوکم وەلیە دین. زەخۆ ئالمانیەت من بە دینی دەزانم. چ بەبارە ئیلحادیەکەیدا چ بەبارە ئەوەی دیکەیدا کە بڕای بە معتەقەداتی دینی هەبێ. هەردووچی بە هەردوو شێوەکی من بە دینی دەزانم. ئالمانیەتیش دینێکی مرۆڤیە، مرۆڤ دروستی کردووە. بەڵام خوای پەروەردگار بە من دەفەرمێ قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون دوای لكم دينكم ولي دين. ئیسلام ڕێی داوە. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. بەڵام بۆی من دەمەوێت ئەوەیە کە ئێمە بزانین کە عەلمانیەتی جۆرێکە لە دین خۆت بە موسڵمان بزانی ناتوانانی بڵێ موسڵمانی متواو ئیدی خۆ مەسیحی هەیە لە وڵاتی ئێمەدا. لە تاریخی 13 سەدەی دەوڵەتی ئیسلامی بوذایی هەبووە، مەسیحی هەبووە، هیندۆسی هەبووە. زانانی ئیسلام و سەرکردەی موسڵمانان گوتیان نابێ ئاگری مەجوسیەکان بکوژێنەوە. دعهم وما يدينون. پرسیاریان لە عومەری کوڕی خەتاب کرد گوتیان ئەوانە نیکاحی مەحاریم دەکەن. دایک و خوشی خۆیان مەجوسی فەرمی دعهم وما يدينون لێیان گەڕن مادام دینیان وایە معتەقەداتیان وایە حەقتان بەسەریان و نەبێ. ئەجا چ جۆرێکمان قبوڵە وەکو ئیسلام دەڵێ هیچی قبول نییە، بەڵام وەکو تەعاملی ڕۆژانە ئەوە یەکدیمان قبول کردووە. لە ڕاستیدا ئێمە گلەیمان لە سیکۆلاریستەکانە کە خەڵک ئەگە بە نەزاریش قبولکەن بە عەمەلی قبولیان ناکەن. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوە کە خۆیان بە خاوەنی هەموو ممتەلەکاتی وڵات دەزانن و خەڵکی دیکەی لێ مەحروم دەکەن. حقیقت ئێمە وەکو ئیسلامی لەم وڵاتی خۆماندا خۆمان بە بەشپراو مەحروم دەزانی نەکرد لەم هەرێمەدا لە زۆر شوێنی هەش. ئێمە دەڵێن با یەکدی قبولکەین. ئێمە دەڵێن کاکە وەکو چۆن ئێوەمان قبوڵە خۆ ماڵ لە ماڵ خۆ حرام نییە وڵاتێکی موسڵمان نشین ئەتۆ هاتووی دینێکی کە داهێناوە کاکە من تۆم قبوڵە بەو دینەی دیش تۆچکە دینەکەم وان فەرمان پێ دەکا ئێوەش ئێمەتان قبول بێ بەڵام ئێمەتان قبول بێ وەکو مرۆڤ وەکو هاوڵاتی نەک وەکو هاوڵاتی پلە 3 و 4 نەک وەکو ئەوە کە بەخێر شتێکم دەیە لە بەرامبەر ئەوەدا کە من شتێکی تۆ چیت ویست من وا بڵێم. بەنسبەت ئەوەی کاک جەنابی کاک میشێل بەڕاستی من پێ دەڵێم شتێکی عەجیبە دیموکراسی لە فەڕەنساوە تەمان لەوێ بەرجەستە بوو پێم وایە لە ئەوروپادا یەکەم جار لە دای شۆڕشی فەڕەنساوە. پێم عەجایب بە دوای 2-3 سەدە ئێستاش لە فەڕەنسا دیموکراسیەتەکەی و عەلمانەتەکەی جێی 4-5 سەرپۆشی تیان نەبێتەوە. ئەوە نوقسانێکی گەورەیە بۆ فەڕەنسا. عیفە جێی 4-5 سەرپۆشی ئافرەتان تیان نەبێتەوە کە تەعبیر دەکات لە دین و معتەقەداتی خۆی. ئێوە ناڵێن ئازادی بیرروڕا ناڵێن ئازادی شخصی. ئێوە شخصێکە پێی خۆشە قژی داپۆشێ. یعنی بۆ دەبێت جێی نەبێتەوە. ئەوان پێویستە زۆر بەجددی مراجعەی ئەوە بکەنەوە. کاک بەختیار فەرموو. وەڵام من قسەکەی جەنابی مامۆستا عەلی باپیر لەسەر الآخرە قبولمە سەر حکمی ئاخرە لەو دنیا چۆن حکومە درێ خوای گەورە چۆن حکومەتەوە قبولمە بەڵام ئەویش با قبول وێ ئەم دنیاە با ئینسان بیبا بەڕێوە زۆر تەبیعیە. چاکی برد بەڕێوە خوا لێ ڕازیە بێ خراپی برد بەڕێوە با لە بنی دۆزەخ جێگەی زارە زۆری ماوە مامۆستا جەنابەت پەلەتە بە 25 ساڵ دەوڵەتی دیموکرات دروست نابێت بە 200 ساڵیش لە ئەوروپایشتا کەم و کوڕی هەیە. ئەگەر کەم و کوڕی نییە لە ئەوروپایە بۆ ناڵێن ئێمە ئەبێ بەرەو سۆشیالیزم بڕۆین لەبەرەوەی دیموکراسی دەورانی خۆی تەواو نەکردو لە ئەوروپا. ئاخر دیموکراسی پرۆسەیە کودەتا نییە. ئەمە یەک. دووەم ئەو ئاەتانەی فەرموود کە سەبارەت بە ئازادی بەڕاستی ئاەتی جوانن فەبەشر عیبادی الەدینەشی تایە ئەوەشی تایە بەڵام لە پاڵیا ئەوەش هەیە کە ئەسبابی نزول هەیە هەلو مەرج هەیە چۆنێتی پەرەپێدانی ئیسلام هەیە فاعدوا لهم ما استطعتم من قوەی هەیە ئەنفال هەیە یا ئەیها النەبی قاتلوا الکفار والمشرکینیشی تایە بشیان کوژەی تایە لە ئەنفالە ئەوەی کە ئەوانش هەیە ئاخر خۆ لە ئیسلام هەرە ئاەتە ئازادیە نییە کە ڕاستی مشانەزی پێوەکە بەڵام لە پاڵی ئەو شتانش هەیە هەموویشی جێبەجێ کراوە هەمووی هەرچی ئەوەی جەنابەت ئەیڵێ ئەوەی منیش ئەیڵم و جێبەجێ ئەگەر ئەنفال جێبەجێ نەکراوە با بزانین ئەگەر کوشت و کوشتار لە وڵاتانی ئێمەنە بۆ با بزانین ئەگەر
فاعدوا لهم ما استطعتم من قوة اگر اما جيب جنك راوي هم لشكري مسلمان بو تشيبوا اما مش مشير بدست بو تشيبوا اما هم فتوحات بو تشيبوا هم يجيب جكراوا واسباب خويه انسان بلشت مناقشه يعني ناكل اللي يقلا وسيدي آية كان واسباب نزول بكين وبين بلين ليلى والله لقران ديمقراطي ترنيا ولا هين ديمقراطي كوملك شتي دبي بسيستماتيك سيدي كاين منش باسي ديمقراطي بكم علم لا باشترين سيستمي موجود لتاريخ تايسة ديمقراطية نعلم لما باشتر ناعتة دي تايسة باشترين سيستمي موجود ديمقراطية رنگا 50 سالي تر سيستمي كتري زور باشتر لديمقراطية بيتا دي سباس Monsieur Vivaga, je vous en prie. Je vais vous répondre, Monsieur Bapir. I'm going to answer to Mr. Bapir in English, yeah. Just imagine that within 20 years or 30 years in your country, a new religion appears. Totally new. اگر یک پرسیارم هەیە بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەگەر 20 بۆ 30 ساڵی کە بیهێنە پێش چای خۆتان ئاینێکی تازە لە کوردستان دروست بێت. At a moment when everything was more or less peaceful between the classical religions, in this the classical religion. لە کاتێکا کە هارمۆنیێکی ئاشتی خوازانە وجودی هەیە لەگەڵ تێکستە کلاسیکیەکانە. Many people fear, many people are frightened. خەڵکێکی زۆر ئەترسێ تووشی دڵەڕاوچێ ئەبێت. Many people develop dirty images of this new religion. خەڵکێکی زۆر ڕەتفعلێکی ناشرینی لا دروست بێ بەرامبەر ئەم ئاینە تازەیە. And for this reason there is in France a debate بۆ ئەم سەبەبە لە فەڕەنسا ئەم گفتوگۆیە هاتۆتە ئاراوە. Between those people like myself لە بینی ئەو خەڵکانەی وەکو خۆم that say, okay, we have a new religion, let us treat this religion like other religions. کە ئەڵێن ئۆکەی زۆر باشە ئەوە ئاینێکی تازەمان هەیە و با تەعاملی لەگەڵا بکەین. Young girls want to go to school with Islamic veil? Okay. کچی گەنج ئەوێت کە لە باکراوندێکی ئیسلامیەوە هاتوون حجابەکەن ئەچن بۆ زانکۆ فەرمون. Muslims want places to pray? Okay. مسلمانەکان شوێنی نوێژکردنیانەوە مزگەوتیانەوە بەسەر چاو. It is better to give them mosque rather than let them pray in the underground or in some garage or in some places like that. باشترە کە مزگەوتێکیان پێشکەش بکەین تا ئەوەی بڕۆن لە ژێر زەمینێکە لە گەراجێکە لە شوێنێکی شاراوەیە تخوصاتی ئاینی خۆیان پیادە بکەن. Muslims want cemeteries for their own graves. Why not? گۆڕستانی تایبەت بە خۆیان ئەوێت. بۆ نا. A democratic spirit says that. ڕۆحیەتی دیموکراسی ئەمە قبوڵە وا ئەڵێت. But some people are conservative, some people are reactionary. بەڵام خەڵکانێکی زۆر تەحەفوزیان هەیە محافظەکارن و کەسانێکی زۆریشمان هەیە کە ڕەتفعل وەرەگرن بەرامبەر ئەمە. And it is not a question of political classical systems. ئەمە پرسیاری سیستمی سیاسی کلاسیک نییە. You will find the two positions on the left as well as on the right. دوو سەنگەر لە ڕاست و دوو سەنگەر لە چەپ لە لای چەپ یەتە بەرچاوت لەسەر ئەم مەسەلەیە. But at the end, بەڵام لە کۆتاییە I can tell you at the end democracy will make possible for Islam to be treated like any other religion. It will be the end of this process. بەڵام پێتان ئەڵێم لە کۆتاییە دیموکراسی سەرکەوتووە بێت لە دۆزینەوەی ڕێگەیەک بۆ مامەڵەکردن لەگەڵ ئیسلامە. It will take some years. چەند ساڵێکە خەیانێت. But I am very optimistic on the result. بەڵام زۆر گەشت بینم بە ئەنجامەکەی. And if we don't have this result, and this is my point,
If we don't get to that point one day, it will be for a very precise reason. ئەگەر نەگەیشتین بەو ئەنجامە لە داهاتووە دڵنیام کە بە هۆیەکی دیاریکراوەوە بێت. It will be because we are having an authoritarian regime, a no anymore democratic regime, which is something that could happen one day. کە لەو حاڵەتەیشا بەهۆی ئەوەیە کە سیستمێکی ترانسفۆرمە بین یا لە فەڕەنسا سیستمێکی سەرکوتکار دێتەکایەوە کە ناتوانێت قبوڵی ئەم ئاینە تازەیە بکات. We have a strong extreme right anti-democratic party in France. ئێمە باڵی ڕاستڕەوی زۆر پرتوند و تیژمان هەیە کە دژی دیموکراسی لە فەڕەنسایە. La question c'était quoi pour M. Bapir? Non, c'était pas une question. Il avait dit est-ce qu'on peut parler d'une démocratie alors qu'on ne laisse pas l'islam exister normalement? Mais c'était quoi ta réponse? Ma réponse c'est progressivement l'islam s'intégrera dans la démocratie. الراس لئيستا سرپۆش لە قوتابخانەکان من ئەمەی خۆم بۆ ئیزافەیەکەم لە قوتابخانەکانی ناوەندی و ئامادەیە قەدەغەیە بەس بۆ نمونە من لە زانکۆ لە 450 خوێندکاری من 25 خوێندکاری کچم هەیە محاجەبەن هیچ گرفتێکیان نییە بە حیجابەوە دێن بۆ زانکۆ و دەرسیان پێڵەم و لە تەلەبە هەرە نمونەیەکان و باشەکانیشن بەس حیجاب تەنها لە ئامادەی و لە ناوەندیە قەدەغەیە وەڵامەکەی ئەوەیە لە ئێستاە کۆمەڵێک هێزی ڕاست هەن لە فەڕەنسا کە زۆر بەتوندی ئیسلامۆفۆبن و دژاتی ئیسلامەکەن و لەژێر کارایی ئەوانە ئەم یاسایە هاتوۆتە پێشەوە بەڵام من دڵنیام لە پشت ساڵی داهاتووە ئیسلام ئیندیماژەکە بە جمهوریەتی فەڕەنسی و لە ناو دیموکراسیەتی فەڕەنسیا جێبێتەوە. بەڕێز مامۆستا عەلی باپیر بەڕێز کاک بەختیارێکی 5 دقەتانە دەمێ کاک کامتان ئەتەنەوێت مامۆستا عەلی باپیر 5 دقە فەرموو. بەڵێ وەڵام من لەو 5 دقەیەدا بە پێویستی ێزانم باسیەوە بکەم هەم بۆ ڕوونکردنەوە بۆ جەنابی میشێل بۆڤۆرکا دەربارەی جیاکردنەوەی ئاین و دەوڵەت. ئەم کێشەیە تەمان لە ئەوروپا باسمان کرد کە کاک مەلابەخێت چەند جارێک ئاماژەی پێدایەوە کە من بۆچی باسم کرد چونکە من باسی دیموکراسی و سیکۆلاریزم دەکەین. دیموکراسی و سیکۆلاریزم لە ئەوروپاوە هاتوون ئێمە دەبێت باسی مێژووی ئێوە بکەم ئەو سیکۆلاریزمە چۆن پەیدا بوو ئەو دیموکراسیەتە چۆن پیادەکرا و بەراوردی هەرێمی کوردستان بکەین ئێمەش لێرە چیمان کردو چۆنمان کردووە. دەمەوێت ئەوە ڕوونکەمەوە کە بۆ ئاینی مەسیحی کە تێکدرا شێوێنرا لە سەردەستی کڵێسا نەک ئەوە کە خوا بۆ عیسای ناردوو عەلەیهی سەڵات وەسەلام جارێ مەسیح عیسا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ قەناغێکی مێژوویی و تەنیا بۆ هۆزێک هات بوو کە بەنی ئیسرائیل بوون. ئینی کە دەفەرمێت مصدق لما بين يدي من التوراة يعني عيسى هاتووە تەنیا بۆ بەنی ئیسرائیل کە ئاینەکەی عیسا نەتوانێت لە سەدەی 2021دا بۆ ماوەی 13 سەدەی دەوڵەتی ئیسلامی کە بە شەریعەت بەڕێوە چووە مەسیحیەت شەریعەتێکی نەبێ بەڕێوەی بەرێ خەڵک ناچارە پەنابەرێ بۆ شتی دی. بە تایبەت و ئەوە کە ئیسلام هات کاتی خوا ئیسلام دەنێرێ بۆی دەنێرێ هەموو بە شەریعەت پێ بەڕێوە بچێ وەکو لە ماوەی 13 سەدەی دەوڵەتی ئیسلامیدا بە شەریعەتی پێ بەڕێوەچوو لەگەڵ کەم و کوڕی و لادانیش کە بووە. ئەوەی کە ئیشکالە لێرەدا ئەوەیە کە وەختێک لە ئیسلامدا دین و دەوڵەت لێجا دەکرێت تۆ زوڵم لە ئیسلام دەکە ئیسلام شەریعەتی هەیە مەسیحیەت ئینجیلەکانی بخوێنە هەمووی مەواعیز و ئامۆژگاری ڕوحی و پەیوەندی نێوان خوا و مرۆڤە بەتەنیا بەڵام باسی حەڵاڵ و حەرام باسی پەیوەندی نێوان دەوڵەتان و باسی ئەوەی کە کاک مەلا بەختیار دەڵێ باسی وأعدوا لهم ما استطعتم من قوة جاخۆ هەر قەوارێکی سیاسی فەڕەنسا ئەمریکا ئەوانی کە حەقی ڤیتۆیان هەیە چەکی نەوەویان هەیە کاک مەلا بەختیار ئەی نابێ هێزیان هەبێ دیفاعی پێ لە خۆیان بکەن بۆ دەوڵەتی ئیسلامی کە خوا لەسەر موسڵمانان فەرزەکە هێزێک هەتان هەبێ
کە دژمنانی خۆتانی پێ بترسێنن بۆی زوڵمتان لێ نەکەن خۆ شتێکی زۆر تەبیعیە جاخۆ کۆمەلگای بەشەری هەروایە تۆ ئەگەر هێزت نەبێ گەلی کورد ئەگەر هێزی نەبێ ئەگەر برا پێشبەرگەکانمان ئێستا بەرگری لەم قوارێمان نەکەن خۆ داعش دەماخۆن کەواتە ئەوە شتێکی منطقیە مەبەستمەوەی زوڵم لە مەسیحی ناکەی کە دین و دەوڵەت لێک جا دەکەیەوە بۆ کاک مەلا بەختیار ئاماژەی بە ئاەتێ کرد لە ئینجیل بەڵام صحیحەکەی ئاوایە دع ما لقیصر لقیصر وما لله لله بەڵام لە ئیسلامدا ئیسلام لەبەرەوەی مەسیحیەت هاتبوو کە کوڕەکانی جوولەکەکان ڕاستکاتەوە و بۆ قۆناغێکی مێژووی دیاریکراوە بۆ کۆمەلگایەکی دیاریکراو هاتوو بەڵام ئیسلامێک بە پانایی زەمین بە درێژایی زەمان بۆ هەموو مرۆڤایەتی هاتبێ ئینا ئەرسەلناکە کافەتە لیناسی بەشیرە و نەدیرە ئەو ئیسلامە لە بارانیدا هەیە بەشەریەت هەمووی هیدایەتدا ژیانی لەسەر ئاسی تاچی و خێزانی کۆمەڵایەتی ڕێکخە ئەو ئیسلامە تۆ زوڵمی لێ دەکەی کە دەوڵەت و حکومڕانی لێجیا دەکەی بۆ چونکە شریعەتەکەی تعطیل دەکەی شریعەتەکەی پەک دەخەی بەڵام مەسیحیت بۆ خۆی شریعەتی هەر نییە تا پەک بخرێ کە لە دەوڵەتی جیابێ شتێکی ئاسایی بووە مامۆستا هەزار ئەم لە ئەولا بکەی مناقشە قورعانت لەگەڵ ناکەم ناکەمەوە ئەو باسە لەگەڵتەوە ئەوەیە باس دکتۆر شاکری وڵا ئەوە نیشانەی عاقڵیتە چونکە ئینسانی عاقڵەوە شتێک لێ شارەزانی و قسەی لێنە بەڵێ بەڵێ تکایە بەڕێزان تکایە با کاک بەختیار دکتۆر شاکری لە دڵسۆزیەوە قسە باش دکتۆر سپاس باشە اوكي كاك بەختیار فەرموو وەکو وتم ئەمە مناقشەمان لەسەر دیموکراسی سکولارزمە و لەسەر ئەو مەوزوعانە لە حقیقەتە قسە و باس زۆر هەڵەگرێ من تەنها وازی لێ بێنن دانیشە دکتۆر شاکری دانیشە بەسە باشە دانیشە بەسە باشە ئەخە دانیشتوی خۆ باشە باش دکتۆر شاکری پیاوێکی تێکۆشەرە زیاتر لە 40 ساڵە تێکۆشە لە پێناوی ئازادی و حەماسی گەرمە بۆ ئەم شتانە سپاسیەکەین ئەوەی کە من قسەم لەسەر ئۆروپا و فەرەنسا لە حقیقەتە زۆر گرنگە ئەم مەوزوع و دیموکراسی لە ئۆروپا ئەوەی کە لە فەرەنسا نقاشەیە لەسەر حجاب لە ئەڵمانیا نقاشەیە لەسەر حجاب و پێکەوە هەڵکردن لە ئەمریکا ئەم قسانە هەیە لە وڵاتانی ئسکەندەنافیا ئەم قسانە هەیە لە ڕاستیە ئێمە لەگەڵ ئەوەین کە حجاب جگە ئەوەی دەم چاوپۆشە بە تەواوەتی هیچ دیار نییە ناتوانن ڕێگە بن بە خەڵک بچێتە ژوورەوە ئیلا بێت لە ژوورێک تحقیق بکەن ئەمە کێ ئەڕوا ناڕوا حجاب دەبێت لە ئۆروپا ئازاد بێ بەڕاستی و دیموکراسی لە ئۆروپا نەخەنە ژێر پرسیارەوە خوشکان حجابەکەن یان نایکەن ئەمە مەوزوعکە علاقی بە خوشکانەوە هەیە بەڵام لە پاڵیشە ئینسانە بێ ئەوە ببینێ بە ناوی ئیسلامەوە ئەچێ لە نەو فەرەنسا خۆی ئەتەقێنێتەوە 130 کەس ئەکوژێ و ئینجاز زیاد لە 200 کەس برینارەکە ئەمە بەڕاستی دەوڵەتێکی سکولاری وەکو فەرەنسا لە ناخەوە ڕائەچەڵەکێنێ کۆمەڵ لە ناخەوە ڕائەچەڵەکێنێ ئەنجا ئێستا ڕاستەکانی زۆر بەهێز کردو لە ئەوروپا زۆر بەهێز بوون لە ئەوروپا ئەمە مشکلێکی زۆر گەورەیە بۆ ئەوروپا بۆ ئێمە تا ئێستاەوە شەڕەوە ئەوان ئەربیژی تێقێن و ئێمەش دەبا بەمان بردۆ بەرامبەریان داناوە و 30 کیلومتر دوورمان خستونەتەوە و بۆ ئێمە ئاسانترە وەقع نەفسیەکەی بۆ سیستەمەکەمان بۆ بنەماکانی حکومڕانیمان ئەم کارانە تقریبا ئێمە ئەتوانم بڵام لە ساڵی 91ەوە وردە لەسەر هەڵدانی ئینسارە ئیسلام و جوند ئیسلامەوە دوای ئەوە لە دوای ڕوخانی سەدامەوە لەسەر ئەمانە ڕاهاتوین ئێستا و خۆشە بووین شەڕ ئەەکەین ئەلحەمدولله سەرکەوتوشن پێشمەرگانیشمان سەریان بەرز کردوین بەڵام بۆ ئەوروپا ئاسان نییە ئێستا لە ئەوروپا سیستەمی یەکێتی ئەوروپا کەوتۆتە مەترسیەوە شنگل کەوتۆتە مەترسیەوە دراوی یەکگرتووی ئەوروپا کەوتۆتە مەترسیەوە یعنی بە سەدان ملیار دۆلار کەوتۆتە مەترسیەوە ژیانی ئاسایی لە ئەوروپا کەوتۆتە مەترسیەوە یعنی لەو چوارچوێوی بن ئەنجا لەگەڵ ئەوەشە حەزەکەم بە وجدانەوە لێرە بڕوانینە ئەوروپا ئەگەرچی لە دین لە مەزهب
ئێمە جیاوازین بە وجدانەوە بڕوانین ئێستا لە کۆی ئەوانەی پەناندەن لە ئەوروپا و ئەمانەی کە ئێستا بۆ ملیۆنێک کەسە کە هەڵدێن بۆ ئەوروپا لایەنی کەم 15 بۆ 20 ملیۆن مسلمان ئێستا لە ئەوروپا پەناندەیە پەناننداون یەک مسلمانی معارەزە لە مەکە و مەدینە پەناندەنیە یەک دانش لە کابول پەناندەنیە یەک دانش پەنا نابن بۆ ئەوان هەمویان لە ئەوروپا پەنا نابن هەمووانەی لەسەر دینیان لەسەر مەذهبیان لەسەر فقهیان لەسەر شەریعەتیان لەسەر ڕخنەگرتنیان لەسەر سەلەفیەتیان لەسەر جلەبەلکردنیان لەسەر حجاب و ڕیژبەردانیان کە ئەچەوسێنەوە لە وڵاتی موسڵمانەکان هەمویانشن بۆ ئەوروپا داڵدەیانەدەنەوە بۆ باشترین مافی مرۆڤش لەوێ دابینێکرێ وەکە ئەشگیرێن بە کامل حقوقی مەدەنی لەوێ محکەمە ئەکرێن بە کامل حقوقی مەدەنی لەوێ محکەمە ئەکرێن ئێری ئەمە هەموو لە بەرچاو بگرین بەڕاستی ئەمە وامان لێکە پێکەوە هەڵ بکەین لە ژیانمانە وەلایەنە پرشمدارەکانی بەشەریەت کۆکەینەوە لەگەڵ یەکا لە ژیانە و بتوانین ژیانێکی باشتر لەسەر گۆی ئەرز بەڕێوە بەرین هەموو دین و مەسەبەکان هەموو فەلسەفە دنیایەکان لە دوانەتیجە بێشتە هاوبەشەکانمە دۆدزینەوە و وردە هەموو مەسەلە ڕوحیەکان حەقی خۆی بدەینێ هەموو مەسەلە دنیایەکانش حەقی خۆی بدەینێ بەشەریەت بە کەمترین کێشەوە ببین بەڕێوە من سوپاس بۆ بەڕێزان مامۆستا عەلی باپیر و کاک بەختیار کە سەرەڕای هەموو جیاوازەکانیان و سەرەڕای ئەو هەلومەرجە بابەتیە کە پڕە لە قەیرانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی لە کوردستانە قبوڵیان کرد کە بێنە ناو ئەم ئیمتیحانەوە ئەم تاقیکردنەوە بەڕاستی جێگەی سوپاسکردن لە نزیکەوە و سوپاس بۆ ئێوەش کە توانیتان نمونەیەکی جوان پێشکەشی نەک هەر کوردستان بەڵکو دەرەوەش بکەن ئومێد دەکەم دوای ئێمەش بەردەوام بێت. ئازادی، سەلەفیەت،
تند و تیژی